الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا من يهده الله فهو المهتد ومن يضلل فلن تجد له وليا مرشدا وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له وأشهد أن محمدا عبده ورسوله صلوات الله وسلامه عليه وعلى آله وأصحابه وأتباعه أجمعين. يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. يا أيها الناس اتقوا ربكم الذي خلقكم من نفس واحدة وخلق منها زوجها وبث منهما رجالا كثيرا ونساء واتقوا الله الذي تساءلون به والأرحام إن الله كان عليكم رقيبا. يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما. اللهم يا رب اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقه قولي اللهم آمين. مسلمانانی بەڕێز سەلام و ڕەحمەتی خوا لە هەمووتان بێت. بە دڵنیایی و بەبێ هیچ گومانێک ڕاستترین فەرمودەی خوایە، ڕاستترین هەواڵێکە کە لەلایەن پەروەردگارەوە پێمان گەیشت بێت، ڕاستترین ڕێگەش کە ئەو هەواڵانەمان پێ بگات، کە ئەو فەرمایشتە خوایانەمان پێ بگات، ڕێگەی پێغەمبەرانە سەڵات و سەلامی خوایان لەسەر بێت. ئەم مرۆڤانەی کە خۆی تەبارەک وە تەعالا دروستی کردوون و ئیستیعماری کردوون لەسەر زەویدا، کردوونی بەجێنشین لەسەر ئەم زەویەدا دایناون، عەقڵێکی پێبەخشیون کە زۆر لە کاروباری بژێویەکانی ژیانی خۆیان نەتوانن بۆ عەقڵە دابین بکەن و جێبەجێکەن. بەڵام کۆمەڵە زانیاریەکی تر هەیە، کۆمەڵە هەواڵێکی تر هەیە کە هەرچەنە عەقڵی ئینسان و بیری ئینسان تیژ بێ لەسەر زەویدا هەرگیزەوە هەرگیز ناتوانێت دەرگیان پێ بکا و هەواڵیان بزانێت. تەنها خوای تەبارەک وە تەعالا کاتێک کە خۆی ویستی بەندەکانی خۆی ئاگادار کاتەوە لەو هەواڵانە، بەندەکانی خۆی لەو ڕووداوانە ئاگادار کاتەوە بەو ڕێگەی کە خۆی هەڵی بژاردووە کە ڕێگەی وەحیە، ئەتوانێت بیگەێنێ بە بەندەکانی خۆی. بە درێژایی مێژوش لە ئادەم و سەلامی خوای لەسەر بێ هەتا کۆتای پێغەمبەران محەممەد سەڵات و سەلامی خوا لەسەر هەر هەمیان بێت. ئەم ڕێگەی وەحیە تاکە تروسکایی و تاکە ڕۆشنایی بووە کە لە ئاسمانەوە دابەریوەتە سەرزەوی، بەندەکانی ئاشنا کردو بە هەواڵی ئاسمان و بە هەواڵی غەیب. ئەو بەندانەی کەوا ئیمانیان بە غەیب هەیە کە خوای تەبارەک وە تەعالا لە لاپەڕەی یەکەمی قورئانە مصحەفا کاتێکا یەکەیتەوە یەکەم صفاتی متەقی کە باسی دەکا فەرمێ الذین یؤمنون بالغیب، ئەو کەسانەی کە ئیمانیان بە غەیب هەیە. ئەگەر بێت و ئێمە ئیمانمان بە غەیب نەبێ وەکو ئەو کەسە مادیانەمان لێ دێکەوە لە ئاسی سەری لوتی خۆیان زیاتر هیچی کە نابین و ئەوەی بە پێنج حەواسی خۆیان دەدی خۆیان ئەڵێن هەسی پێ نەکەن، باوەڕیان بە هیچی تر نییە. ئێمە کەسانێکین الحەمدوللا باوەڕمان بە خوایەتی ئەڵڵا هەیە، بە تاکوتەنایەتی ئەڵڵا هەیە، بۆی کە خوای تەبارەک وە تەعالا عالمی غەیب و شەهادەیە، ئەوەی کە پێشتر ڕوویداوە، ئەوەی کە ئیستا دەبێت و ئەوەی کە هەتایە لە عیلمی خوا هەر هەمووی ئاوا لە یەک ئاسایە، چاوی لە هەر هەمیەتی و ئاگاداری هەر هەمیە. مثقالە زەڕێک لە ڕووداوەکانی کەون و عەرز و ئاسمان و ئەوەی ئیستا ئەوەی داهاتوو لە قیامەت تا ڕۆدا لە خوای تەبارەک وە تەعالا غافڵ نییە. خوای تەبارەک وە تەعالاش کاتێک کە بڕیاری داوە ئیسلام کۆتای بەرنامەکان بێت، کۆتای دینەکان بێت و محەممەدی نێدرایی خۆشی سەڵات و سەلامی خوای لەسەر بێت، کۆتای پێغەمبەرەکان بێت، خوای تەبارەک وە تەعالا باش ئەوە ئەزانێت کە ئومەتێکی 1400 ساڵی خۆ ئەزانێت چەندی کەشی پێ ئەچێت تا ڕۆژی قیامەت بەبێ پێغەمبەرێکی تر، بەبێ بەرنامەیەکی تر، ئەبێ ئەو بەرنامەیە بای ئەوەندەی هەواڵ و زانیاری تیا بێت، بای ئەوەندەی بەرچاوڕۆشنی تیا بێت کەوا ئەو خەڵکانە و ئەو جیلانەی کە لە دوای محەممەدیان سەڵات و سەلامی خوای لەسەر بێ هەتا ڕۆژی قیامەت بەرچاویان ڕۆشن بێت. هەز بۆ بکەن کە ئەم دینە بۆ ئەوانیش هاتووە، هەستکەن کە ئەم دینە باسی ڕووداوەکانی سەردەمی ئەوانیشی تایە. بۆیە کە خوای تەبارەک وە تەعالا بە فەزلی خۆی یەکێک لە زانستە تایبەتەکانی داوە بەم پێغەمبەری ئاخر زەمان کە ئەو زانستەش هەرچیەکە هەرچی تیا هاتووە هەمووی وەحی و لەلایەن خوا و بە پێغەمبەر گەیشتەوە، پێغەمبەریش صلی الله علیه وسلم لە ڕێگەی فەرمودە شیرینەکانیەوە بۆ سەحابەکانی گێڕاوەتەوە. دەما و دەم و دەسا و دەستیش هەتاکو لە سکی کتێبەکانە تۆمار کراوە بە دەستی ئێمەش گەیشتووە کە ئەو عیلمە ئەو زانستەش زانستی نیشانەکانی ڕۆژی دواییە. بەڕاستی ئەم زانستە
زانستێکی زۆر گرنگە هەرچەنە لەوانەیە خەڵکانێک لێی بێ ئاگا بن بە تەواوەتی، خەڵکانی کەش هەواڵیان بیست بێ بەڵام شارەزایەتی تەواویان لێ نەبێ، خەڵکانی کەش حەزیان پێ بێت و شارەزایەتێکیان لێی هەبێت بەڵام بەرچاوڕۆشنێکی تەواویان لە ئاسیان نەبێت لیان تێکەڵ ببێت، چونکە بەڕاستی زانستێکی بەرفراوانە. ئەتوانم بڵم لە فەرمودەکانی پێغەمبەردا سەڵات و سەلامی خوای لەسەر بێ نزیکەی 600 بۆ 700 فەرمودەی صحیح دەربارەی ئەم نیشانانەی قیامەت هاتووە بەدەست ئێمە گەیشتووە. لەبەرەوە مەسەلەیەک نییە هەروە بە هەوەنتە بگیرێت، مەسەلەیەک نییە هەروە ئاسان بێت. سەبارەت بەم نیشانانەش بوونی ئەم نیشانانە، سەبەبی ئەم نیشانانە، هۆکاری ئەم نیشانانە چێک کە بەم شێوەیە پێغەمبەر صلی الله علیه وسلم باسی کردووە. چەند حکمەتێکی تایەکەوە بە کورتی عەرضی جەنابتان کەم پێشوەی بچینە سەر نیشانەکان باسییان کەین، بەڵام ضرورە بزانین ئەم نیشانانە حکمەتی چییە، بۆچی پێغەمبەر صلی الله علیه وسلم پانتایە زۆری بۆ ئەم مەسەلەیە تەرخان کردووە، بۆچی گرنگی زۆری پێداوە، بۆچی لەلایەن هاوڵەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم هەر زۆر گرنگ بووە، بۆچی کتوبەکانی حەدیث کتێبەکانی حەدیث ڕاوی فەرمودەکان لە هەمویانە لە هەموو کتێبەکانی فەرمودەیە دقەدەین پانتایەکی زۆریان بۆ نیشانەکانی ڕۆژی دوایی داناوە. تەنانەت کەم کتێبی فەرمودە هەیەکەوە پانتایەکی دانە نابێ و فەسڵێکی تایبەتی دانە نابێ بۆ نیشانەکانی ڕۆژی دوایی و پاشتریش بۆ ڕۆژی دوایی خۆی. گرنگترین ئەو هۆکارانە و ئەو حکمەتانی کەوا ئێمە دەرکی پێ بکەین کەوا ئەم نیشانانە پێغەمبەر صلی الله علیه و سەلەم ئەم گرنگیدانی دابێ بە نیشانەکان دوو سێ خاڵە. یەکەمینیان هەواڵدانی پێشوەخت بە قەومانی ئەو ڕووداوانە و سەرهەڵدانی ئەو نیشانانە لایەن پێغەمبەرەوە صلی الله علیه وسلم، پاشانیش هاتنەدی ئەو نیشانانە. هەواڵدانی پێغەمبەر صلی الله علیه وسلم کە شتێکی ئاوا ڕوئەدات کە ئەفەرمێ لە دوای من قیامەت هەڵناسێ هەتا ڕووداوێکی ئاوا ڕۆدا، هەتا کارەساتێکی ئاوا بێ، هەتا حەدەثێکی کەونی ئاوا ڕوئەدات. پاشانیش کە لە کاتی خۆیان سەیرەکەی ئەو ڕووداوە بەو شێوەی کە پێغەمبەر صلی الله علیه وسلم باسی کردو بێ زیاد و بێ کەم ئاوا ڕوئەدا و ئاوا دێتە دی، ئەمە جارێ خۆی بۆ خۆی گەورەترین شایەتی و گەورەترین گەواهیە لەسەر ڕاستی محەممەد المستەفا صلی الله علیه وسلم کە پێغەمبەری خوایە. چونکە ئێمە بینین خەڵکانێک لافی نبوئات لێ ئەدەن کەوا هەواڵی غەیب دەزانن، 10 20 50 100 هەواڵ دەدەن لە سەیە ئەگەر دوانی ڕاست بوو ئیعلامی ئەو دوانیان بۆ گەورەکاڵە فڵانە کەس پارەم قسەی کرد و ئەم ساڵ هاتە دی کاتێک کە دیقەتی سیرەکەی و قسەی هەر ئەوەشی هەڵناگرت بە معنای کە کردبووی لەگەڵی 600 هەواڵی تری دابوو ئەوانی کە هەموو درۆ دەرچوون ئەمەکان تۆزێ بەلای ئەوەیە چێک کە ڕووی داوە قسەیەکی عامە زۆرش دەگرێتەوە سیرەکەی بۆی گەوراکەن و بۆی فەبرەکەکەن وڵێن ئاها کابرا پێشبینی کرد و ئەوە هاتە دی. نبوئاتەکانی نۆسترۆدامۆسە و نبوئاتەکانی عەیلبەگی جاف و نبوئاتەکانی کێ و کێ و خەڵکێک لە ناوچن ئەم شتانە دێنن بێئاگا لەوەی کاتێک کە سەیری فەرمودەکانی پێغەمبەرەکان صلی الله علیه وسلم ئەو هەواڵانەی کە داوێتی باز لەو ڕوودا و کارەساتانە ئەکە لە دوای خۆی ڕۆدا چۆن وەکو خۆی هاتۆ دەدی بەبێ زیاد و بێکەم. بەڕادەیەک ئەمەندە ئەڵەی پێغەمبەر صلی الله علیه وسلم خۆی بە چای خۆی وەکو فلیمێک ئەم ڕووداوی دی و ئابە و شێوە وەفی دەکات و باسی دەکات. ئەمەش گەورەترین شایەتیە لەسەرەوەی کە محەممەد پێغەمبەری خوایە و کابرایەکی نەخوێنەوار لە ناو قەومێکی نەخوێنەوار لە ناو زەمان و لە ناو ئەرزێکە کە مەکتەبێکی سەرەتاییشی تێدا نەبووە، مەدرسەیەکی سەرەتایی تێدا نەبووە، چ جای ناوەندی و چ جای ئیعدادی و چ جای زانکۆیەک کە نەخوێندەواری لە ئافی هەموو خەڵکەکانە نیشانەی نەفامی و دواکەوتنە، نیشانەی نوقسانیە بەس بۆ محەممەد المستەفا نەبێ سەڵات و سەلامی خوای لەسەر بێ نیشانەی ڕاستی ئەو پیاوەیە، چونکە معقول نیە پیاوێکی نەخوێنەوار لە ناو قەومێکی نەخوێنەوارە و لە ناو مەملەکەتێکی ئاوایە ئەم هەموو زانستە و ئەم هەموو هەواڵە ڕاستی گیان دەبێت کە هیچ کامێکیان غەڵەتی نەکردو و هیچ کامێکیشیان بە درۆ نەکەوتۆتەوە هەتاکو ئەمڕۆ. کابرایەک ئەم توانایە هەبێت خوای تەبارەک و تەعالا بە ئەنقەزم پیاوی بە نەخوێنەوار ناردووە بۆی تاکو کەس گومانیەوە نەبات بڵێ ئەمە خوێنەوار بۆ یەکەم شتانی ئاوا دروست کرد، شتیوان لە نەخوێنەوار ناوەشێتەوە. ئەو قورئانەی کە محەممەدی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بە ئومەتەکەی گەیاندووە کە ئەفەرمێ ئەمە کەلامی خوایە کە قەت خۆی بۆ هەڵنەفشانوە باڵی خۆی بۆ فش نەکردێتەوە بڵێ قورئان کەلامی منە. ئەگەر مەبەستی وایەوە من دروستکراوی خۆمە بەڵام زانیوێت ئەمەی خوایە و بە ناوی خواشەوە گەیاندوێتی بەو خەڵکە. ئەمڕۆ 1400 ساڵ بەسەر قورئانەیە تێپەڕیوە دەیان هەر دۆست و ڕەفیقی خۆم هەیە کە هەر یەکەیان دکتۆراکەی لەسەر وشەیەک یا دوو وشە لە قورئانە، نامەی ماجستێر و دکتۆرا لەسەر وشەیەکی قورئان دێنن، لەسەر دوو کەلیمەی قورئان دەهێنن. هەرچی کتێبەکانی تری دنیا هەیە هەرێکی 50 ڕەخنە و
50 اعتراض و 50 غەڵەتی تیا ئەدۆزرێتەوە و پاش ماوەیەک خەڵگەڵە بەسەر چۆ بە کەڵکی ئەمڕۆ نایە و زانستەکەی کۆن بوو معلوماتەکەی ناوی معلوماتی کۆنەوە ئەم هەموو زانایی دنیا لە شەرق و غەربەوە کتێبەکانیان ماوەی 10 ساڵ 20 ساڵ 50 ساڵ 100 ساڵ بڕەکا لە دوای ئەوە خەڵک هەمووی بەرپەرچیات و ئیهمالێکەوەڵە کۆن بوو. قورئانەکەی محەممەد سەڵات و سەلامی خوای لەسەر بێ ڕۆژ لە دوای ڕۆژ زیاتر بەڵگە و نیشانەی ڕاستیەتی دەرئەکەوێت کە ئەمە کەلامی خوایە ئەو کەسەی ئەو زاتەی ئەم قسانەی فەرمووە بەدیهێنەری کەون و کائیناتە زانیاری ئاشکرا و غەیبی هەموو لەلایە نەک بە شەریکی نەخوێنەوە لە صەحرایەکە 1400 ساڵەوە پێش کە مەکتەبێکی ئیبتیدایی تێدا نەبووە ئەو هەڵی بەست بێ و دروستی کردبێت. ئەمە گەورەترین شایەتێ بۆ محەممەد سەڵات و سەلامی خوای لەسەر بێ کە پێغەمبەری خوایە. ئەمە سەبارەت بە حکمەتی یەکەم لەگەڵ ڕوودانی هەر یەک لەو نیشانانەیە ئەمڕۆ کە بە چای خۆمانەی بینین کاتێک کتێبەکانی فەرمودا خوێنەوە فەرمودەیەکی پێغەمبەرمان صلی الله علیه وسلم دێتە بەرچاو سەیرەکەین 1400 و ئەوەندە ساڵ لەمەوە پێش ئەو ڕووداوی بۆ ئێمە وەسف کردو ئەو کارەساتی بۆ ئێمە باس کردو ڕێگەی قوتاربوونیش لەو کارەسات و نەهامەتی بۆ باس کردوین ئینجاڵین ئەشهەدو ئەنە محەممەدەن ڕەسوول الله بەڕاستی شایەت تێدەین ئەی محەممەد سەڵات و سەلامی خوا لەسەر بێ کە تۆ پێغەمبەری خوایت و لە خۆتۆم قسانە و هەڵنەبەست و بوختانە بە دەمی خواوە نەکردو و بە ناوی ئەو هیچ دروست نەکردو بەڵکو پێغەمبەری خوا بیت و تەنها ئەو زانیاریانە و بە ئومەتەکە و گەیانوە کە خوای تەبارەک و تەعالە لە ڕێگەی وحیەوە بە تۆی گەیاندووە. ئەمە خاڵی یەکەم. حکمەتی دووەم لە باسکردنی و نیشانانەی ڕۆژی دوایی ئەوەیە کە ڕوودانی هەر یەک لەو نیشانانە لە کات و شوێنێکی دیاریکراوە تا لە زەمەنێکی دیاریکراودا ئەبێ بە زەنگێکی ئاگادارکردنەوە ئەبێ بە زەنگێکی بێدارکردنەوەی خەڵکی ئەو سەردەما کە هاوانی شانەیەکی تر لە نیشانەکانی هاتنی ڕۆژی دوای و نزیک بوونەوە تا لە ڕۆژی حساب وا نزیک بۆتەوە. زەنگێکی ترە یعنی ها ئاگادار بن ئەی میلەتی فڵانە کات و فڵانە سەردەم و فڵانە جێگا. ئەوەیەکێکتر لەو نیشانانەی کە محەممەدی پێغەمبەرمان سەڵات و سەلامی خوای لەسەر بێ بۆی باسکردبووین ئەفەرموێ قیامەت نایەتە ئەو ڕووداوە ڕوونەدا ئەوەیەکێکتر لەو نیشانانە هاتە پێشەوە وا ڕوویدا و بە چای خۆتان بینیتان بزانن کە محەممەد پێغەمبەری خوا بۆ سەڵات و سەلامی خوای لەسەر بێت و بزانن قیامەت هەنگاوێکی تر لێ چوونەتە پێشەوە ئەو ڕۆژە ڕاستە و لە بەردەمتانایە خۆتانی بۆ ئامادەکەن بە گەمەی مەزانن لەبیر خۆتانی مەبەنەوە حسابی بۆ بکەن و خۆتانی بۆ ئامادەکەن چونکە ئەوە ڕووداوێکی تریش لە ڕووداوەکانی نزیک بوونەوەی ئەو ڕۆژە ڕوویدا و هەنگاوێکی تر چوونە پێشەوە بەرەو ئەو ڕۆژە و بەرەو ئەو حسابە گەورەی کە خوای تەبارەک و تەعالا وعدی دا و وعدی خوش خلافی جێنابێت و ئیلا ئەبێ بێتە جێو هەموو بە چای خۆمان ببینین. بۆی ئەو ڕۆژە کەس نەیە گلەی بکە بڵێ خوایە کتوبڕ بوو کەس نەهاو ئاگادارمان کاتەوە لە بیرمان نەبوو نە پێغەمبەر صلی الله علیه و سلم خۆی نەماوە بەڵام فەرمودەکانی لە ناومانە ماوە ئەو تا بە رادیۆ بە تەلەڤیزیۆن بە جەریدا لە ناو کتێبەکانە ئەمڕۆ لە هەموو کات خوێنەواری ئاسانترە خوێنەواری لە بەردەستایە ئەتوانی هەموو شت بخوێنیتەوە هەج مەسەلێکی ویست بە دوای توانی بگەڕی کلیکێکەکەی لەسەر کۆمپیوتەرەکەت لە ئەنتەرنێتە هەرچی هەوارێک بێ هەرچی فەرمودێکی پێغەمبەر هەیە صلی الله علیه وسلم تا لە سیدیەکە بۆت ئامادە کراوە ئەتوانی بگەڕی چای پیا بخشێنیتەوە. ئەمڕۆ لە هەموو کاتێ بێعوزرتری لە هەموو کاتێک تۆ بێعوزرتری لەوەی کە بڵێ وەڵای ئاگادار نەبوو خەبەردار نەبووم چونکە خوێنەوان ئەمڕۆ لە هەموو کات زیاترە هۆکارەکانی ڕاگەیاندنیش لە هەموو کات زیاترە دەچایەک بە فەرمودەکانی پێغەمبەری خوادا صلی الله علیه وسلم بخشێنەرەوە بزانە تۆ لە چ سەردەمێکایی بزانە پێغەمبەر صلی الله علیه وسلم چۆن باسی ئەم سەردەمەی بۆ کردووی چۆن باسی نەهامەتەکان و کارەساتەکانی ئەم سەردەمەی بۆ کردووی چۆن باسی بربەسەکانی ڕێگەی موسڵمانانی لەم سەردەمەیە کردو چ چارەسەرێکیشی بۆ ئەم نەهامەتی و وەضعی ئەمڕۆی موسڵمانان داناوە چونکە وەکو پێغەمبەر صلی الله علیه وسلم دوای دێنە سەر نیشانەکان باسیەکەین هیچ نەهامەتێکی باز نەکردووە کە بەسەر ئومەتەکە دێ ئیلا لەگەڵ چارەسەرەکەشی باس کردووە ئەفەرموێ ڕێگەی قوتاربوونیش لەو بەسەر لەو کارەساتە و لەو نەهامەتیە ئەمەیە نیشانەکانی پێوتوین ڕێگەی ڕاستی بۆ جیا کردوینەتەوە ڕێگەی چارەسەریشی بۆ جیا کردوینەتەوە کە ئینشەڵڵا لە کاتی نیشانەکان هەر هەمووی باس دەکەین. ئەمە هۆکاری دووەم و حکمەتی دووەم. حکمەتی سێمیش حکمەتی سێم لە گرنگیدانی ئەجگار زۆری پێغەمبەر صلی الله علیه و سلم بە نیشانەکانی ڕۆژی دوایی ئەوەیە کە محەممەد سەڵات و سەلامی خوای لەسەر بێ پێغەمبەری ئاخر زەمانە ئێتر پێغەمبەرێکی بەدوایە نایەت ئێتر ڕیسالەی تر نایەت وحی قەطع بێت 1400 دانە ساڵە تا ئیسەکانە 1400 زیاتریشە خوازاری هەزاری کە ئەمێنێ قیامەت 500 ترە 2000 ترە و عیلمی خوایە خوای گەورە نەبێ کەس نایزانێت. باشە ئەم خەڵکانە چۆن ئاوە لێیان بگەڕین بەبێ ئەوەی هیچ بەرچاو ڕۆشنێکیان لە بەردەما بێت
بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەم نیشانانی پەرتو بڵاو کردوتەوە نیشانەی تیا هێشتا خۆی ماوە بۆی باسکردوێتی شتێکی ئاوا ڕۆدا هەر لە کاتی بوونی خۆیە و بالفعل ڕووی داوە نیشانە بۆ فەردەمی سەحابەکان بووە توێتی منتان لە نامێنم ئام شتانەتان بەسەرادێ هەمووی ڕووی داوە کەوانە نیشانەی قیامەتن دوایی بۆ جیلی تابعینەکان کۆمەڵی نیشانەی تری داوە دوایی بۆ ئومەتەکەی بۆ جیلەکانی تر بۆ کولی فەردەمێک نیشانەی داوە و لە هەموو فەردەمێکیشا یەک و دوان و سیان و چوار و دە لەو نیشانانە خەڵکی ئەو فەردەمە بە چای خۆیان بینیوانە چی بۆ کولی فەردەمێک گرنگترین ڕووداوەکانی ئەو فەردەمە چیە پێغەمبەر صلی الله علیه وسلم بۆی باسکردون تەنانە حوزەیفەی یەمانی ڕزا و ڕەحمەتی خوای لێبێ کە هەڵگری سڕی پێغەمبەر بۆ صلی الله علیه وسلم لەناو سەحابەکانە پیانەوت حامل سڕی ڕەسوول صلی الله علیه وسلم فرمودەیەکی زۆر سەرسوورهێنەر و عەجیبمان دەربارەی پێغەمبەر صلی الله علیه وسلم بۆ دەگەڕێتەوە کە دەفەرمێ ڕۆژێکیان پێغەمبەر صلی الله علیه وسلم لە دوای نوێژی بەیانیەوە دانیشت دەستی کرد بە وتاردان بۆمان کە قەت ئیشی وای نەکردبوو لە دوای نوێژی بەیانیەوە دانیشت لە ئەوڵی دروستبوونی کەونەوە چی ڕووی داوە هەتاکو سەردەمی خۆی بۆی باس کردین پاشان لە دوای خۆی چۆی ڕوئەدات تا ئەڵێ کات گەیشتە کات نزیکی نیوەڕۆ پێغەمبەر صلی الله علیه وسلم هەر وتاریدا قەت شتی وای نەکردووە ئەڵێ ئەوە نەبوو فەرزیکا لەسەر خەڵک دانیشت کێ تااقەتی بوو دانیشت کێ کاسبیە بوو بڕا بەلای کاری خۆی و هەرێکەوە بەپێی تا مەزروعی خۆتان دانیشتن گوێ بگرن عیلمی ئەوەڵ و ئاخرتان بۆ باس دەکات فەرمی نوێژی نێوڕۆمان بە جەماعەت کەسێکم دانیشتەوە گەیشتە بۆ کوێ لێوە دیسان و باسی کردەوە تا نوێژی عەسر فەرمی نوێژی عەسرمان بە جەماعەت دانیشتەوە دەستی پێ کردەوە حتا نوێژی مەغریب ئەفەرمی هەرچی ڕوئەدا تا ڕۆژی قیامەت تەنانەت هەچ کۆمەڵێک پیا ببێت لە دوای خۆی ژمارەیان لە 300 نەفەر زیاتر بوو بێت ئللا ناوی کۆمەڵەکە و ناوی سەرکردەکەیان و ناوی عەشیرەتەکەشی پێوتوین کە کێ و لە کەیا پیا ئەبێت جا ئەفەرمێ لە بەیانیەوە بووی باس کردین هەتا ئێوارە کێ چەنی بۆ لەبەر کرا و کێش چی لەبیر چۆوە فاعلمونا ئەحفەظونا لە هەمومان عالەمتر ئەو کەسێکە لە هەمومان زیاتری لەبەر بوو ئەمە پێغەمبەر صلی الله علیه و سلم ئاوا دانیشتووە کێ لە سەحابەکان هەرێکی لەوانەیە ڕووداوێکی لە فەرمودانی پێغەمبەر صلی الله علیه و سلم لەبەر کرد دەبێت دوو ڕووداوی لەبەر کرد بێت گێڕاوێتیەوە لە شوێنەکانی ترا پێغەمبەر صلی الله علیه و سلم بەردەوام ڕووداوەکانی دوای خۆی گێڕایەوە بۆ ئەوەی خەڵکی ئەو سەردەمەی تر پێغەمبەری کە نایەت ئەم کارە ساتە گەورانش ڕۆدا و بەسەر ئومەتەکە دێ خۆ ئەبێ ڕێگە و شوێنیان پیشاندا کە چۆن لی قوتار بن و چۆن لی دەرباز بن چونکە پێغەمبەری هەموو ئومەتەکەیەتی پێغەمبەری هەموو مرۆڤایەتیە بۆ هەتا قیامەت و ئیتر نە بەرنامەی تر نە پێغەمبەری تر نایەت بۆیە کە ئاوا گرنگی پێداوە ئەم نیشانانەی لە دوای خۆی پەرش و بڵاو کردوێتەوە هەتا ڕۆژی قیامەت و هەتا نیشانەکان کە لە ئاخر ڕۆژی هەڵاتنی خۆر لە ڕۆژی لە خۆر ئاواوە هەڵدێت و ئیتر ئەبێ بە ڕۆژی قیامەت هەتا ئەو ڕۆژە هەموو ڕووداوە گرنگەکان و کارەساتە گرنگەکانی بۆ مرۆڤایەتی باس کرد و ڕوونی کردوێتەوە کێ ئیسفادی لێکا لیکا و کێش لی نەکرد دوای ئیقامە حوجەی لەسەر بێت نەڵێ خوای گیان ئاگادار نەکرامەوە نەمزانی ئەمە گرنگترینەوە حیکمەتانەیەکەوە خوای تەبارەک و تەعالا لە پێناویدا ئەم نیشانانی بە پێغەمبەر صلی الله علیه و سلم ڕاگەیانەوە ئەویش بە ئومەتەکەی خۆی ڕاگەیانەوە هەنگێ لەوانەیە شتی ڕوودات گرفتووەمانە لە لای هەنگێک کەسین بەبێ بڵێ باشە حیکمەت لەم نیشانانە چییە هەنگێک لەوانەیە ئیشکالێتی بۆ دروستێ بڵێ مەخۆ خەریککردنە بە کۆمەڵ شتێکەوە و گرنگیدانە بە کۆمەڵ شتانێکەوە سوودێکی واقعی ڕۆژانەی نییە تەنها خۆ خەریکردن و کات فیرۆدانە ئێمە ژەڵی نەگەر کات فیرۆدان بووایە و خۆ خەریکردن وایە بە شتێکەوە کە ئەهەمیەتێکی نییە پێغەمبەر صلی الله علیه و سلم نەئەچوو پانتایی نزیکەی 1000 حەدیث لە فەرمودەکانی خۆی بۆ تەرخان کە دانا ئەلیش لە بەیانیەوە هەتاکو ئێوارە بۆ هاوڵەکانی خۆی باسی ئەو ڕووداوانە بکات ئەگەر شتێکی بێ ئەهەمیەت بووایە شتێک بواەکەوە پێغەمبەر صلی الله علیه و سلم گرنگی نایە و لە لای ئومەتەکەی گرنگ نەبووە دانانیش لە بەیانیەوە هەتاکو ئێوارە باسی ئەم نیشانانە بکە و ئابە و شێوەی پەرشوبڵایی کە لەناو ئومەتەکەی خۆیان هەنگێکی تر پێیان وایە لە باسکردنی و نیشانانە خەڵک سار دەکاتەوە خەڵک وانێکە کەیتر پشتێنی لێ بکاتەوە ئەژنوی پشتیەوە چاوەڕێی هاتنی محەممەدی مادی و چاوەڕێی چی بکات ئێمە ژەڵی نەخێر ئەو ڕۆژەی کە محەممەدی مادی دێ محەممەدی مادی لە سفرەوە دەست پێ ناکات محەممەدی مادی پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمی یصلح الله فی لیلە خۆشی نازانێ هەتاکە ئەو ڕۆژەی کە تیا دێ محەممەدی مادیە محەممەدی مادی کە دێ ناچێت یەکەم جا دانیشت و داوا بکات و خەڵک فێری ئیسلامەتی کە بەڵکو پێش ئەو ڕابوونێکی ئێجگار گەوری ئیسلامەتی سەرانسەری دنیای گرتوێتەوە ئیسلام بێداربوونێکی عەجیبی بەخۆیەوە دیوە بەس تەنها پێویستی بەسەرکردە و قائیدێکێکەوە پێشەوایەتی بکات و سەری بخات بۆیە کە پێش وەخت پێویستە مسلمانان بێدار ببنەوە خوان بە ئەو ڕۆژە حازرکە نەک ئەوەی کە پشتێنی لێ بکەنەوە بڵێن کە ئەوها لە سفرەوە دەست پێکاتەوە نەخێشتیوانە ئەوە تێگەیشتنە لە مەسەلەکان خاڵێکی تریش هەنگێک کەس کە باز نیشانەکانی قیامەت دەکەن یەکێ لەو گرفتانە ئەوەیە زۆر بە عەجیبی باسی هەنگەکەڵێ لە فلانە ڕۆژاوە ڕۆدا لە فلانە ساڵاوە ڕۆدا لە فلانە نازانم
خەریکە هەروای لێ بڵێ ڕۆژی قیامەت لە فلانە کات و فلانە ساڵ و فلانە هەنگێک کتێب نووسراوە هەر ئەڵێ ئەوە ساڵی کە قیامەتە هەچ کەس بە کات و بە ساڵ باسی ڕوودانی ئەم نیشانانە یا باسی هاتنی قیامەتی کرۆ بزان هیچ شتێ نەگەیشتۆ لە نیشانەکانی ڕۆژی قیامەت نیشانەکان قەت بە کات و بە ساڵ ئیشەکانی دیاری نەکردەوە بەڵکو هەموو ڕوودا و یەک بە دوای یەکا ڕۆدا ئێمە باز لە ڕووداوەکانەکەین ئەوەی کە پێشتر ڕوویداوە کاتەکانی بۆ دیارەکەین ئەڵێن لە فلانە کاتا ڕوویدا وەکو پێغەمبەر صلی الله علیه و سلم باسی کردبوو بەس ئەوەی کە لەمە دوادێ کات و ساڵی بۆ دیاری نەکراوە ئەو لە عیلمی خوایە بەس ئێمە نیشانە بە نیشانە مەسەلەن کولی نیشانێک کۆمەڵی ڕووداوی پێشتری لە پێشا ڕۆدا مەسەلەن هاتنی دەجال لە پێشە کۆمەڵی ڕووداوی کە ڕۆدا هاتنی محەممەدی مادی کۆمەڵی ڕووداوی کە لە پێشیان ڕوو ئەدات ئەمانە ئەبن بە نیشانەیەکی تری پێشۆخت کەوا پێمان بڵێ ئەو نیشانە گەورەی تروا بڕێوەیە بەڵام دیاریکردنی کات و ساڵ بۆ ڕوودانی نیشانەکان ئەمە هیچ فڕی بەسەرم عیلمەوە نیە و نەزانینێکی زۆرە لە بوارێم عیلمەدا ئێمە ئینشەڵا بە پشتیوانی خوای گەورە لە حەڵقەکانی داهاتوودا لە خزمەت جەنابتانە خوای گەورە یارمەتیمان بێ و یار و یاوەرمان بێت بە پیتوانە ئەچینە خزمەت ئەو نیشانانی کە پێغەمبەر صلی الله علیه و سلم باسی کردو هەر ئەڵقەیەک و کۆمەڵێ لەو نیشانانە هەڵەبژێرین هەتاکو دەگەینە ڕۆژی قیامەتەکە ئینشاءالله خوای تەبارەک و تەعالی هەومان بەڕەحمی خۆی بەسەر کاتەوە بە چاوڕۆشنمان کە چی باشە بۆ دین و دنیا و قیامەتمان أومان في بخشي أقول قولي هذا واستغفر الله لي ولكم وصلى الله على محمد النبي الأمي وعلى آله وصحبه وسلم والسلام عليكم ورحمة الله محمد النبي الأمي وعلى آله وأصحابه أجمعين. اللهم يا رب اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقه قولي اللهم آمين. خوش كانوا برياني بريز ومسلمان لهرشنا كان سلام ورحمة إخواتان لبت لألقي دومي زنجير باثي نشانة كان روجي دعايدا لخدمة جنابتانا إن شاء الله بيك ودتشينا خدمة ديكيك لنشانة كان تر یەکێک لەو نیشانانە کە بڵێن سەرەتای نیشانەکانە چکەیت لەم ئەڵقەیەوە تایبەت باسی نیشانەکان دەکەین یەکێک لە سەرەتاترین نیشانەکان کە پێغەمبەری خوا سەڵات و سەلامی خوای لەسەر بێت دایناوە مخوای گەورە خۆی لە قورئانە ئەفەرمێ اقتربت الساعة وانشق القمر ئەوا قیامەت نزیک بۆ و مانگی شەق بوو دوو کردبوو طبعا ئەویان هەر لە سەردەمی پێغەمبەرا سەڵات و سەلامی خوای لەسەر بێ ڕوویدا کە هەر هێشتا لە شاری مەکەیا بوو بێ باوەڕەکان داوای لێ کردوتیان محەممەد ئەگەر تۆ پێغەمبەری خوای وەکو پێغەمبەرەکانی کە نیشانەیەکمان پیشاندە ڕووداوێکی وامان پیشان دەکەیتر حاشا هەڵنەگر بێ ڕووداوێکی کەونی گەورە طبعا خوای تبارک و تعالی زۆر جار لە قورئانە ئاماژەمان پێکا بۆی کەوا ئەو پێغەمبەرانی تر سەڵات و سەلامی خوایان لەسەر بێ کە ناردوونی بۆ ئومەتەکانی پێشتر کە ئومەتەکانیان هەر هەموو داوای نیشانە و ڕوودا و بەڵگەی گەورەی کەونیان لێکراوە سبحان الله هەمویان بۆ هێناون ئەو نیشانە و بەڵگانەی کە ئەوان داوایان کردبوو وەکو داواکاریەکی خۆیان بۆیان جێبەجێ کردوون خوا ئەو معجیزانەی لەسەر دەستی ئەو پێغەمبەرانەیە ئەنجام داوە کەچی هیچ کام لەو قەومانە ئیمانیان نهێناوە یعنی وەکو تەجوبەی هەموو ئومەتانی پێشووتر ڕوودانی ئەو نیشانە گەورانە لە سەردەمی هەموو پێغەمبەرەکانە هیچی وای لەو خەڵکە نەکردو ئیمان بێنێ قەومی نوح ئەو هەموو کە لەگەڵیانە خەریک بوو کارەساتێکی ئاوا ڕۆدا لافاوێکی ئاوا ڕۆدا لافاوەکەش ڕوویدا بوو هێشتا کوڕەکەی خۆشی قەنەعەتی پێ ناکرد شوێنی ناکەوە هەتا خنکان هیچی ئیمانی بە نوح نێنە پێغەمبەرەکانی تر وەکو هود و صالح و ئیبراهیم و موسا و عیسا سەلامی خوایان لەبێ هەموویان چەندین نیشانەی گەورە گەورەیان لەگەڵ خۆیان هێناوە بۆ ئومەتەکانە نیشانەی گەورەی کەونی کەچی لەگەڵش ئەوە شابینی سەیرەکەی ئەغلەبی غالیبی ئەو خەڵکە هیچی ئیمانی نێناوە بۆیە کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم خۆی لەوە ئەپاراست ئەیوە ئەگەر ئەو هەموو بۆڵگە و حجە ئیلمیانی کەوا لە قورئان و لە پەیامەکەی خوایەکە معجیزەیەکی هەتاییە ئەم قورئانە ئەگەر بەوە قەناعەت نەکەن ئەکید بن لەوانی کەش قەناعەت بەوانی کەش قەناعەت ناکەن چونکە کەسانێک هەن وإن يروا كسفا من السماء ساقطا يقول سحاب مركوم ئەگەر ئاسمان لەدلت بکرێ بە پارچە پارچە بکرێ بە لەتە بلۆک و لەتە بەرد بکوێتە خوار و بیا بە تەپڵە سەریانە هێشتا ئەڵێنەوە سروش بوو ناڵێن خوا بوو کەسانێک کە پێشوەخت موقیفی وەرگرتو ئیمان ناهێنێت
لەبەرەوە زۆر حەزی بەوە نەئەکرد و نیشانەکەونیانە بەڵام لێکی لە جارەکانە کە زۆر تەحەدای پێغەمبەریان کرد سەڵات و سەلامی خۆی لەسەر بێ نیشانەیەکی گەورەیان پیشاندات نیشانەیەکی حاشا هەڵنەگریان پیشانەوتی چیتانەوە یەکێ لەو نیشانانەیەکیانوتی ئا محەممەد توانی ماگمان بۆکی بە دوو کردەوە توانی ماگمان بۆکی بە دوو کردەوە کە قەت شتی وا نابێت پێغەمبەری خۆش سەڵات و سەلامی خۆی لەسەر بێت داوای لە خواکەوتی خوای گەن داوای ئەوم لێکن یارمەتیم بە ئەو ئیش بکە داوای ئەو موعجیزەی لێ کرد خوای تەبارەک و تەعالاش دای بە پێغەمبەر صلی الله علیه و سلم بەس پێش ئەوکو هەموو پێغەمبەرەکانی تر بەڵێنی لێوەرگرتن ئەگەر ئەم نیشانەیە کە ئێوە داوایەکەن بۆتان بکەم باوەڕ دێنن چونکە ئەوەی باوەڕ نێنێ دوای بینینی ئەو نیشانانە وەکو خوای تەبارەک و تەعالا لەسەر دەمی ئیسایە کاتێک کە داوایان کرد مێزێکیان لە ئاسمان بۆ بێنێتە خوارەوە هەرچی خواردنێکیان حەزێ تیا بێ بەشی هەموو خەڵکی ئاوا یەکەش بکە کە ئیسا داوای لە خوا کرد وتی ئیسا من بۆ دابەزێنمە خوارەوە ئینی منەزیلها عەلەیکم بەڵام هەچ کەس بەوە باوەڕ نەهێنێ فەمەن یەکفر بەعد ئەوەی لە دوای ئەوەی ئیمان نەهێنێ فەئینی ئوعەذیبه عەذابا لا ئوعەذیب ئەحەدا من العالمین عەذابێکی دەم عەذابی هیچ کەسی نادەم چونکە ئیتر لە دوای ئەوە ئیمان نەهێنێ دەمە ڕائەبوێرێ ئەوێ گاڵتە بە خوا بکات نەعوذ بالله گاڵتە بە پێغەمبەری خوا بکات لەبەرەوە ئەو کەسانی کە ئەو نیشانە گەورانە ئەبین ئەگەر لە دوای ئەوە عاقڵ نەبوون و باوەڕیان نەهێنا عەذابی ئەن عەذابی هەموو کەس سەختترە بێ خوا پەنامان بە لە ڕۆژی قیامەت بۆیە پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەترسا کە دووچاری و عەذابە ببنەوە وەکو میلەتانی کەیان لێ نەیە کە موعجیزەکانیش بین و ئینکاریشیەکەن و باوەڕی پێ ناکەن بۆیە کە بەعد بەڵێنی لێوەرگتن ئیمان دەهێنن ئەگەر ئەوەتان بۆ بکەم ئیمان دێنن وتیان بەڵێ ئەو مانگ چواردێ بە ئاسمانەوە ئەگەر ئازای بیکە بە دوو کردەوە محەممەد کەس ئەوەی پێ ناکرێت بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم هەر لە لای خۆی و ئاوە ئیشارەتی کردوتی بسم الله ئاوە لە ئاسی پەنجەی مبارەکیان ڕێک مانگ بوو بە دوو کردەوە نەک تەنها دوو کردیش ئاوا لە نزیکەوە بێ هەستکەی ئاوا خەتێکی تایەتیانە نەخێر بوو بە دوو کردی وەکو یەکەوە لەتێکی لەسەر ئەم سەری لای شاری مەکە ئەبیندا لەتێکی لەسەر شاخێکی ئەو سەری شاری مەکە لەسەر دوو شاخی ئەمبەر و ئەو بەری شاری مەکە بوو بە دوو کردەوە هەر کردێکیشان لەسەر دیوێکی شاری مەکە ئەبیندا بە هەج بەلای ڕاستە ئاوڕێ بدایە و کردێکی مانگ دەبینی بەلای چەپیشە ئاوڕدایەتەوە کردەکەی ترت ئەبینی کە کافرەکان ئەمەیان بینی هەموو شتێک هاو بە خەیاڵانە بەس ئیمان نەبێ بەس باوەڕبوون بەخوا نەبێ بۆ یەکەوتیا ئەی با بە سحرەکەی محەممەد ئەمەندە کاریگەر بوو وەقالوا سحر مستمر بەخوا مە سحرێکی بەردەوام وتی ئەوە چاوی ئەمەی سحر کرد سەحر ئەعیون الناس وەکو چۆن لە سەردەمینە سحریان لە چای خەڵکە ئەمەش حسابی سحر بازێکیان بۆ پێغەمبەری خوا کرد سەڵات و سەلامی خوا لەسەر بێ وتی ئەوە سحری لە چاوی ئەمە کردووە ئەوە بەر ئێمەی تووا لێ کردووە چاومان بینێ کە بۆ بە دوو کردەوە بۆ یەکە یەکێکیان وتی ئەگەر سحری لە چاوی ئێمە کردبێ خۆ ناتوانێت سحر لە چاوی هەموو خەڵکی دنیا بکات هیچ ساحرێ نییە بتوانێت سحر لە چاوی خەڵکی هەموو دنیا بکات ئەگەر بەڕاستی مانگە کردو بە دوو کردەوە محەممەد ئەبێ هەر خەڵکی مەکە و ئێمە نەبێ کا شتەمان بینی بێ هەموو خەڵکی دنیامی بینی بێت بۆ یەکە پرسیاریان کرد لەملا لەولا خەڵکی ئەترافی مەکەسەکەن هەمووڵە بەڵە شتێکی وا بوو بەڵێ وەڵا ئێمە ژۆمان دیوە بە شێوەیەک لە هەت شوێنێکەوە هەواڵ هاتۆ لەو شوێ بەڵێرە وەڵای ئێمە ژمان مادی لەو شەوە لەو کاتەیە بوو بە دوو کردەوە بۆ وتیان سحر مستمر وقالوا سحر مستمر بەخوا سحرەکەی محەممەد دەمگە گەورەیە بەردەوامە هەموو شوێنێکی گرتووە هەموو لایەک و هەموو کاتێکی گرتووەوە خوا پەناما بە هەر مهم بوو دانیان پیانەدا تەنانەت لەم ساڵانەی پێشوە لە وڵاتی سین لەسەر یەکێ لەو گۆڕە کۆنانی پاشاکانی سین کەوا دۆزراوەتەوە لەسەر کێلەکەی نووسراوە ئەمە پاشا فڵانی کوڕی فڵانە کە لە فڵانە ساڵی سینی خۆیانە کاتەکەی نووسراوە کە لەو ساڵەیە کۆچی دوایی کرد لەو شەوەدا کە تیایدا مانگی بوو بە دوو کردەوە لەو شەوەدا کە تیایدا مانگ بوو بە دوو کردەوە کە تاریخەکە حسابەکە ڕێک سەردەمی پێغەمبەرەکاتەوە سەڵات و سەلامی خوای لەسەر بێ کە هێشتا لە مەککەیا بوو لەسەر یەکێ لە کێلی قەبرەکان لە سینە کە ئەمڕۆژ زۆرێک لە زاناکان لە ئەوروپا ئەمریکایە کاتێک کە فەحسی مانگیان کردووە ئەڵێن یەکێ لەو تایبەتمەندیانەی مانگ ئەوەیە کەوا مانگ بووە بە دوو کردەوە بە قووەتێکی ئێجگار زۆر بەیەکانراوەتەوە بە شێوەیە کە پێکانەوەکەی بەیەکە بەڕادەیەک بووە کەوا بەردەکانی کرد پێکۆنراوەتەوە تواوەتەوە لە ئاسیەکە لە یەکێک لە مێزگردە زانستیەکانە لە تەلەڤیزیۆنی BBC لە ساڵی 1970 لە بەریتانیا یەکێک لەو مزیعانەی کەوا مزیعی بەرنامە زانستیەکان بوو پێشوازی لە کۆمەڵێک لەو ڕائیدە فەزاعانە ئەکرد کە ئەمریکی بوون و چوو بوونە سەر مانگ پێشوەخت چونکە چەند جارێک ئەمریکا خەڵکی نادۆتە سەر مانگ پێشوازی لە کۆمەڵێک لەوانە کرد لە یەکێ لەو پرسیارانی کە لی کردنوتی باشە
ئێوە کە ڕەتێ چوونە سەر مانگ و بینیتان مانگ هیچ تیانە و تەنها کۆمەڵی خۆڵ و بەردە و هەوای تیانە و هیچ شتێکی تیانە هەموو جار ئەو خەڵکەتانە ناردەوە هەموو مەسرفە هەموو جارێ دەوری ملیارێکی تێچێ لە پێناوی چییە چه علمێکی چه ئیفادەیەکی زیاترتان کرد چه شتێکی تازەتان دۆزیەوە کاتێک کە ئیحراجی کردنێکی لە زاناکان لەو ڕایدە فەزایانەی کە چوو بە سەرماوتی وانە هەنگە شتەیە جاری یەکەم نەمانزانیوە جاری دووەم و سێم جاری چوارەم پێنجەم اینجا زانیومانە وتی وەکو چی تی لەو معلوماتە تازەی کە دوای دیراسێکی زۆرمان لەسەر مانگ و چوینە سەر مانگ جارێ بۆمان دەرکەوت مانگ لە مەرحەلەیەک لە تەمەنیدا بۆ بە دوو کردەوە سەدعێکی گەورەی تێکەوتەوە بۆ بە دوو کردەوە دوایی بە هێزێکی زۆر عەجیبیش داوێتەوە بەیەکە وتی بەچی ئەمەتان زانیوە چۆن ئەمەتان بۆ دەرکەوتووە وتی ئەگەر دیقەت بیت ئاسی ئەو سەدعە ئەو درزەی کەوا مانگ تیا پێکەوە لکاوەتەوە بەیەکە کاتێک کە پێکەوە لکاوەتەوە ڕێک لە ئاسی خۆیان پێکەوە نەلکاوەتەوە بەڵکو یەک تۆزلاری یانێگە تۆ مەسەلەن پارچەی کاغەز بێنی ئاوا بیدڕێنی چەند پێچێکی تێبکەوێت کاتێک کە بیخیتەوە جێگەی خۆی هەز ناکەی دڕاوەگە بە جوانی بیخیتەوە بەزەگە تۆ زێلار بیخیتەوە جێی خۆی هەزەکەی ئەمە دڕا و جوان جێگەی خۆی نەگرتوێتەوە خی تەبارەک و تەعالا کە پێکیەوە ناوەتەوە جوان نەیخستوێتەوە جێگەی خۆی بە شێوەیەکی وا بەڵکو تۆ زێلار خستێتەوە بۆی هەموو کەس هەستی پێ بکە کە ئەمە لە بۆ دوایی پێکەوە نراوەتەوە بۆی ئاسارەواتی ئەم پێکەوەلکانەی پێوە دیار بێ ئەوەی بە حیکمت کردووە بۆیاڵێ ئەومان بۆ کەشف بۆ کاکە لە قۆناقی لە قۆناکانی مانگ لەت بۆ دوایی پێکەوە لکاتەوە بە هێزێکی زۆر بەقوت بۆ بە دوو کەوتۆ دوایی پێکەوە لکاتەوە ئەمە لە ساڵی 1970 لە تەلەڤیزیۆنی بەریتانیەوە ئەو موزیعەشی کە ئەو بەرنامەی پێشکەشە کرد دوایی موسڵمان بوو ناوی خۆشی گۆڕی بە ناوێکی ئیسلامی دوایی هونەرمەندێکی ئیسلامی لێ دەرچوو کە پێم وا بێت ئەگەر ناوەکەم لە یادما بێ ناوی داود یوسفە یا یوسف داود ناوی خۆی ناوناوە ئەمە یەکێ بوو لەو شانەی هەر لە پێسەردەمی خۆیان پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەم شتەی ڕوودا و خوای گەورە لە قورئان ئافەرمی ئەوە یەکێکە لە نیشانەکانی قیامەت لەدبوونی مانگ یەکێکە لە نیشانەکانی قیامەت کە ئافەرمی اقتربت الساعة وانشق القمر لە سوورەتی انشقاق لە قورئان انشقاق قمرە لە سوورەتی قمرە لە قورئان خوای تەبارەک وتەعالا بۆمان باسەکە پێغەمبەری خوای سەڵات و سەلامی خوای لەسەر بێت ئەڵێ بوعثت والساعة كهاتين ئەفەرمێ من و قیامەت وەکو ئەو دوو پەنجەی ئاو پێکەوە داوین پەنجەی شایەتمان و پەنجەی ناوەڕاستی جوو دەکەی و من و قیامەت ئاو پێکەوە هاتوین یعنی لەگەڵ یەکە هاتوین تەوان زۆربەی زاناکان پیان وایە زانە جیۆلۆجیەکان بەهۆی ئەو تاقیکردنەوە زۆرانی کە کردویانە لەسەر زەوی ئەڵێن تەمەنی گۆی زەوی 4 ملیار و 260 ملیۆن ساڵە 4 ملیار و 260 ملیۆن ساڵ وەکو تازەترین هەواڵی خۆیان هەتا چەند ساڵێ لەمە پێژیان و 4 ملیار و 200 ملیۆن ساڵە لەم ماوەی پێشوە 6 ملیۆن ساڵی کەیان بۆ زیاد کردوای کە هەنگێ بەردی تازیان لە منطقەی ئوسترالیا دۆزیەوە کە 6 دانە ملیۆن ساڵێکی خستە سەر تەمەنی گۆی زەوی ئەڵێن لە دەوروبەری 4 ملیار و 4 ملیار و 260 ملیۆن ساڵ لەمە پێشا گۆی زەوی دروست بووە تەسەوری تەمەنی مرۆڤایەتی بکەیت ئەوە تا لە چرکە ساتەکانی ئەخیری ئەگەر تەمەنی گۆی زەوی بە 24 ساعت حساب بکەیت لە چرکە ساتەکانی تەمەنی ئەخیری گۆی زەویە مرۆڤایەتی هاتۆتە سەر ئەرز و دروست بووە لە ناو مرۆڤایەتیشا کە لە ئادەم و سەلامی خوای لەسەر بێ دەست پێکە هەتا ئەمڕۆی خۆمان ئێمە بنکڕەکەین کۆتایی تەمەنی مرۆڤایەتیەکەشین کەواتە ئێمە لە ساتە وەختەکانی کۆتایی تەمەنی گۆی زەوی و مرۆڤایەتیان لەسەر ئەرزە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بۆ نیشانانی کە لە دوای خۆی ڕوئەدات ئەفەرمێت لە حەدیثێکە کە بە عەوفی کوڕی مالیک یەکێکە لە هاوڵەکانی پێغەمبەر سەڵات و سەلامی خوای لەسەر بێت بە عەوفی کوڕی مالیک ئەڵێ اعدوا ستا بين يدي الساعة أو 6 بجمێرە لە پێش قیامەتا ڕوئەدا 6 ئەمانە لە پێش قیامەتا ڕوئەدەن فەرمووی چێ یا رەسوول الله ئەی پێغەمبەری خوا گیانم بە قوربان بێت چییە و 6 یەکەم شتیان کە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی مەوتی مردنی من کە بە یەکێ لە نیشانەکانی قیامەت لەگەڵ کۆچکردنی من و وەفاتی منە هەنگاوێکی تر ئەم هومەتە ڕۆیشی لە قیامەت نزیکەوێتەوە پێغەمبەر سەڵات و سەلامی خوای لەسەر بێ وەفاتی خۆی و شەهیدبوونی هەنگێ لە هاوڵەکان لە دوای خۆی کە هەواڵی داوە بە شەهیدبوونیان کێوکیا شەهید دەبکەی سادینە سەری ئەمانەی کردو بەچی بە نیشانەی قیامەت نیشانەی نزیکبوونەوە طبعا لە دوای وفاتی خۆی و هاتنی خەلیفەیەکی تر و هاتنی خەلیفەی تر دوای ئەمە خۆ بەخۆ ئەمە لە قیامەت نزیکە بینەوە ڕاستە ئەمە یەک بە یەک نیشانەیە بەڵام لەگەڵەوەیە کە نیشانەیە بۆ نزیکبوونەوەی قیامە هەواڵدانە بەوەی کە
خۆی و هاوڵەکانیشی چیان بەسەردێ ناڵێ کوشتنی من ناڵێ هەڵکێشانی من وەکو عیسا بۆ ئاسمان بە ئومەتەکەی لە پێشۆخ دەڵێ من ئەمرم مردنی سەرجێگایی خوای گەورە مردنی کردو بە نسیبی من ئەفەرمێ مەوتی هەواڵی مردنی خۆی داوە بەڵام کە باسیەکی کە لە سەحابەکانەکە وەکو عوسمان خون یاخود وەکو عومەر بەچی ناوێ بە شەهید بوون ناوێ بە کاتێککە لەسەر کێوی ئوحد بوو مەلەرزەیەک ڕوویدا خۆی و ئەبوو بەکر و عومەر و عوسمان لەسەر کێوی ئوحد بوون لەرزەیەک زەمین لەرزەیەک دای لە کێوی ئوحد وتی هێور بەرەوە ئەی کێوی ئوحد پێغەمبەرێک و سدیقێک و دوو شەهیدە لەسەرە هەر لە یاکانەیە هەواڵی شەهیدبوونی دوان لە هاوڵەکانیدا کە دوانیان لەوانە شەهیدە بن کە عومەر و عوسمان بوون کەواتە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم یەکەم نیشانە کە دایناوە لە نیشانەکانی قیامەت ڕوو ئەدەن یەکەمینیان بە مردنی خۆی دەست پێکات لە حەدیثێکە کە ئەنەسی کوڕی مالک ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ کە خزمەکاری پێغەمبەر بۆ سەڵات و سەلامی خوای لەسەر بێ کوڕێکی گەنج بووە لە خزمەت پێغەمبەر صلی الله علیه وسلم و لە هەموو سەحابەکانیش تەمەنی دوایی درێژتر مایە و ژیا تەمەنی لە 100 ساڵ تێپەڕی بۆمانە گێڕێتەوە ئەڵێ لما كان اليوم الذي دخل فيه رسول الله صلى الله عليه وسلم المدينة أضاء منها كل شيء ئەڵێ ئەو ڕۆژەی کە پێغەمبەر صلی الله علیه وسلم تەشریفی هێنایە ناو شاری مەدینەوە هەرچی شت لە شاری مەدینەیە بوو وەکو گڵۆب داگرسا بوو ڕووناک بوو وەکو خۆر داگرسا بوو ڕووناک بوو لە خۆشیەوەی کە پێغەمبەر صلی الله عليه وسلم هاتە ناو شاری مەدینەوە فلما كان اليوم الذي مات فيه أو روجشي كوفاتي تياك بيغمبر صلى الله عليه وسلم لشاري مدينة أظلم منها كل شيء هم مشتاق لنا شاري مدينة تاريخ بقول برشاو معنا رناكي معنا لبرشا ما نما بقول شاري مدينة ولما نفضنا عن رسول الله صلى الله عليه وسلم الأيدي وإنا لفي دفنه حتى أنكرنا قلوبنا الله هشتا دفمان لخولي قبرەکەی پێغەمبەر صلی الله علیه وسلم نەتەکان بوو کە خۆڵەکەمان دایەوە بەسەر گۆڕەکەی پێغەمبەر صلی الله علیه وسلم هەستمان کرد دڵەکانمان گۆڕا و دڵەکانی جارانمان نەماوە ئەو دڵی کە لە سەردەمی پێغەمبەر صلی الله علیه وسلم کە خۆی لە ناومان بوو کە چاومان پێگەوت و بە نوری پێغەمبەر صلی الله علیه وسلم ڕۆشنایی بۆ دڵەکانمان نەهاو هێشتا خۆڵەکەمان نەیابوو بەسەر قبرەکەی پێغەمبەر صلی الله علیه وسلم دەستمان نەتەکان بوو هەستمان کرد و دڵی جارانمان نەماوە و دڵەکانمان گۆڕاوە هەستمان کرد هەنگایەک بەرەو نیشانەکانی قیامەت بەرەو ئەو ڕۆژە نزیک بووینەتەوە زەمەنێکی تر وەلاکەوت و خسمانە دوای خۆمانەوە سەلەمەی دایکی مسلمانانیش ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێت کە یەکێ بۆ لە خێزانەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەفەرمێت خۆی ئەفەرمێت سەلەمە ئەڵێ یا لەها من مصیبة ما أصابنا بعدها من مصیبة إلا هانت إذا ذكرنا مصيبتنا به صلى الله عليه وسلم ئەڵێ ئای چ مصیبەتێک بۆ وەفاتی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەڵێ قەسەم بەخوا هەج مصیبەتی کەمان بەسەر هاتی بێ لە دوای ئەوە کاتێک کە بیرمانەکەوتەوە مصیبەتە گەورەکەی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە ئەو کۆچی دوای کرد و مصیبەتەکانی کەمان لەبەر چاو بچووگە بوو لە چاو بەرچاومان ئەهوەنە بووە بەجێهێشتنی پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆمان بە غەریبکەوتنی ئێمە و بە نامۆکەوتنی ئێمە یاخود بڵین بە بێ ساحیبی کەوتنی خوای گەورە ساحیبی هەمووانە بەڵام ئەم شوانە گەورەی و ئەم شوانە خۆشەویست و ئازیزەمان کە شواناری هەموو ئومەتەکەیە کرد کە ئەومانتیانەما بەڕاستی يعني بصاحبيكي زور عجيب روي بتاعي بدل جيلي صحابك كتشوفوا فير بقول له مش تكاب قرنوا ولا يبيغمبر صلى الله عليه وسلم فير ببوني او خلاف نبو لبينيانا ناكوكي نبو لبينيانا اركي همو حل كردني كيشكان لخدمه بيغمبر ابو صلى الله عليه وسلم لا ابو مش اخوان بوانو هلاك ناكن بس كان يعني دينك ابو كيشي كاتوش بوا بردو خدمه بيغمبر اخوا صلاه والسلام اخوي لسلبي لبر اوا بەجێهێشتنی پێغەمبەر صلی الله عليه وسلم گەورەترین نەهامەت بووی بۆ سەریان و پێغەمبەر صلی الله عليه وسلم خۆی پێوتون کە یەکێکە لە نیشانەکانی نزیک بوونەوەی ڕۆژی دوایی ولا حديثي كشعر بيغمبر صلى الله عليه وسلم كعائشة خاتو عائشة بمعنى جارته فرمي بيغمبر صلى الله عليه وسلم في فرمين يا أيها الناس زي خلقنا أيما أحد من المؤمنين أصيب بمصيبة فليتعذ بمصيبتي بي عن المصيبة التي تصيبه بغيري فرمي هج كامل إيمان ناران لمسلمانان أجر توشي مصيبتك بو سوکنایی بۆ دڵی نەهاو سەبووری بە دڵیان نەهاو با بیریەوە کێتەوە کە محەممەدی پێغەمبەری خوا مردووە گەورەترین مصیبەت بۆ ئەم ئومەتە محەممەدی پێغەمبەری خوایە بەجێی هێشتوین ئەگەر ئەومان لەناوە وایە حەلی هەموو کێشەکانی بۆ کردین سوکنایی بە دڵمانە بابی لە مصیبەتی مردنی من بکاتەوە ئینشەڵا مصیبەتەکەی خۆی لەبەرچاو ئەهوەنە بێت و لەبەرچاو کەمە بێتەوە چونکە ئومەتی من مصیبەتێکیان بەسەر نایە لە دوای من هێندەی مردنی من گەورە بێت و لەسەریان گران بوو بێ ئەمە یەکەم نیشانەیە کە ئێمە توانین حسابی بکەین کە بە وفاتی پێغەمبەر صلی الله علیه و سلم وفاتی پێغەمبەر صلی الله علیه و سلم خۆیەتی لە دوای خۆی دەست پێکا یەکەم نیشانە وفاتی پێغەمبەری خوایە سەڵات و سەلامی خوای لەسەر بێت لە دوای وفاتی خۆی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم
یەکێکتر لە نیشانەکان مردنی عومەر یاخود شەهیدکردنی ئیمامی عومەری کردووە بە شکاندن یا بەکردنەوەی دەرگای فیتنە گەورەکان لە ڕووی ئومەتەکەیە. عومەری کوڕی خەتابی وەکو دەرگایەکی پۆڵاین باس کردووە لە ڕووی فیتنەکانە کەی ئەم دەرگایە شکا ئیتر فیتنە هوروژ بەکا بۆ ئومەتەکەی، ئاشوب ڕوو لە سەحابەکانەکە، خوێنڕشتن ڕوو لە سەحابەکانی هاوڵەکانی ئەکات. چۆن؟ حوزەیفەی یەمانی ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێت کە هەڵگری سڕی پێغەمبەر بۆ سەڵڵاهو عەلەیهی وسەلەم بۆ لە سەحابە نزیکەکانی پێغەمبەر سەڵڵاهو عەلەیهی وسەلەم کە بۆمانە گێڕێتەوە فەرمی خەڵکی هەر پرسیاری خێر و چاکیان لە پێغەمبەر کرد سەڵڵاهو عەلەیهی وسەلەم، من بەس پرسیاری خراپەم لێ کرد بۆ ئەوەی ئەترسام بکەومە خراپەوە، ئەترسام بکەومە فیتنەیەکە و دین و ئیمانم بدۆڕێنم، بۆیە دایم پرسیاری خراپەکانم کرد چی خراپ بەسەر ئومەتەیە ڕۆدا هەتا خۆمی لێ پارێزم. خەڵک پرسیاری خێر و چاکیان نەکرد، كانوا يسألونه عن الخير وكنت أسأل عن الشر. الله خلق هالبرسياري تشاكي لكن بس برسياري خراب شي خرابه شلون خم لخرابه باريزم. أم هاولا بريزة بما نجيرته وأفهمه روجي كان كمال لهاولا كان لخدمتي عمري كوري خطاب بابون كاتك خليفة بون. الله عمر بيوت نوتي كام كان حديثي بيغمرة صلى الله عليه وسلم لبرد درباري فتنة. الله منش بيمود أي خليفة بيغمري خوا أي أمير المؤمنين من حديث بيغمر صلى الله عليه وسلم لبرا فرمي فتنة الرجل في أهلي ومالي وولدي وجاري تكفر الصلاة والصدقة والأمر بالمعروف والنهي عن المنكر. على وتم أي خليفة بيغمري خوا صلى الله عليه وسلم من لبر مجمل وبيغمر صلى الله عليه وسلم أي فرمو فتنة إنسان كتوشي فتنة أبي لنا ومال وكسكار ولقل خيزان ولقل منال ولكاسبي كردناو لە چوار دەوری خۆیان لەگەڵ دراوسەکانیە ئەمانە بەچی ئەسەڕێتەوە بە نوێشکردن بە ڕۆژوگرتن بە خێرکردن بە سەدەقەکردن بە ئەمر بە چاکە بە نەهیکردن لە خراپە. وتی حوزەیفە پرسیاری ئەم فیتنانە و لێ ناکەم ئەو فیتنانی کە بە نوێژ و ڕۆژ و ئەسەڕێتەوە. ئەیوتم پرسیاری چێکی ئەی ئەمیر المؤمنین ئەی پێشەوای موسڵمانان پرسیاری چێکی؟ وتی من پرسیاری ئەو فیتنانە لێکم کە شەپۆلەیە وەکو شەپۆلی بەحر کە ڕووی هەموو کەسانی ئومەتی محەممەد دەگرێتەوە سەڵات و سەلامی خوای لەسەر بێ. فیتنەکانی نیشانەکانی آخر زەمانە لێ ئەپرسم. ئەڵێ منش پێم وت ئەی خەلیفە عومەر جا تۆ بۆ پرسیاری ئەواکەی لە بینی تۆ و لە بینی ئەو فیتنانەیە دەرگایەکی داخراو هەیە، دەرگایەکی داخراو هەیە، تۆ نایانگەیتێ بۆ پرسیاریەکەیت؟ ئەڵێ عومەریش پێی وتم وتی دێ پرسیاری ئەوە لێکم ئایا ئەو دەرگایە ئەکرێتەوە یا ئەشکێ؟ کە تۆ بە منەڵی دەرگایەک لە نێوان تۆ لە نێوان فیتنەکانە تۆ پێی ناگەی عومەر نایان بینیت، پێم بڵێ ئەو دەرگایە ئەکرێتەوە یا ئەشکێت؟ ئەڵێ منش پێم و نەوەڵا ئەشکێت. ئەڵێ عومەریش سەرێکی داڕاوەشانە وتی بالفعل هەر کاتێ شکا ئیتر قابلی ئەو نییە جاری کە دابخرێتەوە لە ڕووی فیتنەیە، یعنی کە شکا ئیتر بۆ هەتایە فیتنە بەری ناگیرێت، بەردەوام هروژ مەکا بۆم ئومەتە. جا یەکێ لە هاوڵەکان کە ناوی مەسروق بوو دوایی لە حوزەیفەی پرسی وتی حوزەیفە عومەرەی زانی، ئەڵێ پرسیاری یەکێ لە هاوڵەکان پرسیاری لێکات ئەڵێ حوزەیفە ناوی شەقیقە بێت بە حوزەیفە، ئەڵێ حوزەیفە عومەری زانی دەرگاکە کێیە؟ ئەویش ئەڵێ ئەرە وەڵڵا چۆنەی زانی لە دوای شەوا ڕۆژ دێ و لە دوای ڕۆژا شەو دەی زانی دەرگاکە کێیە؟ یەکێکی کە لە سەحابەکان هاو پرسیاری لێ کرد وتی دەرگاکە کێیە حوزەیفە؟ وتی عومەر خۆیەتی. عومەر خۆی ئەو دەرگایە کە ئەو تا ڕوبەڕووی فیتنە وەستاوە هەتا عومەر مابێ فیتنە ڕوو لەم ئومەتە ناکات. وە کاتێکیش کە پرسیاری کرد ئەو دەرگایە چی لێ دێ ئەشکێ یا ئەکرێتەوە مەبەستی پێ بوو ئایا من ئەمرم یا ئەکوژرێم. چاو لێ بەو ئوسلوبە لە ناو سەحابەکانیشە بەس بە کینایە قسە ئەکا. خۆی لە فەرمودەکانی پێغەمبەر تێگا سەڵات و سەلامی خوای لەسەر بێت. هەنگێ لە سەحابەکان تێناگەیشتن ئەیزانی حوزەیفە زانێ باسی چیەکە، ئەیزانی حوزەیفە هەڵگری سڕی پێغەمبەر صلی الله علیه و سلم نیشانەکان هەموو لە لای ئەوە. بۆ یەکە پرسیاری کرد وتی ئەرێ حوزەیفە ئەو دەرگایی کە ئەو بربەستە لە ڕێگەی فیتنەیە ئەکرێتەوە یا ئەشکێ؟ وتی نەوەڵا عومەر ئەشکێت. وتی دەی بەخوا کەشکا قەت جاری کە داناخرێتەوە قەت کەس بەری فیتنەی پێناگیرێتی بەڵێ و ئاوای پێغەمبەر صلی الله علیه و سلم ئاوای فەرمووە. دەرگاکەش عومەر خۆی بوو بە شکانی عومەریش بە وەفاتی عومەریش بە شەهیدکردنی عومەریش وەکو پێغەمبەر صلی الله علیه و سلم خەبەریدا ئیتر دەرگای فیتنە لەسەر ئەم ئومەتە کرایە و لە زمانی عوسمانەوە دەستی پێکرد خوا پەنامان بە و بەردەوام بوو بە شێوەیەک هروژمی کرد و شەپۆلی دا بۆ ناو ئومەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم. تەنانەت سەحابە بەڕێزەکانی پێغەمبەر سەڵات و سەلامی خوایان لەسەر بێ دەستیان چۆ خوێنی یەکتر و خوێنی یەکتریان ڕشت کە ئەوەش گەورەترین فیتنە بوو کەوە ڕوبەڕووی ئومەتە بووە.
فتنەی یەکەمەوە بوو پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم وفاتی کرد ئەمە بەڵایەکی گەورە بوو بۆ یەکەم جار سەحابە خلاف کەوتە بینیانەوە هێشتا پێغەمبەر صلی الله علیه وسلم قەبرەکەی دا نەپۆشناوە کۆمەڵێک لە سەقیفەی بەنی ساعیدە کۆبوونەوە ئەنساریەکان و مهاجرەکان نەگەیشتە نەتیجەوان وتیان منە ئەمیر و منکم ئەمیر با ئەمیرێ لە ئێمە بێ و ئەمیرێک لە ئێوە بێ خەریب بوو ئومەتی ئیسلام ببێ بە دووکەرتەوە خەریب بوو یەکەم فیتنە ڕوو لە ئومەتکە بەڵام پیاوانی وەکو ئەبوو بەکر و عومەر لەناو موسڵمانانە مابوو یەکسەر حەلی خلافەکەیان کرد و خوای گەورە لەسەر دەستیانە فیتنەکەی کوژانەوە گەورە نەبوو سەفی موسڵمانان فیتنەی تێنەکەوت و ئینشقاقی تێنەکەوت و لەد نەبوو بەڵام بە وەفاتی عومەر و بە شەهیدکردنی عومەر ئەو دەرگایە شکا کە ببوو بە بەربەز لە بەردەمی فیتنەکانە کە ڕوو لەم ئومەتە بکە لە دوای شەهیدکردنی عومەر ئەو فیتنانەی کە وەکو شەپۆلی دەریا شەپۆلیان ئەدا شەپۆلیاندا بەرەو هاوڵەکانی کە مابوون لە هاوڵەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم وای لێ هات کە دەستیان بچێتە خوێنی یەکترەوە کە ئیشەڵڵا لە ئەڵلقەکانی داهاتوە باس لەوە دەکەین کە چۆن ئەو کارە سادە گەورەیە ڕوودا خوای گەورە هەمومان پارێزە لەو فیتنانە أقول قولي هذا واستغفر الله لي ولكم وصلى الله على محمد النبي الأمي وعلى آله وصحبه أجمعين والسلام عليكم ورحمة الله وبركاته. على إمام المرسلين محمد النبي الأمي وعلى آله وأصحابه أجمعين. اللهم يا ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه اللهم آمين. برایان و خوشکانی بەڕێز و ئیماندار لە هەر شوێنێک کەن سڵاو و ڕەحمەتی خواتان لێبێت. لە ئەڵقەی سێمی نیشانەکانی ڕۆژی دواییدا باز لەو فیتنە گەورەیە دەکەین کە لە دوای شەهیدکردنی ئیمامی عومەر کە وتمان دەرگا و بربەستێکی گەورە و پۆڵاین بوو لە ڕووی هەموو فیتنە گەورەکاندا لە دوای شکانی ئەو دەرگای و شەهیدکردنی ئیمامی عومەر ئەو فیتنانەی کەوا ڕوویان لە ئومەتی محەممەد صلی الله عليه وسلم کرد لەو سەردەمی هاوڵەکاندا بە تایبەت یەخەی بە هاوڵەکانی پێغەمبەر گرت سەڵات و سەلامی خوای لەسەر بێ بەڕادەیەکەوە فیتنەیەکی وا گەورە بوو کە دەستیان چۆ خوێنی یەکتر و هەندێک کارەساتی زۆر دڵتەزێنی وا ڕوویدا کە بە عەقڵی کەسا نەدەهات. طبعاً من لە ژیانی عومەری کوڕی خەتابدا سەڵات و ڕەحمەتی خوای لەسەر بێ ئیمامی عومەر ڕووداوێکی زۆر سوورهێنەرم خوێندەوە کە کاری تێکردم ئەویش ئەوەیە کە کاتێک کە بریندار دەکرێت و لە سەرە مەرگا دەبێت چەند ڕۆژێک دەمێنێتەوە تا وەفات دەکات دوای کە ئەبوو لؤلؤەی مەجوسی خەنجەری لێدەدات و برینداری دەکات وەسێتی سەرە مەرگەکەی دوان لە هاوڵە زۆر بە تواناکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم بانگ دەکات و هەریەکان مەفرەزەیەکی پێ دەستپێرێت دەڵێت 6 کەس لەو دەنەفەرە ماون کە پێغەمبەر صلی الله عليه وسلم هەر لە دنیایە مژدەی بەهەشتی پێداون 6 نەفەر لەو دەنەفەرەی کە پێغەمبەر صلی الله عليه وسلم هەر لە دنیایە مژدەی بەهەشتی پێداون 6یان ماون ئەوانم ڕاست پاردووە ئەو 6 لە ناو خۆیانە یەکێک هەڵبژێرن بیکەن بە قیادەی ئومەتێکی خەڵکی بەدڵە با خۆیان ڕێبکەون لە ناوە یەکێکیان بکەن بە خەلیفە و لە دوای من بە بێبەجێنشین بە عەبدوڵای کوڕیشم وتووە لەگەڵیان نابێ پێم وتون ئەم 6 بچنە ماڵی عەبدوڕەحمانی کوڕی عەوفەوە ئێوەش ئەم دوو مەفرەزێ بچن چواردەوریان بگرن مێڵن خەڵک لەگەڵیانە تێکەڵ بێت و خەڵق قسەیان بۆ بکاو چرپە بە گوێی ئەوە و عەشرەتی ئەمهانی ئەو باو مێڵن کەسیان بچن چواردەوریان بگرن با لەو ماڵای بێ و ئەو 6 نەفەرە بە تەنیا عەبدوڵای کوڕی منیش حوتەمیان بێ بەس عەبدوڵا بۆی نییە خۆی هەڵبژێرێ و کەسیش بۆی نییە عەبدوڵا بکا بە خەلیفە بەس ئەگەر ئەم 6 سەوتەکان 3 بە 3 بوون بۆ یەکداکردنەوە قەی ناکە عەبدوڵا بەلایەکیانە دەنگ بدات بەس بۆ ئەوەندە یا بۆ سڵحکردنی بینیان بۆ نزیکردنەوەی ڕاکان لە یەکتر بەس فەرمانێکی زۆر سوورهێنەر بەم دوو سەحابیە ئەکات کە دوو مەفرەزەکان پێ ئەسپێرێت و دەوری ئەو ماڵەیان پێ ئەگرێت
دەڵێ سێ ڕۆژ لیان بۆسن لەو ماڵەدا خۆیان یەکلا بکەنەوە ئەگەر دوای سێ ڕۆژەکە هەر هەموو ڕێکەوتن لەسەرەوەی زەلامێکیان بکەن بەوا بە ئەمیری بە پێشەوە بە خەلیفەی موسڵمانان ئەوە ئەلحەمدولیلا و هیچ مشکلەیەکی تیان نییە ئەگەر هاتوو ڕێکەوتن یەکێ بکرێ بە خەلیفە بەڵام یەک نەفەر ڕازی نەبوو هەر ملی نەدا ئەگەر هەر ئامادە نەبوو بەیعی بداتێ و مل بدات ئەو نەفەری کە ئامادە نەبوو نێڵن لە ماڵەکە بێتە دەرەوە لە ملی بەن و بیکوشن لە ملی بەن و بیکوشن ملی کێ ئەو شەشەی کە لە ماڵەکەیان هەر شەشیان لەو دەنەفەرن کە پێغەمبەر صلی الله علیه و سلم لە دنیای وعدی باشی پێداون لە عەشەرەی مبەشەرەن کە چی ئیمامی عومەر ئەڵێ ئەگەر هاتوو یەکێکیان ڕازی نەبووتی هەر بەیعی نادەمێ جەماعەت هەموو لەسەر یەکێ ڕێکەوتن ئەو یەکیان هەر ڕازی نەبوو دەفەرمێ لە ملی بەن ئەگەر هاتوو چواریان ڕێکەوتن دەنگ بە یەکێ بن بەس دوانیان ڕێ نەکەوت ئامادە نەبوو چواریان ڕێیان لەسەر زەلامێ بوو دوان ئامادە نەبوو ئەو دوانە نێڵن لە ماڵەکە بێنە دەرەوە لە ملی هەردووکیان بن بیان کوژن ئەگەر سێ بە سێ بوون سیانیان ڕێیەکی دا بملا سیانیان ڕێیەکی سیانیان ڕێیان لەسەر یەکێکیان بوو سیانی کەشیان ڕێیان لەسەر یەکێک بوو پێکەوە نەگونجان ئەوە عەبدوڵای کوڕم دەنگی بە هەج لایەکیانە کرد بە ئەوە هەڵبژێرێ ئەگەر سیانەکەی تر هەر ملیان نەدا لە ملی هەرسێکیان بن نێڕن لە ماڵەکە بێنە دەرەوە بیان کوژن ئەگەر سێ ڕۆژەکە تەواو بوو هیچیان پێکەوە ڕێ نەکەوتن لەسەر ئەوەی خەلیفێکدانن لە ملی هەر حوتیان بن بە عەبدوڵای کوڕیشمۆ نێڵن لەو ماڵە بێنە دەرەوە بیان کوژن یعنی بەڕاستی عومەرێکی لە خواترس لە کاتی سەرەمەرگیە فتوای کوشتنی کۆمەڵە سەحابەیەک لە عەشەرەی مبەشەرە بات ئەگەر هاتوو ڕێ نەکەوتن بەڕاستی ئەمە جێبەجێکردنی ئەو فەرمودەی پێغەمبەرە سەڵات و سەلامی خوای لەسەر بێت کە ئەفەرمێ من أراد أن يفرق أمر هذه الأمة وهي جميع فاضربوه بالسيف كائنا من يكون ئەفەرمێ حەج کە ویستی کاری ئەم ئومەتە پەرتەوازەکە و ڕیزیان شەق بکات و دابەشیان کا و لەدلەتیان کا لە کاتێکا کە خوای گەورە کۆی کردوێتەوە بە یەک ڕیز دایناوە هەچ کەس ویستی پەرتەوازەکە لە ملی بەن هەچ کە فێ بێت عومەر ئەیزانی کە خوێنڕشتنی یەکێ لەو عەشەرەی مبەشەرەیە زۆر ئاسانترە لەوەی کە بێتە دەرەوە سبەینێ کۆمەڵی خەڵک شوێنی بکرێت و فێرقەیە بۆ خۆی جاکاتە و لەگەڵ کۆمەڵەکەی ترا دەست بەنە یەخەی یەکتر و هەزاران کەسی پێ بکوژێ نەبا ئەو لە یا بکوژێ باشتەوەی لەوەی کات دووبەرەکێ دروست بێ سبەینێ هەزاران خەڵکی پێوە بکوژێ بۆیە عومەر ئەو دەرگا ڕقە پۆڵایی نەبوو لەبەر دەم فیتنەیە کە هەتاکو ئەو مابوو کەس نێوێرە لەو ئاستەیە خەتەرە بێ بە خەیاڵا و خەیاڵی ئەوە بکاتکەوە فیتنەیەکی ئاوا بنێت ئەو بوو لە دوای چەند ڕۆژەش الحەمدولیلا ئیتیفاق کرا لەسەر چی لەسەرەوەی کە عوسمانی کوڕی عەفان بکرێ بە خەلیفە و هەڵبژێرێت ئیمامی عەلی ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ بەیعی پێدا باقی سەحابەکان بەیعیان پێدا عوسمانی کوڕی عەفانیش ئەو کابرا شەرمنە بەڕێزە بوو کە پێغەمبەری خوا سەڵات و سەلامی خوای لێ بێ و مەلایکەتەکان شەرمیلێکن من چۆن شەرمیلێ نەکەم دوو کچی خۆی پێدا بوو بە عوسمانی کوڕی عەفان بەڵام لەگەڵ هەموو ئەمانەشا کە عومەر ئەو ئیحتیاطاتەشی خست و سەحابەکانیش هەر ڕێکەوتن بەڵام بەری قەدەری خوا ناگیرێت خوای تەبارەک وەتەعالا مەسیری ئەم ئومەتەی ئاواداناوە گەورەترین بەڵاو گەورەترین تەحەدی کە ڕوبەڕووی ئومەتی محەممەد دەبێتەوە صلی الله علیه وسلم لە کافرەوە نییە لە دوژمنانی ئیسلامەوە نییە لە کارە ساتە کەونیەکانەوە نییە بەڵکو لە ناو خۆی خۆیەوەیتی بەڕاستی من هەموو جارە فەرمودەی پێغەمبەر صلی الله علیه وسلم گێڕمەوە کە لە هەموو کتێبە حەدیثەکانی صحیحەکان هاتووە لە صحیح موسلیم هاتووە پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی سێ داواکاریم لە خوای پەروەردگارم کرد سێ داواکاریم لە پەروەردگارم کرد کە خوای گەورە بیبەخشێ بە ئومەتەکەم دوانیانی پێدام سێمیانی پێ نەدام ئەڵێ داوام کرد لە خوای تەبارەک وەتەعالا ئەن لا یهلیکە ئومەتی بسەنەتین عامە داوام لێ کردوتم خوایە بە گرانیەکی سەرانسەری بە بەڵایەکی سەرانسەری ئومەتەکەم لە ناو نەبەی بە گرانیەکی گشتگیرم ئومەتەم لە ناو نەبەی هەموو لە برساقڕکەن و ببرن خوای گەورە وتی محەممەد ئەوەت پێدەم ئومەتی تۆ بە سەرانسەری بەجاری لە ناو ناچێت بە گرانی و بە نەهامەتی و بەناو بە قات و قڕی ئەڵێ داوام لە پەروەردگارم کردوتم یا ڕەبی ئەن لا تسەلیط عەلەیهم عەدوەن من سیوە ئەنفوسیهم یەستەبیح بیضەتەهم ئەی پەروەردگارە داوا لێکم دوژمنێکیان بەسەر ئازاڵ نەکەی لە غەیری خۆیان لە کافران و بێدینان بێن تعدایان لێ بکا و شەرەف و ناموسیان هەتکات و لە بنیان بێنێت و ئومەتەکەم لە ناوبەرێ وتی محەممەد ئەوەشت ئەدەمێ هەموو کافری دنیا لە حەدیثەکەی موسلیما فەرمێ وەلەو ئیجتەماعەت عەلەیهم من فی ئەقطاریها ئەگەر هەرچی لە قوتڕەکانی دنیا و لە دەوڵەتەکانی دنیا هەرچی کافرێک کۆ بێتەوە هێرش کاتە سەر ئومەتەکەی تۆ بە شەڕکردن ئومەتی تۆ لە ناو ناچێت کافر ناتوانێت زاڵ بێ بەسەریە داوای سێمیشمەوە بووتم پەروەردگارە ئەن لا تەجعەلە بەئسەهم بەینەهم
وان لێ نەکەی خۆیان لەناو خۆیانە یەکتر بخۆن و یەکتر لەناو بەرن ئەفەرمێ فەمەنەعنیها ئەڵێ ئەمەی سێمیانی نەدامێ. ئەمە موسیبەتی ئومەتی محەممەدە سەڵات و سەلامی خوای لەسەر بێ. قەت کافر بەم ئومەتەی نەوێراوە. لەوانەیە لە شەڕێکا لە ماوەیەکا سەرکەوتوێ بەسەرە دوای ئیلا ئیسلام کافرەکانی لوتشکاو کردو لە خاکی مسلمانان و دەری ناون و حکمی ئیسلامیان بەرپا کردوەوە سەرکەوتون بەسەریانە. قەت کافر بە شەڕ بە مسلمانان نەوێرا ئەگەر هەموو کافرانی دنیاش کۆ ببنەوە هێرشکەنە سەر مسلمانان. ئەگەر هەموو کافرانی واشۆ ناتۆ کۆ ببنەوە هێرشکەنە سەر مسلمانان شەڕی مسلمانانە پێ ناکرێت. و مسلمانانیش پێغەمبەر صلی الله علیه و سلم مژدەی پێداین کە خوای گەورە لە پێغەمبەری قبول کردووە کە هەمووی بە کارەساتێکی بوونەوەری لەناو نەبات و قات و قڕیانکە بەڵام ئەوەی کە بەڵایە و خوای تەبارەک و تەعالاش لە پێغەمبەری صلی الله علیه و سلم قبول نەکردووە و ئەڵێ قەدەرێکە و خصومەتە گەدیم ئومەتە چییە؟ ئەو شەڕە خۆخۆریەکە لەناو خۆیانە خۆیان ئەبن بە مقاشی دەفی یەکتر و یەکتر لەناو ئەبن. خۆیان پەلاماری یەکترێن و خوێن یەکتر ڕێژن کە ئەمە لە ئەڵقەکانی کەشا مەجبورین بە درێژی باسی بکەین کە ئەمە گەورەترین فیتنەیە بەرەوکی ئەم ئومەتی محەممەدا ئەگرێ سەڵات و سەلامی خوای لەسەر بێ و هەموو جاریش ناحەزانی ئەم دینە ناحەزانی ئەم ئیسلامەوە ئومەتە تەنها لەو ڕێگەیەوە هاتوون زەفەریان بەم ئومەتە بردووە فیتنەی ناو خۆیان خسۆتە ناویانەوە ئاشوبیان خسۆتە ناویانەوە بەرەکەیان کردوون و وایان لێکردوون بێک و مەشغوڵن ئەوانیش لەسەرەوە هاتوون پەلاماریاندان و فرسەتیان لە ناو بستێ لە خاکی مسلمانانیان داگیر کردو و زەفەریان بە مسلمانان بردو و ضەربەیەکی گەورەیان لێداون. هەموو هۆکارەکە ئالێرەوەیە. جا عوسمانی کوڕی عەفان ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم یەک دوو جار هەر لە ژیانیدا ئاماژەی بۆ کردووە کە ئەم پیاوە بە مەظلومی ئەکوژرێت. عەبدوڵای کوڕی عومەر دەگێڕێتەوە ئەڵێ ڕۆژێکیان پێغەمبەر صلی الله علیه وسلم باسی فیتنەیەکی بۆ کردین کە لە دوای خۆی ڕۆدا. باسی یەکێک لە نیشانەکانی قیامەتی کردووە فەرمێ فیتنەیەک لە دوای من ڕۆدا ئاوە. ئەڵێ لەو کاتەیە پیاوێک تێپەڕی دەمامکی کردبوو نەمانزانی کێ. ئەڵێ پێغەمبەر صلی الله علیه وسلم لە دووری شاتیەوە کردی لەو ڕۆژەیە ئەو پیاوە بە مەظلومی ئەکوژرێ. لە ڕۆژی ئەو فیتنەیە ئەو پیاوە بە مەظلومی ئەکوژرێ. ئەڵێ زۆرم لا شوێنی کەوتم زانم کە ئەڵێ کە سەیرم کرد عوسمانی کوڕی عەفانە. چونکە پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی یوقتل فیها هذا مظلوما ئەو پیاوە تیا بە مەظلومی ئەکوژرێ. ئەڵێ کە سەیرم کرد پیاوەکە عوسمانی کوڕی عەفان بوو. لە حەدیثێکەیە کە خاتو عایشە ئەیگەڕێتەوە ئەڵێ ڕۆژێکیان پێغەمبەر صلی الله علیه وسلم بە عوسمانی فەرمووت یا عوسمان إنه لعل الله يقمصك قميصا فإن أرادوك على خلعه فلا تخلعه لهم. لحديث كافر فإن أرادك المنافقون على خلعه فلا تخلعه لهم ولا كرامة. أفرميت خواي قورا لوا أتشد برقيك ببرا بكات رزك اللي بنيت كاريك بيا بسبيرت يقمصك قميصا يعني كراسك ببرا بكات برقيك ببرا بكات. ئەگەر ناحەزان و دووڕوان منافقان ویسیان لە بەرتی داکەن دای نەکەنی ئەو قەمیسە فڕێ نەدەی کە خوای گەورە کردوێتی بەبەرتە بۆیان دانەکەنی و تەسلیمیان نەبیت. ئەوش مەبەستی پێ کراسی خەلافەت بوو. یعنی ئەگەر خوای گەورە ڕۆژێ تۆی کرد بە خەلافەت ئەگەر کەسانێکی نابوت و لەوانەی کە تازە موسڵمان و ئیمان لە دڵیانە نەچەسپی و فیتنەگێڕ و ئاژاوە چین ڕێیان پێگرتیت و زۆریان لێکردی بۆ ئەوەی وازدە و پۆستە بێنی کە خوای تەبارەک و تەعالا ڕێزەکەونە تۆی ناوە بۆیان دانەکەیت و تەسلیمیان نەبی ئەی عوسمان. بۆ یەکە عوسمان هەموو جارەی فەرموو کاتێک کە فیتنەکە ڕوبەڕووی بۆوە کاتێک ئەو ئاژاوە گێڕانە هاتن لە ناو شاری مەدینەیە بە ناوی هەنگێ داواکاری تەقدیم بە خەلیفەی کەن و هەنگێ زوڵم کە لە مەملەکەتەکانی خۆیانە بە تایبەتی لە میسر و لە بەسڕە لەیان کراوە هاتن دەوری ماڵی عوسمانیان گرت و وەکو مزاهرەیەکیان لێ گرت و دوایی بوو بە گێرە شێوێنی و دوایی بوو بە بەربارانکردنی ماڵەکەی عوسمان و سەحابەکان ڕاپەڕین عەلی کوڕی ئەبوو تالیب خۆی هات حەسەن و حوسێنی کوڕی نات وتی عوسمان ئەگەر ڕێی هەموو ئامانە و ئالێرەکانەیە بۆ دەست و پێ بەسراو ئەەکەم ئەگەر ئەڵێی لە ملیانە قرتێنم قبوڵی ناکەینەوە عوسمان وتی ڕازی نییە یەک کەس خوێنی لەسەر من بڕشێت نامێ فیتنە برێژێت و کاکەمان هاتوون داوای مافەیەکە لێرەکانیان من بە قسە قەناعەتیان پێکەم ئەوانیش دەوری ماڵی عوسمانیان گرت و چۆڵیان ناکرد فرسەتێکیان هێنا کە عوسمان سەحابەکانی بەڕێکەوتی نامێ کەس دێن بێتە پێشە و پەلاماریان باو شەڕیان لەگەڵا بکە نامێ بە توند و تیژی ڕوبەڕووی ئەم خۆپیشاندان و ئەم مزاهرەیە بێت و کە ئەمانە بە حسابی خۆیان کۆمەڵی سەمیان لێکراوە نوێنەری خەڵکانێکی ترن لە ئەقالیمەکانەوە هاتوون هانایان بۆ خەلیفە بردووە بەعەکس ئەوانیش نیازیان خراپ و خەڵکانێکی خراپ هانیان دابوون دژی عوسمان هەموو جار عوسمانی کوڕی عەفان خۆی ود ئەیوب پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم إن رسول الله قد عهد إلي عهدا فأنا صابر عليه ئەڵێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم عهدێکی لەگەڵا کردوم پەیمانێکی پێسپاردوم من سابرم لەسەری ئەی بەمەسەر ئەویش بوو پێی وتی دای نەکەنی بۆیان تەسلیمیان نەبیت
لەم لاوەنەیەش خوێنی کەس بڕژێ لەسەر خۆی قەیناکە بەی و با خوێنی خۆم بڕژێ بەڵام خوێنی کەس نەڕژێ لەسەر من خەڵکەکە هاتوون مظاهرەیانە کرد بەربارانی ماڵەکەیانە کرد شمشێریان بەرکەوە بەرامبەر ماڵەکەی سەحابەکان هاتون دیفاعی لێ بکەن کە خەلیفەیە و تا لەناو ئەوەیە قوواتی دنیای لە دەورە ئەتوانێت دیفاع لە خۆی کاوتی هەر هەموو بڕۆنە ماڵەوە نامێت زەلامێت دەستبالە چەک تەنانەت کە ئیمامی عەلی حەسەن و حوسێنیشی دانابوو بە زۆر حەسەن و حوسێنیشی ئیزندا وتی بڕۆنەوە ماڵی خۆتان نەوەکو شتێکتان بەسەرا بێ کاکە نامەوێت لەسەر من خوێنی کەس بڕژێ ئیمامی عوسمانیش تەمەنی تێپەڕی بوو لە حەفتاکانیش تێپەڕی بوو پیر ببوو دایم لە ماڵ و دانیشت بوو قورئانی خوێن ئەم لە خوانە ترسانەت چواردەوری ماڵەکەیان دوای لە لەحزەیەکە کۆمەڵی گێرەشێن فرسەتیان لێنە پەلاماری ماڵەکەیاندا چوونە ژوورەوە لەسەر قورئان خوێندنەکە خوێنی ئەو پیا مبارەکان ڕشت و شەهیدیان کرد و قەترە خوێنەکانی کە تکایە سەر لاپەڕەکانی قورئان خوای گەورە بە شەهیدی قبول کرد و وەکو پێغەمبەر صلی الله علیه وسلم هەر کاتی خۆی کە لەسەر کێوی ئوحود بوو عوسمانیشی لەگەڵا بووتی کێوەکە ڕاوەسا زەمین بە زەمین لەرزێک ڕوویداوتی کێوی ئوحود ڕاوەسە ساکن بە لە جێگەی خۆت پێغەمبەرێک و سەدیقێک و دوو شەهید لەسەرە دوو شەهیدەکەش عومەر و عوسمان و ڕەزا و ڕەحمەتی خوایان لێبێ بەڕاستی شەهیدکردنی عوسمان سەرەتای فیتنەکان بوو سەرەتای ئەو فیتنە گەورانە بوو کە وەکو شەپۆل دای لە جیلی سەحابەکان ڕەزا و ڕەحمەتی خوایان لێبێت لە دوای ئەوە فیتنەی گەورە ڕووی لە سەحابەکان کرد بە ڕژانی خوێنی عوسمان کە بەڕاستی هەتا ئەمڕۆ ئاثارەواتی ئەو ڕۆژە کاریگەری ئەو ڕووداوە هەتا ئەمڕۆ لە شەقکردنی ڕیزی موسڵمانان و دروستکردنی چەندین فرقە و مەذهب لە ناو ئومەتی ئیسلامە خواپەناما بە هەتا ئەمڕۆ درێژەی هەیە لە دوای شەهیدکردنی عوسمانی کوڕی عەفان ئەوانەی کە بەزمەکەیان نایەوە هەر هەموو سواری وڵات بوون و هەستان ڕاکرد شاری مەدینەیان بەجێش پێشەوەی خەڵکی شاری مەدینە و حزب و قەومی عوسمان هەستن پەلاماریانن و فریاکەون لەگەڵ عوسمانیان فرسەتیان لەناو عوسمانیان لە ماڵی خۆیان شەهید کرد هەر یەک و بەلایەکەوە لە تاریکیە خۆیان ون کرد و ڕایان کرد و بە دەشت و دەرەکانی دۆڵەکانی چواردەوری مەدینەیە هەر یەک و بەرەو مەملەکەتی خۆی گەڕایەوە هەندێکیشیان لەناو ماڵەکانی شاری مەدینەیە خۆیان ون کرد خۆیان بزە کرد زۆربەیان بەرەو شاری بەسڕە سەحبیان کرد تقریباً 600 نەفەرە بوون 600 نەفەر بوو دەوری سێسان گەڕایە و سەحبی کردەوە بەرەو کوێ بەرەو شاری بەسڕە و هەندێکیشان لە شاری مەدینە و لە ناو ماڵ و لە دێهاتەکانی چواردەورە خۆیان حەشاردا و خۆیان شاردەوە پاش شەهیدکردنی ئیمامی عوسمان بەدەستی ئەو فیتنە گێڕە و ئاژاوە چیانە مسلمانانی شاری مەدینە اتفاقیان لەسەر ئیمامی عەلی کرد و ئیمامی عەلییان کرد بە خەلیفەی مسلمانان طەلحە و زوبەیر کە دوانن لەو سەحابانەی کەوا لە عەشەرەی مبەشەرە بوون کە ئەم دوانە هەر لە دنیا مژدەی باشتیان پێدراوە زوبەیر کوڕە پوری پێغەمبەر صلی الله علیه وسلم کوڕی سەفیەیە کوڕی پوری پێغەمبەر صلی الله علیه وسلم طەلحەش ئەو طەلحەیە کە پێغەمبەر صلی الله علیه وسلم هەر لە دنیایە مژدەی باشی پێدا کە لە شەڕی ئوحدا باوەشی کرد بە پێغەمبەری خوایە صلی الله علیه وسلم هەموو تیری کافرەکان دای لە پشتی ئەو پێغەمبەری بەرنەدا بۆی تیرێ بەر ئەو نەکەوێت پشتی وەکو ژیشکی لێ هات بەڵام دەستی لە پێغەمبەر بەرنەدا و نەیەش تیرێ بەر پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەم دڵسۆز و شێرە پیاوەی ئیسلام سبحان الله لەو بە فیتنەیە زۆر بێتەحەمل بوون و تەحەمولیان نەما و زۆر بێتاقەت بوون بە مەسەلەکە و کە عوسمانیان دی خەلیفەی مسلمانان کە خزمی ئەوانیش بوو خزمی نزیکی طەلحە و زوبەیر بوو زۆر دڵپڕ بوون بە شەهیدکردنی ئەوە بۆیە کە بە ناوی عومرەوە هەستان یەکسەر مەدینەیان بەجێش پێشەوەی بەیعە بن بە عەلی و خەلەفەت بۆ عەلی کۆتایی بێت و یەکلا بێتەوە بەیعە بیرێ بە عەلی ئەوان هەستان بەرەو شاری مەکە بەڕێکەوتن بە ناوی عومرەکردنەوە لە شاری مەکە بەرەو مەکە بەڕێکەوتن لە مەدینەوە بەرەو مەکە بەڕێکەوتن لە شاری مەکەش خات و عایشەی خێزانی پێغەمبەر صلی الله علیه وسلم لە مەوسیمی حەجا لێوە بوو هێشتا نەگەڕابووە کاتی حەج بوو هێشتا نەگەڕابووە ئەمان چون لەوێ بە خزمەت خات و عایشە گەیشتن وتی وتیان داییان کارەساتێکی ئاوا ڕوویداوە ئاوا عوسمانیان شەهید کردووە بکوژەکانیش بەرەو بەسڕە ڕایان کردووە سەحبیان کردووە بۆیە کە قسە و باسییان گۆڕی و ڕەیان کرد و کۆمەڵی لە سەحابەکان و کۆمەڵی لە ئەهلی مەکە کە عوسمان خەڵکی شاری مەکە و خزم و قەوم لێیەکانە هەموو کۆبوونەوە بڕیاریاندا خێرا جێشێکیان بەڕێ کرد و شوێن ئەو نەفەرانە بکەونکەوە عوسمانیان شەهید کردووە هەدا تۆڵەی بسەنن ئەوە بوو طەلحە و زوبەیر و عایشە هەر هەموو لەو جێشەیان بەڕێکەوتن بەرەو کوێ بەرەو شاری بەسڕا جێشێکیان پێکەوە ناکە زۆربەی خەڵکی شاری یەمەن بوو هاتن کۆبوونەوە خەڵکی ئیتیصالیان بە ئەمیری سەنعاوە کرد کە ناوی یەعلای کوڕی ئومەیە بوو ئەویش لەشکرێکی بۆ ناردن و لەگەڵ ئەو کۆمەڵ خەڵکی کە لە مەکە و خزم قەومی عوسمان کۆبوونەوە بە قیادەی طەلحە و زوبەیر و عایشە ڕەزا و ڕەحمەتی خۆیان لەبێت بەرەو بەسڕە بەڕێکەوتن بۆ ئەوەی تۆڵە لەو کەسانە بکەنەوەکەوە عەلیان کردو بالفعل تەڵقی شاری بەسڕەیاندا
تەوقی شاری بەسڕیاندا و ئەو نەفەرانی کە دەوری 300 نەفەرە بوون لە هەنگی ڕیوایەتەڵی 1 نەفەریان دەرچوو هەمیانیان کوشت و 1 نەفەر نەبێ خۆی گیانە ناو عەشتێکی لە عەشەتەکان و شاردیان و داڵدایاندا ئەیلا باقیەکەی تریان هەرەموو کوشت. ئیمامی عەلی بەم شتە زۆر نیگەران بوو. تی باشە من خەلیفەی موسڵمانانم هیچ نەبووە بۆستانە تاکو بەیعەتیانەیە بە من اینجا داوایان لێ بکردمایە وەکو خەلیفە من حەقیم پسەندایە. معقول لێ لە ناو دەوڵەتێکە ئێوە هەستن کارێکی ئاوا ئەنجام بدەن بەبێ پرسکردن بە سەرکردایەتی و بزانن کێ خەلیفێ و کێ بۆ بە ئەمیر و ئەو مەسئولەکەوا خوێن بسەنێ نەک هاجیەکە و هەستێ بۆ خۆی بچە خەڵک بکوژێت و خوێن بسەنێتەوە. ئەویش کە ئەم مەسەلەی خەڵکی مەدینە بەیعیان پێدا و خەڵکی هەموو لایەک بەیعیان پێدا و کریان بە خەلیفە بۆیە کە بە پەلە قواتێکی بەڕێ کرد و تاکو فریاکەوێ نەک ژێشێکی کە هەستێ بە ئارەزوی خۆی تۆڵە بسەنێتەوە و بەناوی خوێنی عوسمانەوەین بکە هەرچەنە ئەو لە هەموو کەسونتر بوو لەسەر و کابێ خوێنی عوسمان بڕێژێت خوێنی عوسمان تۆڵەی بسەندێتەوە و ئەوانی خوێنی عوسمانیان ڕژاند و تۆڵیان لێ بکرێتەوە بەڵام ئیمامی عەلی ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێت وتیە بێ لە پێشا بەیعە ببرێ بە من ئاعتراف بکرێ بە خەلیفایەتی من ئینجا لە دوای ئەوەیە بێت داوای ئەو خوێنە بکرێت بۆیە کە ئیمامی عەلی جێشێکی بەڕێ کرد خۆی پێشەوایەتی جێشەکەی کرد و بەرەو شاری بەسڕە ڕۆی هەتاکو بچێ قسەیان لەگەڵا بکات و بیان گێڕێتەوە ژێر کێفی ئیسلام و بەیعە لەم جێشە وەربگرێ کە حسابیان بۆ خلافەتی ئیسلامی نەکرد و خۆیان چوون بەدەستی خۆیان تۆڵەی حەقی خۆیان بکەنەوە حەقی عوسمانی کوڕی عەفان بسەنن. ئەم جێشە بەڕێکەوت و هەردووکیان نزیک بوونەوە لە شاری بەسڕە پێشووی بگەنە شاری بەسڕە هەنگێ مفاوەزات لە بینی هەردوو لایان ڕوویدا و لە بەرامبەر یەکاوەسان کە ئیشەڵڵا ئەگەرەوە مەجال هەبوو لە ئەڵلقەی کە باسێکن کە چ فیتنەیەکی گەورەی کە خوا پەنامان بە لەوەکانەیە بەڕێوە بوو بەرۆکی ئەو سەحابان و بەرۆکی موسڵمانان و جیلی هاوڵانی گرت خوای گەورە پەنای هەموو لایەکدات کە ئیشەڵڵا ئەگەر تەمەن باقی بێ لە ئەڵلقەی داهاتوو تا لە خزمەت جەنابتانە باسی دەکەین بە کورتی ئینشاءالله. أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم وصلى الله على محمد النبي الأمي وعلى آله وصحبه أجمعين والسلام عليكم ورحمة الله صلي وسلم وبارك على سيدنا ونبينا محمد أمي وعلى آله وأصحابه أجمعين. اللهم يا ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه اللهم آمين. ريان خوشكاني بريس سلام ورحمة إخواتان ليبت باجو إلى ألقي بيشودا باس مان كركوا ئەو فیتنە گەورەی ڕووی لە هاوڵانی پێغەمبەر کرد سەڵات و سەلامی خوای لەسەر بێت دوای شەهیدکردنی ئیمامی عوسمان تەڵحە و زوبەیر و عائیشە لەشکرێکیان پێکەوە ناو شوێن فیتنە گێڕان کەوتن لە شاری بەسڕە ژمارەیەکی ئەجگار زۆریان لێکوشتن و تۆڵەیان لێکردنەوە بەڵام ئیمامی عەلی ئەو کارە نەک ئەوەی کەوا تۆڵەیان لە کوژانی ئیمام عوسمان کردوتەوە ئەوە نا بەڵام ئەوەی بەدڵ نەبوو کەوا چۆن بەبێ پرسی خەلیفە و بەبێ بەیعەتدان بە خەلیفە پێشۆی بەیعەبن بە خەلیفە ئێوە هاتوون لە ناو دەوڵەتی ئیسلامیدا خۆتان جێشێک پێکەوە ئەنێن و کارێکی ئاوا ئەنجامەکەن کە ئەمەش خۆی بۆ خۆی یەکێکە لە بنەماکانی دەوڵەتی عەسری کە هیچ دەوڵەتی شتێکی وا قبوڵ ناکات دەوڵەتی لە ناو دەوڵەتی کە جێشێک لە ناو جێشێکا دروست ببێت ئەمە مخالفەی هەموو فکر و قەناعەتێکی ئیداری و عەسکەریە بۆیە کە ئیش خێرا لەشکرێکی پێکەوە ناو بەرەو ئەوێ ڕۆی هەتاکو و کۆنتڕۆڵی وەزعەکە بکات بزانێ ئەمانە مەوقیفیان چییە ئایا هەر بەوە ئەوەستنکەوە تۆڵیان سەرنۆتەوە لە بکوژانی عوسمانی یاخود مەبەستی تریان هەیە بۆیە کە ئەویش جێشێکی پێکەوە ناو بەرەو بەسڕە بەڕێکەوت پێشەوەی ئەم دوو جێشە لێکتر نزیک بنەوە بە یەک بگەن ئیمامی عەلی قاقای کوڕی عەمری تەمیمی نات بۆ لایەن هەتاکو قسە لەگەڵ تەڵحە و زوبەیر و عائیشەدا بکات و پیان بڵێت ئێوە مەبەستان چییە نیازتان چییە ئەم ئیشەی کە کردوتانە لەگەڵ شەرعا ناگونجێت ڕاستەوە تۆڵە سنەوەیان بەزە بواە بە پرسی خەلیفە بواە بە پێشا بەیعەتان بەوە بواە ئایا ڕازین بە خلافەتی عەلی یاخود لەوەش دەرچوون کاتێک هاو قسەی لەگەڵاکردن و قاقای کوڕی عەمری تەمیمی سەیری کردەوە نیەتیان پاکە بەس بۆ کوشتنی ئەو لە ڕقی ئەوەی کە هاتوون ئەمانە ئەو غەدریان کردو بەرامبەر بە عوسمانی کوڕی عەفان و نابێت دەربچن دەرباز من بۆ یەکەوە کاریان کردووە ئینا ئەوان هیچ
لاریکیان نییە لە خلافەتی ئیمام عەلی و ئامادەی بە عەدانن بە ئیمامی عەلی و ئامادەن بێنە ژێر ڕکێفیەوە ئەو کەسانی تریش کە ماون و لە شاری مەدینە و ئەطرافی مەدینە و هەنگێکشان خۆیان تێڵکێش کرد بوو لەگەڵ جێشی ئیمام عەلیە هاتبوون، چونکە جێشی ئیمام عەلی زۆر مقرەباڵغێکی زۆری لەگەڵا بوو. ئەوانەش یەک بە یەک هەموو ئەوەی شایەتی لەسەر بوو بە بەڵگەوە بهێنێتە دەرەوە بە سزای خۆی بگەێنرێت. ئەوەی کە دەستی هەبوو بێ لەو فیتنە گەورەیە لە شەیدکردنی ئەو پیاوە بەڕێزەیە. کاتێک قاگەڕایە بووی لای ئیمامی عەلی و تیشتێکی ئاوایە هەردوو لا دڵیان خۆش بوو، الحەمدوللیلا نزیک بوونەوە لە شاری بەسڕا کە لە شاری بەسڕە نزیک بوونەوە ئەوانەی کەوا بکوژی عوسمان بوون و هێشتا دزیان کردووە ناو لەشکرەکەی ئیمامی عەلیەوە لێ بوو کە زانیان ئەوە خەریکە هەردوو لا ڕێ ئەکەون و سبەینێ ئەم بەزمە لە سەری ئەوانە ئەشکێت، زانیان ئەگەر فریای خۆیان نەکەون هەردوو لا متفق ئەبن و ئەچنەوە ژێر ئاڵای ئیمام عەلی و دوایی ئەوان بژار ئەکەن و یەک بە یەک دەریان نەهێن و بە سزای خۆیان ئەگەێنن. بۆیە وتیانە بێ خێرا شتێکی وا بقەومێنینکەوە ئەم بەزمە ونکەین و سەری ئێمەیان نەپرژێت. بۆیە کە کاتێک کە دوو جێشەکە لێک نزیک بوونەوە کاتێک کە بێن پێکەوە دانیشتن لەژێر چادێکە قسە بکەن و ئەمان بێنەوە ژێر ڕکێفی ئیمام عەلی سڵح کراوە ئیتیفاق کراوە. ئەوە بوو لە کاتێکی شەوە لە غافڵگیریە کار بەزمێکی وایان ناوە هێرشیان کردە سەر جەماعەتی تەڵحە و زوبەیر. ئەوان وایان زانی ئەوان غافڵگیریان کردوون، ئیمامی عەلی وای زانی ئەوانی غافڵگیر کردووە. بۆیە کە هەر شەو دەم و بەیان وەختێکیان زانی هاواری جەنگ لە هەردوو لاوە بەرز بۆ هەردوو لا ترسیوان هەبوو جەماعەتەکەی کە غافڵگیری کردبێت شەڕ دەستی پێکرد بە بێویستی هیچ لە قیاداتی نە ئیمام عەلیەوەی کە لەگەڵیا بوون نە تەڵحە و زوبەیر و عایشە ئەوانەشی کە لەگەڵیا بوون، بەڵکو فیتنە گێڕان و ئاژاوچی بۆ جارێکی کە ئەم جارەش دەستی خۆیان وەشاند و فیتنەیەکی گەورەیان نایەوە لە نێوان ئەو دوو سوپا گەورە ئیسلامیە کە بەشی پێکهاتەی زۆری هەردوو لایان لە سەحابەکانی پێغەمبەر بوو سەڵات و سەلامی خۆیان لەسەر بێ. شەڕێکی گەورە لەو بەرە بەیانەیە هەڵگیرسا کە بەڕاستی یەکێکە لە گەورەترین پەڵە ناشرینەکان و ناخۆشەکان لە سیرەی سەحابەکانە سەڵات و سەلامی خۆیان لەسەر بێت کە ئەو ژیانە پاکە و ئەو ژیانە پڕتەقوا و پڕ عیبادەتە جوانەی ئەوانی ناشرین کردووە. ئەو فیتنەی بوو کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لێ ترساکایی و خوای گەورەش لێ قبوڵ نەکردوم کە دەفعی ئەو فیتنەیە بکات و ئەو بەئسە لە نێوان خۆیانە لا بەرێت قەدەرێکی ئیلاهی بوو کابێ ئەو شتە هەرە بێ بەو جێوەیە بقەومێ. شەڕەکە لە ناوچەی زابوقە لە نزیک شاری بەسڕەوە دەستی پێکرد لە بەرەبەیانی ڕۆژی جومعە ڕێکەوتی 16 جەمادی دووەمی ساڵی 36 کۆچی. هەتا درنگانێکی شەو لە بەرەبەیانەوە ئەو ڕۆژی جومعەیە هەتاکو درنگانێکی شەو ئەو شەڕە بەردەوام بوو. هەردوو لا تەلەبە و شاگردی پێغەمبەری خوا بوون سەڵات و سەلامی خۆیان لەسەر فێر نەبوون لە شەڕا ڕابکەن، فێر نەبوون لە شەڕا بشکێن، فێر بوون ئەوان غەزایان کردووە لە پێناوی خوایە. ئایەتەکانی قورئان وا پەروەردەی کردبوون کە ئەمان شەڕ بۆ خوا ئەکەن لەسەر حەق ئەکەن، بۆیە کە هەر بەو دڵەوە شەڕیان ئەکرد، هەر یەکە خۆی بە حەق ئەزانی، پێی وا بوو جەماعەتەکەی کە غافڵگیری کردووە پێشیان ناخۆش و دەستیان بچێتەوە. بۆیە کە بەزین لە مەبدەئیانە نەبوو بشکێن و جەماعەتێکیان زوو بشکێ و ڕاکە و شتەکە کۆتایی پێبێت. شەڕی دوو دەستە پاڵەوانی بێوێ نەبوو. سبحان الله لە بەرەبەیانی و شەڕای لە کاتی شەڕەکە ئیمامی عەلی ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ لوتی تەقی بە لوتی زوبەیرە بە سواری ئەسپەکانیانەوە. طەبعاً عەلی و زوبەیر مێژوویەکی پڕخۆشەویستی و برایەتی و مەحەبەتیان هەبووە. ئەم دوانە پورزای یەکن، خۆشەویستی یەکن، یعنی بەڕادێک لە مناڵیە هەر پێکەوە بوون عەلی و زوبەیر. حتا کەڕەتێک لە کەڕەتەکان لە بەردەمی پێغەمبەرە سەڵات و سەلامی خوای لەسەر بێ یاریان نەکرد و زۆران بازیان نەکرد عەلی و زوبەیر. زوبەیر زۆر عەلی خۆش ئەویست. پێغەمبەر صلی الله علیه و سەلەم ئاوا سەیری کرد وتی ئەتوحیب عەلیەن یا زوبەیر، زوبەیر عەلی و خۆشەوێت؟ وتی ئەرێ وەڵڵا یا ڕەسوول الله زۆرم خۆشەوێ، مناڵ بوون پێکەوە یاریان نەکرد. پێغەمبەری خوا صلی الله علیه و سەلەم پێی فەرموو ئەما ئینەکە لەتوقاتیلنەه وەئەنتە لەهو ظالم. ئەزانی ڕۆژەیە عەلی شەڕی لە زوبەیر شەڕ لەگەڵ عەلی ئەکەیت و ظوڵمی لێ ئەکەی وەئەنتە لەهو ظالم، ظوڵمی لێ ئەکەی تۆ غەدری لێ ئەکەی زوبەیر. ئەو ڕۆژە کە لەو شەڕەیە عەلی و زوبەیر ڕوبەڕووی یەک بوونەوە لە شەڕەکەیە و یەکتریان بینی، عەلی ڕێک ئەوەی بە زوبەیر وتی زوبەیر ئەم لەشکرەتان ئامادە کردو ئەم بەزمەتان نایەوە چ جوابێکە بۆ قیامەت داناوە؟
زوبەیر سوێندە دەدەم بەخوا لەبیرتە ئەو ڕۆژە لە خزمەت پێغەمبەری خوایە سەڵات و سەلامی خوای لەسەر بێ یاریمان ئەکرد زۆران بازیمان ئەکرد کە پێغەمبەری خوا پێی وتی زوبەیر عەلی و خۆشەوێ وتی بەڵێ ئەی پێغەمبەری خوا چۆنم خۆش ناوێ وتی ئەزانی پێی فەرمووی ڕۆژێک دێت شەڕ لەگەڵ عەلیدا ئەکەیت و لەتوقاتیلەنەهو وەئەنتە لەهو ظالم ڕۆژێک دێت شەڕی لەگەڵ ئەکەیت و تۆ زوڵم لەو ئەکەیت لەبیرتە زوبەیر کە گوێی لەو حەدیثە بوو کە عەلی بۆی گێڕایەوە یەکسەر پریشکی کەوت حەپەساوتی ئەرێ قەسەم بەخوا بیرم کەوتەوە بەس قەسەم بەخوا لە بیرم نەبووە قەسەم بەخوا و حەدیثەشم لە بیر بووایە و فەرمودەی پێغەمبەر صلی الله عەلەیه وسەلەم هەرگیز ناهاتمە ئەم جەنگەوە بەخوا نیازی شەڕیشمان نەبووە لەگەڵ تۆیە نەمزانی ئێمە تۆ بە حساب تۆ هێرش کردوتە سەر ئێمە جوابمان بۆ نادی کە ئێمە سوڵح ئەکەین تێگەی یعنی بە شێوەیەک وای لێ هات شەڕەکەی بەجێش حتا لە هەنگی ڕاتەڵە بەیعەتی بە عەلیدا شەڕەکەی بەجێ ژووتی خوایە پەشیمانم لەم غەدرەی کە کردومە چونکە حەدیثەکەی پێغەمبەری صلی الله علیه و سەلەم بیرکەوتەوە هەر شەڕەکەی بەجێش کە ئەو خۆی قائیدی شەڕەکە بوو زوبەیر شەڕەکەی بەجێ هێشت و لە شەڕەکە چوە دەرەوە بە گریانەوە لە بن دارێکا دانیشت ئەمەngە هیلاک بوو وەنەوت بردیەوە تۆزە خەوی لێکەوت ڕێک نەکبەتێکی سەرکەشی سەرلێشەوە بە ناوی ئیبن جەرموزەوە شاری لێ بوو زوبەیر لە جێشەکە جیابەوە کە لە جێشی ئیمام عەلییا بوو ئیبن جەرموز چوو هێواشێوا شوێن زوبەیر کەوت و لە بن دارەکە فرسەتی لێنا شمشێریدا لە ملی زوبەیری کوشت شمشێریدا لە ملی زوبەیری کوڕی عەوام زوبەیری شەهید کرد کە کوڕەپووری پێغەمبەری خواشە صلی الله علیه وسلم کە یەکێکە لەو دە نەفەری پێغەمبەر صلی الله علیه وسلم هەر لە دنیای مژدەی باشی پیاون طبعا حکمەتێکی زۆر گەورە هەیە کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بە تایبەت ئەم دە نەفەرەی لە دنیای مژدەی باشی پیاون چکارێکیان بەزمێکی گەورەی لەسەر هەتاکو مسلمانەکان نایانخەن بڵێن ئەمە ئەهلی جەهەنەم و ئاوایە سابقەی ئەوانە لە ئیسلامەتیە بە غەڵەتێکی ئاوایان ئینشاءالله خوای گەورە لێیان نەبورێت بەڵام سابقەیەکی ئەمەگە گەورەیان هەیە لە ئیسلامەتیە بۆیە هەر پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە دنیای وتوێتی نفری و نەخۆن بچن لەعنەتیان لێ بکەن و قسەی خراپیان پێ بڵێن ئەوانە بەهەشتین ڕاستە دەستیان چۆت و باخۆشێکیان بۆ لە بین یەکە بەڵام هێندە خزمەتیان هەیە بۆم ئیسلامە و بۆ دینی خوا دڵفۆزیان نوانوە لە بەرامبەر پێغەمبەری خوا لە بەرامبەر ئیسلامە کە ئینشەڵڵا بەر ڕەحمەتی خوا کرد و خوا لێیان خۆشە بێت بۆ ئێمە نییە بۆ کەسانێکی ئێمە لە ئاسی کەسانێکی و پیاوانێکی ئاوایە پیاوانێکی بەرزی ئاوا و دڵسۆزی ئیسلامە کە ئێمە بەهۆی فیتنەیەک و غەڵەتێکی ناخوایانەوە شتێک ڕوویدا بێ ئێمە کە خوای گەورە دەستمانی پاراستۆ لە خوێنیان بچین دەممان لە خوێنی ئەوانەوە وەربین عەلی لێ شمشێری هەڵ نەکێشا پەلاماری زوبەیر بە زوبەیریش داوای لێبردنی لە عەلی کرد کە ئەو حەدیثەی بۆ گێڕایەتی ئاعترافی کرد ئەشهەدو ما بالله غەڵەت و ئیسا بیر مەکرێتەوە کە پێغەمبەر صلی الله علیه و سەلەم وایەوە ئەگەر ئەو حەدیثەشم لە بیر وایە غەڵەتی وام ناکرد بێم لە بەرامبەر تۆیا بۆسم ئەی عەلی بەڵام کاتێکە ئیبن جەرموس زوبەیری کوشت و سەری لێ کردەوە ڕێک سەری ئیبن زوبەیری گرت سەری زوبەیر نەگە ئیبن زوبەیر سەری زوبەیری گرت و بردیەوە بۆ بەردەمی عەلی وتی عەلی مژدەم بەرێ زوبەیرم کوشت وای زانی عەلی پێی خۆشە ئیمامی عەلیش ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێت کە بازمان کرد چ خۆشەویستیەک و برایەتێکە بۆ لە بینی ئەو لە بینی زوبەیرە کاتێک کە سەری زوبەیری بەدەست کابراوە بینی بەو شێوەیە هێناوێتی وتی دەکبەر لەعنەتی خواکەوی بە ئیبن جەرموسی وت ئەوە زوبەیری کوشت وتی ئەی چوزانم ئەی بۆ ئەی من هاتوین شەڕ لەگەڵ زوبەیرا ئەکەین ئێوتی زوبەیر لە شەڕەکە چۆتە دەرەوە بەر لەعنەتی خواکەی وتی کاکەی جایمت چاگەکەی ناخر لەعنەتمان لێکرد و خراپەکەی لەعنەت ناوتی کێ بە تۆی و شوێنی کەوید لە دەرەوەی شەڕەکە لە بندارێکا فرسەتی لێبێنی سەری لێکەیتەوە قەسەم بەخوا لە پێغەمبەری خوام صلی الله علیه و سەلەم بیستۆ ئیمامی عەلی فەرمووی بە ئیبن جەرموسی وت وتی پێی فەرمووم بچوومە لە پێغەمبەری خوا صلی الله علیه و سەلەم کە فەرموویەتی بەشیر قاتیل ابن صەفیەة بالنار مژدە بن بەو کەسەی کەوا کوڕەکەی سەفیە ئاکوژە کە زوبەیرە سەفیە پووری پێغەمبەر بوو صلی الله علیه و سەلەم مژدە بن بەو کەسەی کە کوڕەکەی سەفیە ئاکوژە کە ئەهلی ئاگر و ئەهلی دۆزەخە چۆن چووی لە خۆتەوە کرد کێ پێی وتووی کێ تۆی ناردی و چی سەحابەیەکی گەورەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سەلەم ئاوا بکوژیت بۆیە عەلی دڵی بۆی پڕ بوو لەعنەتی لە کابرا کرد کە ئیشەکەی کردووە فیتنەیەکی گەورە بوو شەڕیشە تێک بژاون تەنانەت هەنگی ڕیواتەکان باز دەکات لە سەرکردەکانی هەردوو لە هاواریانە کرد بۆ جێشەکانی خوانایان و بیکەن بە خاتری خوا شەڕەکە ڕابگرن تەنانەت خات و عائیشە کە بە سوار وشترەکەیەوە بوو داوای کرد قورئانێکیان بۆ هێنا دابەزیە ناو خەڵکەکەەوە بۆ جێشەکەی خۆشی ئەوی بیکەن بە خاتی ئەم قورئانە شەڕەکە ڕابگرن ئێمە نەهاتوین ئەو شەڕە بکەین لەگەڵ یەکترا ئێمە هاتین بکوژانی عوسمان بکوژینەوە تۆڵەی عوسمان بکەینەوە ئیسا ئێمە لەگەڵ برای خۆمانە شەڕەکەین لەگەڵ ئەولای خۆمانە شەڕەکەین
براکەی عائیشە کە محەممەی کوڕی ئەبوو بەکر بوو لە جێشەکەی ئیمامی عەلییا بوو. ئەو بوو لە کۆتایی ئەو ڕۆژەدا شەڕەکە نزیک بۆ لە کەژاوەکەی خاتو عایشە کە ئەو کەژاوەیان بۆ کرد بوو بەسەری پشتی حشتێک و کە حشتەکان ناوی عەسکەر بوو پیان و عەسکەر حشتێکی تووکاوی بوو دەم و چاو تووکاویەک بوو بەسەر کەژاوەکەەوە دابەزی بوو قورئانێکی گو حتا قورئانەکەی یا بە ئیمامی شاری بەسڕەوتی بەشکم تۆ قورئانە بەری بۆ ئەو خەڵکە پیان بڵێ بیکەن بە خاتی ئەم قورئانە شەڕمەکەن ئەویشیان کوژ بە قورئانەکەەوە کەوتە بەرینەکەەوە ئاخر جا شەڕەکە گەیشتە لای وشترەکەی خاتو عایشە لە قاچی وشتەکان ناوشترەکە کەوت کەژاوەکەی خاتو عایشە کەوتە عەرز لەگەڵ کەوتە عەرز خێرا ئیمامی عەلی و محەممەی برای عایشە کە لە ڕیزی ئیمامی عەلیا بوو محەممەی کوڕی ئەبوو بەکر یەکسەر گەیشتە سەر خاتو عایشە بووی نۆکو خوا نەخواست زەرەرێکی پێبگاو بێئەدەبێک و نەفامێک بێئەدەبێک بەرامبەر بە خێزانی پێغەمبەر و دایکی موسڵمانان بکات خەمی ئەوان نۆکو یەکی بێئەدەبێکی بەرامبەر بکات خێرا گەیشتە خێلای خاتو عایشە یەکەم شت کە ئیمامی عەلی گەیشتە لای خاتو عایشە سەلامی لێکەوتی سەلامی لێبێت دایگیان خوای گەورە لە ئێمە و ئێوەش ببورێت ئەیژوتی سەلامی خوا لێبێ عەلی خوای گەورە بەڵێ لە ئێمە و ئێوەش ببورێت یعنی مەسەلەکە زۆر لەوە گەورەتر بوو کە لە دەسەڵاتی ئەمان نابێ ئەم فیتنە گێڕانە جێشی هەردوو لایەن نابێ کە بێ ئەوەی ویستی قیادەی هیچ لایەکی تێبێ هەردوو لا فڵحیان کرد قاقا هەردووکیانی ڕێخست ڕێی هەردووکیانی بێگەیان ئەمانوتیان کاکە هیچ لارێکمان لە خلافەتی ئیمام عەلی نییە و بۆ شەڕی ئەو ناتوینن بەرەو بەسڕە هاتوین و ئیمامی عەلیش حەقی خۆیەتی کاکەی بنوژێن ڕکێفی ئەو داوای ئەو کاتە داوای ئەو خوێنە ئەکەین هی بکوژەکانی عوسمانەوانی کە ماون ڕێگەیشتبوونە نەتیجە بەڵام ئەم فیتنیان کە ئەوە هەڵگیرسان هیچ مەجالێکی تیان نەما ئیتر شەڕەکە لەوێ کۆتایی پێهات جەنازەی هەردوو لا کۆکرانەوە سوبحان الله کە سەیریان کرد 10,000 کەس کوژراوە 10,000 کەس کوژراوە کە ئەغلەبیان لە سەحابەکان بوون ئەغلەبیان لە سەحابەکان بوون و قەومێکی زۆریش لە تابعیەکانی تیا بوو ئەوکانی کەش تابعی بوون کە بە خزمەت سەحابەکان گەیشتن ئەو فیتنە گەورەیە 10,000 سەحابە و تابعی لەوێ شەهید بکرێ 5,000 لە جێشەکەی ئیمام عەلی کوژرا و 5,000 لە جێشەکەی عایشە ئەوە بوو هەر هەمیانیان پێکەوە کۆ کردەوە پێکەوە هەر هەمیانیان ناشت ئەوە نەبوو ئەسیری یەکتر بکوژن ئەوە نەبوو خەڵک کوتنە سەر یەکتر ئین بکەن کە شەڕەکە کۆتایی هات دوایی پێکەوە هەردوو لا بە جەماعەت نوێژان لەسەر شەهیدەکانی هەردوو لا لەسەر مردوەکانی هەردوو لا کرد فیتنەیەکی گەورە بوو یەکەم فیتنە بوو کە ئابە و شێوەیە موسڵمانان خوێنیان بە دەفی یەکتر بڕژە و دەفیان بچێتە خوێنی یەکترەوە خوا پەنامان بە ئەمە ئەو فیتنەیە کە هەتا ئەمڕۆ دوژمنەکانی ئیسلامیش بە موسڵمانانی ئەفرۆشنەوە لە نەگەرەوانە ئاوابوونە بۆ کاری وایە کرد کاکار بەشەرن سەحابەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم بۆ معدەنیوانەوانش لەو خۆڵە دروست نەبوون و لە قوڕ دروست نەبوون هەر نەزعی خێر و نەزعی شەڕیانتیان نەبووە بەڵام چاکەی ئەوان و خزمەتیەوان بۆ ئەو دینە و بۆ خزمەتی مرۆڤایەتی هەزار قاتی ئەوەیەتی کە غەڵەتێکی ئاوایان کرد بێ بۆی خوای گەورە بەڕەحمە گەلیان بورێت بەڵام ئێمە کە هیچ خزمەتێکمان بە ئیسلام نەکردەوە بەڵام زۆر ئاسانە لەلامان دەستمان بچێتە خوێنی یەکتر ئێمە چی جوابی خوا بینەوە کەسانێک لە دوای ئەوان هاتوون چاو لەوانەکەن و شەڕی یەکتر ئەکەن هەردوو لاش خۆیان بە موسڵمانە زانن ئەی ئەوان چی جوابی خوایانەوە ئەوانەیە کە لە خزمەت پێغەمبەر بوون صلی الله علیه و سلم لە یەکەم ڕۆژەوە هەڵگری ئاڵای ئیسلام بوون و ئیسلامیان بە شەرق و غەربی دنیا گەیان ئەگەر غەڵەتێکی ئاواشیان هەبێ ئێمە داوای ڕەحمەتیان بۆ بکەین کە خوای گەورە لیان خۆش بێت پێغەمبەر صلی الله علیه و سلم هەر لە دنیای مژدەی بە هەشتی داوە بە زوبەیر بە عەلیش بە تەلحەش بە عائیشەش خوای گەورە دیفاع لەوانەکە بۆ یەکە لە دنیای مژدەی باش پیاین بۆی ئێمە دەمان بەخراب بۆ نەی لە سمعی ئەوان و لە ناوی ئەوانەوە با کەسانێک فێر نەبن بە خراپی بڵێن فڵان وایت و فیسار وایت و ئەو بۆ شێوێ فیتنەیەکی ئاوا بۆ کەسانێکی فیتنەگەر ئاگرەکەیان خۆش کردووە حەزیشان پێ نەکردووە و تەلحەش بە خەفتی هەر لە ئەوڵەوە برینار بوو بردیانە یەکێ لە ماڵەکانی شاری بەسڕە ئەوش لێ وەفاتی کرد و عەمری خوای کرد دوای ئیمامی عەلی لە ماڵێکی لە بەڕەستترین ماڵی شاری بەسڕێ خاتو عایشەی ماوەیەک دانا دوای 40 ئافرەتی خانەدانی شاری بەسڕی کۆکردەوە لەگەڵ ئەم 40 ئافرەدایە بە کەژاوەیەکی ڕێک و پێک و پڕ حورمەت و ڕێزەوە خاتو عایشەی ناردەوە بۆ مەدینەی شاری پێغەمبەر صلی الله علیه وسلم بۆ ئەوەی نۆکو خوا نەخوازێکی بە شێوەیەک لە شێوەکان قسەیەکی غەڵەتی بەڵامەر بڵێ ئەگەر یەکێ پێمان بڵێ باشە ئەمە لە نیشانەکانی قیامەتە چۆن تیا بوو بەڵێ قوربانەمە لە نیشانەکانی قیامەتە وەکو عەرزمان کردی جارە پێش هەموو شتێ پێغەمبەر صلی الله علیه وسلم بە زوبەیری وتبوو کە تۆ شەڕ لەگەڵ عەلیاکەیت و زوڵمی لێکەی ئەمە یەک دووهەمینیان پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ڕۆژێکیان ئیبن عەباس بۆمانە گێڕێتەوە فەرمێت پێغەمبەر صلی الله علیه وسلم ڕۆژێکیان بە مەجموعەی لە خێزانەکانی خۆی وت پێی فەرموون وتی ئەیەتکن صاحبة الجەمەل الأدبب
كامتان خاوني وشترد متاوت كاويكا تسير أو تخرج حتى تنبحها كلاب الحوأب أتشيت درو بو الشرك لقال جيشك بريء كبير هتاكو أقات الشويني كالصقكاني حوأب لي أورن يقتل عن يمينها وعن شمالها قتلى كثيرة وتنجو بعدما كادت براستي وبتشبيتا جنازة بجنازي إجار زورة كويت وخلقي كي زور أكوجدي خوشي قتالي بباجوي كخريبو خوشي بكوجدي كام تانن بجنكاني خويود أبي كام تان بن أو خيزاني من كبقيادي جيش قروات الدروة حتاكو أقات جيك الصقكاني آوائي حو أبلي ورن کوشتارێکی زۆر کوژراوێکی ئەجگا زۆر لە لای ڕاست و لە لای چەپێکەوێ خۆشی خەریگە بێ بکوژدێ بەڵام دوایی نەجاتیە بێ جا خاتو عایشە کاتێک کە بەڕێکە و بەرەو بەسڕە سبحان الله شەو بوو هەنگە سەگ لیان وەڕین لە نزیک ئاواییەکەوە خاتو عایشە وتی ئەمە کوێم ئاواییە سەگانەی چ ئاوایەکن وتیان قوربانم ئاواییە ناوی حەوئەبە یەک موچڕکا و بەلەشی حەدیثەکەی پێغەمبەری صلی الله علیه و سلم بیرکەوتو یەک موچڕکا و بەلەشیە چونکە کەیسان بەشەرە هەنگێشت دەوتێوان دایم لە خزمەت پێغەمبەر صلی الله علیه و سلم بەس پێغەمبەر صلی الله علیه و سلم پێی نەوت و عایشە تویت هەرچەندە لە ڕیوایەتی کە هاتووە بۆمانە گێڕێتەوە ئەفەرمێت کاتێک پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەو فەرموودەی بە خێزانەکانی وت خاتو عایشە پێکەنین گرتی جا خاتو عایشە مناڵ بوو لە چاوانە هەنگشتی سوحبەت و قسەی خۆشەوەمانەی هەبوو تۆزێت پێکەنین گرتی یعنی لای عەجیب و ژنێکی پێغەمبەر صلی الله علیه و سلم هەستی قیادەی جێیشێ بکات و بچێ بۆ شەڕ دەستی کرد بە پێکەنینی هات ئافرەتێکی پێغەمبەری بێتە بەرچاوی کەچی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمی ئاوڕێکی دایەوە بەلایەمە سەلەمای گێڕێتەوە ئەڵێ کە پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەو حەدیثەی فەرموو عایشە پێکەنی ئەڵێ کەچی پێغەمبەر صلی الله علیه و سلم ئاوڕێکی دایەوە بەلای عایشە پێی فەرموو انظری یا حومەیرە ئەن لا تەکونی ئەنتی وتی ها سوورە ئاگاداری خۆ بە تۆ نەبیت پێغەمبەر صلی الله علیه و سلم جا خاتو عایشە سوورکار بوو ڕەنگی سوورکار بوو ئەڵێ پێغەمبەر صلی الله علیه و سلم ئاوری دایە بەلای خاتو عایشە وتی ئاگار لە خۆ بێ سوورە تۆ نەبیت انظر یا حومەیرە ئەن لا تەکونی ئەنتی ثم التفت إلى علي پاشان ئەڵێ ئاوری دایە بەلای ئیمامی علی کە ئیمامی علیش لەو مەجلیسەیە بوو بە ئیمامی علی فەرموو إن وليت شيئا من أمرها فارفق بها وتي علي أجر روجك هاتو كاري عائشة كوتا دفتو كاريكي عائشة كوتا دفتو علي أقال لي بين نرم بي لقاليا حتى تواني نرم بي لقاليا ورزي لي بقري حرمتي له أجر روجك علي كاريكي عائشة كوتا دفتو تو سي أم خبرداني بيغمر كالصلاة والسلام خوي لسلبي گیانم بە قوربانی بێ ئەوە هێشتا لە کاتێکە سەردەمێکە پێغەمبەرایەتیە خانەوادەیەک هەموو پێکەوە دانیشتون خێزانەکانی پێغەمبەر صلی الله علیه و سلم خاتو عایشە خاتو سەلەمە ئیمامی عەلی بۆیان باز دەکا ئەڵێ کامتان بن لە خێزانەکانی من بە سواری حوشتێکی تووکاوی دەموچاو تووکاویەوە بەڕێکەوەی قیادەی جێیشیەکەکە تاوای لێ سەگەکانی ئاوای حەوئەب لێ پەڕن کوشتارێکی زۆر لە لای ڕاست و لای چەپیەوە ئەبێ خەریکە بێ خۆشی بکوژدێ خوای گەورە قوتاریەکە خاتو عایشە پێکەنە لە ژنی پێغەمبەر و قیادەی شەڕ کەچی پێڵێ پێغەمبەر صلی الله علیه و سلم ئاگار لە خۆ بێ انظر یا حومەیرە ئەن لا تەکونی ئەنتی ئاگار لە خۆ بێ سوورە تۆ نەبی ئەو ئافرەتە جا بە ئیمامی عەلی ئەڵێ عەلی ئەگەر کارێکی کەوتە دەست تۆ ئاگار لێ بە نەرم بە لەگەڵ یا و نێڵی هیچ زیانێکی پێ بگا ئەوە بوو ئیمامی عەلی ڕێک حەدیثەکەی پێغەمبەری صلی الله علیه و سلم لە بیر بوو بۆیە کە ئاوا بەو شێوەیە خاتو عایشەی بەڕێز و حورمەتەوە ناردۆ بۆ ئەوێ خوای گەورە لە هەمیان خۆش بێ ئینشەڵڵا لە حەڵقەیەکی داهاتوە ئینشەڵڵا لە خزمەتانە باسێکی تەفسیلتری ئەو ڕووداوانە ئەکەین خوای گەورە همومان لو فتنانا بباريس وعاقبة ما خير أقول قولي هذا واستغفر الله لي ولكم وصلى الله على محمد النبي الأمي وعلى آله وصحبه أجمعين والسلام عليكم ورحمة الله وسلم على محمد النبي الأمي وعلى آله وأصحابه أجمعين. اللهم يا رب اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقه قولي. اللهم آمين.
خوشکان و برایانی بەڕێز سەلام و ڕەحمەتی خواتان لێبێت. پاژۆی لە ئەڵلقەی پێشوودا باسمان بۆ کردن کە شەڕێکی خوێناوی گەورە لە نێوان سوپای ئیمامی عەلی ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێت کە بە خەلیفە هەڵبژێرا بوو لەگەڵ سوپای تەڵحە و زوبەیر و خات و عائیشە تا ڕەزا و ڕەحمەتی خوایان لێبێت ڕوویدا کە بەویستی هیچ لایەکیان نەبوو بەڵکو فیتنە گێڕان شەڕەکەیان هەڵگیرسان و نزیکەی 10,000 کەسی تیا کوژدا. ئەو شەڕە ناونرا شەڕی جەمەل بە ناوی حوشترەکەەوە حوشتەی خات و عایشە کەوتمان پێوتی عەسکەر ناوی عەسکەر بوو. پاژۆی کە ئیمامی عەلی لەو شەڕەیە سەرکەوت و جێشی تەڵحە و زوبەیر و ئاشکا بەڵام زۆر بە ڕێز و حرمەت و مامەڵی لەگەڵ هەموو برینار و ئەوکانی تاکرد ئەسیری لێ نەگرتن دەستێژی نەکردە سەر کەسیان کەسی عیقاب نەیە هەمیانی بە ڕێز و حرمەت و هێنایەوە ژێر ڕکێفی خۆی و ئەوەشی کە کوژرا خۆی نوێژی لەسەرکردن لە کوژداوی هەردوو لە ئەوەی جێشەکەی خۆی و ئەوەی جێشەکەی ئەوانیش دوای خات و عایشەی بە ڕێز و حرمەتەوە ناردۆ بۆ شاری مەدینە و چل ئافرەتی کرد بە هاوڵی هەتا لەگەڵیانە بە ڕێز و حرمەتەوە بگێنێ بۆ جێبەجێکردنی فەرمایشتەکەی پێغەمبەر صلی الله علیه و سلم کاتێک کە پێی فەرموو عەلی إن وليت من أمرها شيئا فرفق بها ئەگەر عەلی کاتێک ڕۆژێک هاتە پێشەوە کارێکی عایشە کەوتە دەستی تۆ نەرمونیان بە لەگەڵیا و نێڵی هیچ زیانێکی پێ بگات فەرمایشتەکەی پێغەمبەری صلی الله علیه و سلم بەجێ نازانی ئەمە ڕووداوێکە و قەدەرێکی خوایە هاتوۆتە پێشەوە. بەڵامەوەی کە ضرور و باسیکەین لە هەمان کاتە کە ئەم جێشەی تەڵحە و عایشە و زوبەیر پێکەوە سەری هەڵدا لە هەمان کاتیشا لە شامەوە جەماعەتی معاویە کوڕی ئەبوو سوفیان کە خۆی بە میراتگیری خوێنی عوسمانی کوڕی عەفان نەزانێت چونکە خزمی عوسمانی کوڕی عەفان بوو و والی شاری وڵاتی شامیش بوو ویلایەتی شام بوو کە عوسمان لە سەردەمی خۆیان کردبووی بە والی لەوێ ئەویش هێشتا بەیعی نەیابوو بە ئیمام عەلی و ئامادەش نەبوو بەیعی باتێ ئەیوو هەتاکو ئیمامی عەلی هەموو بکوژەکانی عوسمان تەسلیم نەکا و نەیان کوژێتەوە ئێمەش ئامادە نین. مەعاویە 2000 لەوانەی کە دەستیان هەبووە لە بکوشتنی ئیمامی عوسماندا تێکەڵن لەگەڵ سوپاکەی ئیمامی عەلیە جایتر وایە ئەو ڕقەمەیان مبالغی تیا بۆ یاخود هەرچیە بۆ لە ئەنگی ڕوایەتە لە خۆی هەر 600 کەس بوونەوانەی کە ئیشەکەیان کردووە سێسەیان هەر لە بەسڕە کوژان سێسەی کیان ون ببوون لە خۆیان لە ناو دیهاتەکانی دەوری مەدینە و هەنگێکیشی خۆی خسانە بۆ ناو جێشەکەی عەلیەوە. ئەوەی و نەخێر 2000 کەس ماون لەوانە کابێ بکوژێن و تەسلیم کرێن. ئیمامی عەلیش هەمان قسەی کە بە تەڵحە و زوبەیر و عایشەی دەوت هەمان قسەشی بە مەعاویە دەوت. ئەیوو مەعاویە تۆرە بەیعە بە من کە من خەلیفەی موسڵمانانم ڕازی بە بەوەی کەوا من خەلیفەی موسڵمانانم داوای خوێنەکەم لێ بکەوە کاتە پێکەوە کێ ئەڵێ ئیتیهامیان نەکەیت بژاریان نەکەین ویان هێنیە دەرەوە حوکمیان نەکەین. بەڵام مەعاویە هات و بە حسابی خۆی پرسی بە خەڵکی شاری شام کرد و بە وڵاتی شام کردکەوە ئایا ئێوە دەڵێن چیان جوتیان نەخێر ڕازیمە بە هەتاکو هەموو بکوژەکان تەسلیمەکە ئیتر ئایا بیانوێک بۆ بۆی لە خەلافەتا بمێنێتەوە ئایا هەرمە بەستی پێڕاستی ئەوە بۆ بەڵام بەڕاستیەوە کارێکی بەجێ نەبوو لەگەڵ ئیمامی عەلیە بۆ یەکە ئیمامی عەلی بۆ ئەوەی هیچ عوزرێک نێڵێتەوە یەکێ لە سەحابەکان کە ناوی جەریری کوڕی عەبدوڵای بجلی بوو ناردی بۆ لای مفتێکی بۆ نارد کەوا وەرە تۆ کاکە چی دەوێ وەرە ژێڕ کێفی ئیمام عەلی و هەچ داواکاریەکە تێ هەچ حەقێکەیە بە پێی شەرع و بە پێی قورئان ئێمە حەلی ئەکەین و کارەکە جێبەجێ بکرێ. بەڵام مەعاویە بە حسابی خۆی پرسی بەوانی چواردەوری خۆی کردووان جوتیان نەملی بۆ مەدە بۆ عەلی و قبوڵی ناکەین و جوابی بۆ عەلی نادکەمە و شتەما بۆ شێوە قبوڵ بێت تۆ لە پێشا بکوژەکان هەموو بکوژیت ئینجای بۆ کوتمان فیتنەیەکی گەورە بوو هەڵگیرسا کەسی ملی بۆ ئەوی کە نەئەدا. دوای ئەوەی کەوا ڕێنەکەوتن ئیمامی عەلی مەنتیقەی بەسڕەی هێور کردەوە ئاشتی و ئاشایی لە مەنتیقەکەیان دامەزرانەوە بە خۆی و قواتەکەیەوە هاتە شاری کوفە ئەوەی کە ئەمڕۆ پێوتێ کوفە لای نەجەفەوە ئەوەی کرد بە خەلافەتی ئیسلامی خەلافەتی لە مەدینە گواستەوە بۆ کوفە کاوەژێکێ بوو لەو شتانەی کەوا زۆر لە مؤەڕیخەکان و لە ئەوانەی متابعی ئەحداث تاریخیەڵە شتێکی باش نەبوو کوناحی تەکتیکی و کوناحی استراتیجی کە شاری مەدینەی بەجێهێشت و ئەوی کرد بە شوێنی خەلافەت چونکە ئەهلی عێراق فیقەیان پێ نەئەکرا و پشتیان پێ نەئەبەسرا خەڵکی شام بەڕاستی لەگەڵ مەعاویە بوون بەڵام خەڵکی عێراق بەڕاستی لەگەڵ عەلیە نەبوون مەسلحەت چی بوون لە کارەکەیانە بۆ یەکە ئیشێکی باش نەبوو کە ئیمامی عەلی بنکەی خلافەتەکەی هێنا ئەوێ کاتێک کە وەزعی عێراقی هێور کردەوە و مەعاویە ئامادە نەبوو ملی بۆ بات ئیمامی عەلی بە 120,000 کەسەوە بەرەو شام بەڕێکەوت هەتاکو لە ناوچەی سفین لەسەر لێواری ڕووباری فورات لەوێ گەیشت بە جێشی سوپای مەعاویە کە ئەویش دەوری 90,000 کەسی لە خەڵکی شام کۆ کردبووە لێوار ڕووبەڕووی یەک بوونەوە و بۆ جارێکی تریش فیتنەیەکی کە
شەڕێکی خوێناوی هەڵگیرسایەوە لە نێوان ئەم سەحابە و تابعینانەیە خوا پەنامان بە کە ژمارەیەکی زۆر لە سەحابەکان لە ڕیزی ئیمام عەلیا بوون لەوانە یەکێک لەوانە عەماری کوڕی یاسر بوو ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێت و یەکێکی کەشکا عەماری کوڕی یاسر خۆی و دایک و باوکیشی هەر پێغەمبەر صلی الله عەلەیهی و لە دنیایە مژدەی بەهەشتی پیابوون کە پێغەمبەر صلی الله عەلەیهی و سەلەم کاتێک کە دایک و باوکی خۆی لە مەککەیە لەژێر تەعذیبا بوون و لەبەر چاوی عەمار خۆیان دایک و باوکی لەژێر تەعذیبا شەهید کران پێغەمبەر صلی الله عەلەیهی و سەلەم پێ فەرموو صەبرا ئالە یاسر فإن موعدكم الجنة یەک تۆز ئارام بگرن ئالی یاسر خانەوادە یاسر ئێوە موعیدتان بەهەشتە و لە بەهەشتا پێکەوە کۆ بنەوە مژدەی بەهەشتی هەر لە شاری مەککە پێ ئەدان مع عماری کوڕی یاسر لە جێشی ئیمامی عەلی و لەژێر ڕکێفی ئیمامی عەلیا بوو معاویە ژمارەیەکی زۆر لە سەحابەکانی لەگەڵا بوو لەوانە هەیەکێک لەوانە عەمری کوڕی عاص و چەندین لە سەحابەکانی تر ئەم دوو جێشە کە بەیەکگەیشتن لە مانگی زیلحەجەی ساڵی 36 کۆچیەوە شەڕ لە نێوان هەردوو لایە وردە وردە دەستی پێکرد لە ناوچەی سفین لەسەر ئاوی فرات لە نزیک ئاوی فراتەوە بەڵام لە مانگی محەڕەمی ساڵی 37 کۆچیە هەردوو لا شەڕیان ڕاگرت و جەولەیەکی تر لە مفاوەزات دەستی پێکردەوە مناوەشات و شەڕ و تێکاپژانێکی زۆر لەو ماوەیە ڕوویدا لە ماوەی مانگی زیلحەجە هەتاکو مانگی محەڕەم بەڵام لە مانگی محەڕەما شەڕیان گرت و دیسانە وەفدی سوڵح کەوتەوە بینەوە خەڵک و خوا لەم لاو سەحابە کۆنەکان هاتن بۆ لاو بۆ جاری کە ئیمامی عەلی عەدی کوڕی حاتەمی تائی نارد کە پیاوێکی زۆر ڕێزدار و ڕێز عەشتەتی تەی بوو کە بوو لە ئەخیری عومری پێغەمبەر صلی الله عەلەیهی و سەلەم هاتە خزمەت پێغەمبەر صلی الله عەلەیهی و سەلەم و مەسیحی بوو بە موسڵمان و 10,000 کەس لە عەشرەتەکەی موسڵمان بوون و لە ڕیزی ئیمام عەلیا بوو ئەویش هاتە پێشەوە وەکو وەفدێک ناردیەوە بۆ لای معاویە کە بیکە پیاوی چا بە دەست نەم کارە هەڵگرە وەرە ژێر ڕکێفی خلافەت بەیعە بە ئیمامی عەلی دوای داوای چی لێ ئەکەی و کاتە بەڕسمی داوایەکە کە تۆ ئەتیراف بە خلافەتی و نەکەی چۆن داوای لێکی کە خوێنێ بۆ بسەنێت و ئەمانە و بۆ بکوشێتەوە بەڵام ئەوان بە هەمان شێوە بۆ جارێکی تر نە مەعاویە و نە ئەوانەی لە دەوری بوون هانیان دەکەوە ملکەچی ئیمامی عەلی نەبێت بۆیە کە بۆ جارێکی تر شەڕەکە لە مانگی سەفەرە زۆر بەگەرمتر هەڵگیرسایەوە تێکبژانێکی زۆر گەورە لە نێوان هەردوو لایە ڕوویدا لە یەکی مانگی سەفەرەوە هەتا دەی ئەو مانگە شەڕێکی زۆر گەرم و خوێناوی خوا پەنامان بە هەڵگیرسا کە زۆر زۆر لە سەحابەکان کوژدان ژمارەی کوژراوانی هەردوو لا گەیشتە 7,000 کەس 7,000 لە سەحابە و تابعین خوا پەنامان بە خوێنیان ڕژا ئالەویا و کوژدان لەو شەڕی نێوان ئیمامی عەلی و معاویەدا وای لێ هات لە یەکی مانگ و تا دەی مانگ ئیتر شەڕەکە بۆ مەسلحەتی ئیمام عەلی خەریب و جێشی ئیمام عەلی بە تەواوەتی سەرکێ بەسەر جێشی معاویە وای لێ هات بوو لە ئان و ساتا بێتر جێشی معاویە هەرەز بێنێ و بشکێت بۆیە کە معاویە کاتێک کە پرسی بە دەست و پێوەنەکانی خۆی کرد کە یەکێ لەوانە عەمری کوڕی عاص بوو کە معاویە و عەمریش هەردووکیان مەشهورن بە زۆرزانی و لێزانین زۆر لە کاری سیاست و فێڵ و تەڵەکەومانەیە دەورێکی عەجیبیان هەبوو شارەزایەتێکی باشیان هەبوو هەردووکیشان سەحابەی پێغەمبەر بوو صلی الله علیه وسلم ئیمانیان هێنا هەرچەندە لە دوای فەتحەوە ئیمانیان هێنا بەڵام ئیتر خۆ بوون بە سەحابەی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەوە شەڕ لەگەڵ کێژەکەن لەگەڵ ئامۆزاکەی پێغەمبەر صلی الله علیه وسلم لەگەڵ خەلیفەی ڕەسمی پێغەمبەر صلی الله علیه وسلم شەڕەکەن هەردوو لاش خۆیان بە موسڵمان نەزانن هەردووکیشان ئیدعای حەقەکەن عەمری کوڕی عاص وتی معاویە حەلێک هەیە ئەگەر بە قسەم کەیت لەم شکستە نەجاتمان نەبێت چونکە تەواو شکا بوونەوەن لە ئان و ساتا بوونی تری ئەلانی شکاری خۆیان کرد و تەسلیم بە عەلی بن وتی چی عەمر وتی عەلی زۆر ڕێز لە قورئان ئەگرێ وەرە لاپەڕەی قورئانەکەین بە شمشێرەکانمانەوە قورئان بەرزەکەین وەڵێ وەرە کاکە با قورئان حەکەم بێ وتر خوێنی موسڵمان لەوە زیاتر نەڕژێ ئێمە بە حوکمی قورئان ڕازین هەچ کادووامان کرد عەلی شەڕەکە ڕاگرێ کە شەڕمان ڕاگرت ئێمە لە شکست نەجاتمان لەبێ عەلی چونکە لە سەرکەوتنایە و ئەی وەستێنت نایە لە سەرکەوتنەکە بەدەست بێ خەڵکەکەی ناخۆی لێبن بە دوو کردەوە کردێکیان هەڵی جیابێتەوە یکەن بە هەراڵەت و بۆچی لەم کاتی سەرکەوتنەکەی ئێمە هین کردووە ئەوانەوە فێڵە لێ دەکەن عەلی قەت لە ئاستی قورئانە شەڕ ناکە مادەم ئێمە بڵێن وەرە با قورئان حەکەم بێت عەلی یەکسەر شەڕەکە ڕاگرێ ئەوە بێتە مای ئەوەی کە ڕیزی ئیمام عەلی بێ بە دوو کردەوە ئێمەش لەو شکستە نەجاتمان لەبێ
ئەو بوو مەعامیوتی باشە بە قسە دەکەم بالفعل قورئانیان بەرز کردەوە و قسەکەی عەمری کوڕی عاسی شادەدی لەگەڵ قورئانیان بەرز کردیان با قورئان حەکەم بێکا کە بیکەن بە خاتی ئەم قورئان چۆن حکومەکە ئێمە تەسلیم بە حکمی قورئانە بین ئەو بالفعل لەگەڵ قورئانەکە بەرز کرایەوە ئیمامی عەلی وتی کاکە شەڕ ڕاگرن جەماعەتی لێ ڕاپەڕی وتیان کاکەوان شکاون تازە شەڕی چی ڕائەگیرێ ئەوان لە شکستان لە هەڵاتنان ئیمامی عەلی وتی قورئانیان بەرز کردەوە وەڵێ من ڕازیم بە حکمی قورئان من چۆن لە ئاسی قورئانە شەڕەکەم ئەوان وتیان کاکە فێڵە لێمانەکە والحاصل كلام بالفعل جيجك إمام علي لي كان إشقاقي تيكول الثروة هردو لا بيكو وفدي كان تشكيل كوا شر بجيرت أو بقرته بروشا أم بقرته بروكوفا أم لجني كلو بينها بلاينا حج قراري كده أما ننري كي خو أم بنر ننري كي خو أم لجني ببي قرآن شو حكمي كده ما في لايكي وحق لايكي أبي أيك تسليمي بد إمام علي الراثيم بس بشتي حكمي قرآن به أو إمام علي قراية وبرو كوفة معاوية قراية وبرو شام كاتك معاوية إمام علي قراية وبرو كوفة دو الله ذاك إمام علي جابونه كدواتنا ونا خوارج كان درتشون لسباقي علي خروجان كل سباقي علي بوينا ونا خوارج كان جابونه درتشو كان معنا ليش إمام علي درتشون وتيان تو هالخلطينا فيل اللي كراو لكاتي سركوتنا هاتوي علي أبي حكم بقرآن كي أي باشا بوشتي بيشتر حكمها بقرآن كدو آمادة نبون راسي نبون بو حكم كدن بقرآن إمامي علي جوتي من نامي خيوني مسلمان برجم من حقدو الرقم نيا برام بريان من خوا ما يك مسلمان كم تربكوش ده كابلك قرآني بس كدوتي من راسي بحكم قرآن من راسي إمامي علي دينارية كرت إمامي علي خواناسية كرت عمري كوري عاصم معاويش فيلي كان كربوي خوان قتار كندو بس مرزمه أم دوانش برانبر بيقول القرآن أخوي جورب وما بعض زكاة فالموين طائفتان من المؤمنين اقتتلوا فأصلحوا بينهما فإن بغت إحداهما على الأخرى فقاتلوا التي تبغي حتى تفيء إلى أمر الله وما بعض قال قال دو جماعة المسلمان كشتاري كن توشي كشتار بون قال لي ترى صلح كان لبينيانا أجر هذه كاملين ندا كاميان دزريجي كرد أوان شر لقال أوان أبكن كاتل القرآن أبو ما بعض كراو جاري واحد دو جماعة مسلمان شر جا كانوا هردو لاج مسلمان بلاميكي كان دزريجي كلو كان بغي كردو تفر أي كان لم شري بين علي ومعاوية شا باتفاق هم علماء فقهاء الإسلام وبنص حديثي كي بيغمريش صلى الله عليه وسلم كبا عماري كوريا سرالات بيالات على ويلك عمار تقتلك الفئة الباغية على ويلا بوتو عمار أو تاقمتو كوجن كدف دريجي كرن كي عمار يانكشت جماعة معاوية عمار لريزي كي أبو لريزي إمام علي أبو بنص أم حديث الصحيح بيغمر صلى الله عليه وسلم كبيغمر صلى الله عليه وسلم بيفرمو تقتلك الفئة الباغية أو جماعة دزدريجي كرا أواني كدزدريجي كرن تو أكوجن أواني كاستمكانوا الظلم يان كردوا أواني كتاوان بارن لو جماعة دو جماعة شران كروي كان تاوان باري كان لسر حقا أو كان لسر حقا كي جي شكي إمام علي باتفاق همو فقهاء ومؤرخين وأهل الإسلام أوي معاوية دزدريجي كرو بلام دزدريجي كرنا كان باي أو النبو الإسلامي عن بريت درو راسبو نفوي فتنة كي جورك خيوني مسلمان عن برشيد بەڵام ئەوانیش هەر ئەهلی ئیمان بوون ئەهلی جومع و جەماعەت بوون ئەهلی نوێژ بوون بە ناوی حەقیشەوە بە حسابی داوای خوێنیان نەکرد ئەیان و باشە عەلی تۆ بۆچی هێشتوتە کەسانێک کە دەستیان هەبووە لە کوشتنی خوێنی عوسمانە تۆ بیان کەیتە ناو جێشەکەی خۆتۆ جێگەیان کەیتۆ لەوێ عەلی ژەی و منە و کەسانە بێ مودعی بێ لەسەریان شاید بێتە وەلحاصل فیتنەیەک بوو لە مەسەلەیان نە ئەگەیشتە نەتیجە و ئەم شەڕەش ئاوا بۆ شێوەی هەڵگیرسا ئەمە ئەو فیتنەیە بوو کە پێغەمبەر صلی الله عليه وسلم باسیە کرد کە ئەیوە ڕوبەڕووی ئومەتەکەم ئەبێتەوە وبنص حديث بيغمبر صلى الله عليه وسلم كهم علماء متفق لسروي أم حديثة لقال أم شر قوري صفينتي بيغمبر صلى الله عليه وسلم فرميتي وكو نشانيك قيامة باسي كده فرمي لا تقوم الساعة قيامة هل نافذ حتى تقتتل فئتان عظيمتان حتى دو جماعتي زور قورا شر لقال يكترا كان أما 9,000 بون أما 120,000 بون وتكون بينهما مقتل عظيمة كشتارك زور قورج لبينيانا روادا ك7,000 كذا بينيانا كجدا ودعواهما واحدة هدوكيشان داوي يكشتكن هدوكيشان داوي حق ما في طول الثاني خيوني عثمان كان لسن يقمثل الشركن دو جيشي قورة بلاماري يقين كشتاريكي ذول لبيني أنا أبيت هدوكيشان لسن يقمثل يكشتا أو شربك لبيني إمامي علي رضا ورحمة إخوائي لبي ولقل معاوية جيشكي معاوية دار رويدا خوابنا مامك 7,000 كثي كنو شري صفينيا كجدا فیتنەیەکی گەورەیتر بەرەوکی سەحابەکانی پێغەمبەری صلی الله علیه و سلم کە بۆ ماوەی چەند ساڵێکی زۆر ڕەوتی جیهادی لە دنیای ڕاگرت ڕەوتی فتوحاتی ئیسلامی بەرەو هەموو دنیا
وەستا هەموو خەریکی شەڕی ناوخۆ بوون هەموو ئومەت هاوارێک کرد بۆ خاتری خوایەوە خەریکی چین ئەم بەزمە بکوژێنەوە طبعا لەم شەڕەیە سەحابەکان بوون بە سێ بەشەوە بەشێک لەگەڵ معاویە بوو بەشێک لەگەڵ ئیمامی عەلی و بەشێکیش بێدەنگ دانیژۆک و عەبدوڵای کوڕی عومەر و عەبدوڵای کوڕی عەباس و عەبدوڵای کوڕی مەسعود و کوڕی زۆر جەماعەتی زۆر لە سەحابەکانی پێغەمبەر صلی الله علیه و سلم لەو فیتنەیە بێدەنگ دانیشتن تیان نابوو سوورەی زانی ئیمامی عەلیش لەسەر حەقە بەس دەیوت کاکە بعد برەو نەین بەم خوێن ڕشتنە با برەو نەین بەم فیتنە گێڕیە برەو نەین بەم ئاشوبەیکەوە یەخی مسلمانان و بەرۆکی مسلمانانی گرتو کاتێک کە معاویە گەڕایەوە بۆ شام ئیمامی عەلی گەڕایەوە بۆ کوفە لوجنەی تەحکیم دانرا کە سڵح بکرێ لە بینی هەردوولایە لە لوجنەی تەحکیمەکەشا فێڵێکی وایان کردکەوە جەماعەتی شام فێڵێکیان لە ئیمامی عەلی کرد فیتنە و ئاشوبێکی کە لەو بینەیە دەستی دەستی و مماتەڵەیان بە یەکترە کرد ئەوانەی کە لە عێراق بە حسابی خۆی وعدیان بە ئیمامی عەلیدا و پشتگیری بکەن و لەبەر خاتیەوان پایتەختی هێنا لە کوفەیە داینا وردە و دەلێ یەکشانە و دیفاعیان لە ئیمامی عەلی ناکرد بەڵام معاویە لە شامە پێگەی خۆی بە قووەت کرده بوو خەڵکی شامی بەڕاستی لەگەڵا بوو معاویە پیاوێکی لێزان بوو لە سیاسەتە معاویە مەشهورە بۆیە ئەیوە ئەگەر لە بینی من و خەڵکە یەک تاڵەم و مابێت ناڵم و تاڵەمەوە بچڕێ ئەوان ڕایکێشن من شلیەکەم ئەوان شلیکەن من ڕایکێشم کابرایەکی سیاسی بوو بۆ دنیا بۆ ئیدارەکردن خەڵکی ئەوی بەتەواتی کۆ کردبووە پاری بەسەرا ئەبەخشینەوە ئیمامی عەلیش بە عەدالەتێکی سەردەمی پێغەمبەر صلی الله علیه وسلم حکمی کرد خەڵکی عێراقیش تەقەبولیان ناکرد هەموو مەسلحەتچی بوون وەکو پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمی هەرچی فیتنەی ئومەتی من هەیە هەر هەمووی عالم خۆر هەڵاتەوە لە وڵاتی عێراقەوە دێت کە لە چەندین حەدیثی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەگەر دوایی ئینشاءالله دێمە سەری باسی ئەکەم لە یەکێک لە نیشانەکانە هەرچی فیتنەی ئومەتە هەیە عالم وڵاتی عێراقەوە ڕوون لە ئومەتی ئیسلامەکە هەرچی جەماعەتە سەر لێ شێوە و گێر شێوەیەکەنەکان هەیە کە بە ناوی ئیسلام و هاتوون ڕیزی مسلمانانە لەت کردووە ئەغلبی غالیبیان لە وڵاتی عێراقەوە دروست بووە بە طولی تاریخ خوا پەنامان بە ئەو فیتنەیەش هەر لێوە ئاوەسەری هەڵدا کە دواتر فیتنەی گەورەتریشی لێکەوتەوە ئەو 12000 کە لە ئیمامی عەلی جابوونەوە بە خەواریجەکان ناوندران ئەوانش فیتنەیەکی کە بوون کە یەخەی ئیمامی عەلی گرت نەیهێشت سڵحەکەی نێوان ئیمام عەلی و معاویەش ئەسڵەن بە نەتیجە بگات لەناو ئەو خەواریجانەیە سێ کەسیان لێ جیابەوە سێیانیان لێ جیابەوە کە قەولیاندا عەلی و معاویە و عەمری کوڕی عاسیش هەرسێکیان لە ناوبەرن کە ئیتر ئەبێ بە فیتنەی خەواریجەکان فیتنەی خەواریجەکانیش بۆ خۆی فیتنەیەکی کە بوو 12000 جیابوونەوتیان حکمە بێ بۆ خوا بێ عەلی خۆی بۆ خۆی حکمی هەڵبژاردووە عەلی وتی کاکی برا ئەوان قورئانیان بەرزکردەوە من لە حورمەتی قورئانەکە ئەمەم کردووە ئێمە ئەهلی قورئانین ئەبێ ڕێز لە قورئان بگرین ئێمە هاتوین ئیسلام بڵاو بکەینەوە لێ ڕازی نەبوون عەبدوڵای کوڕی عەباس چوو قسەی لەگەڵا کرد دەوری 2000 کەسی لێ پەشیمانکردن و هێنانیەوە ژێر کێفی ئیمام عەلی تکاکە ئێوەش مەبن بە فیتنەیەکی کە ئێوەش مەبن بە جەماعەتەکەمان جیابوونەوە چوون لە نەهرەوان دانیشتن لە عێراقە جیابوونەوە ئیمامی عەلی ژووتی کاکەمانە قسەمان پێڵێن ئێمە بە کافرە زانن وازیان لێ بێنن منعی مزگەوتیان لێ مەکەن هەرچێکمان پێڵەن قەیناکە مادەم خوێنمان ناڕژن تەعەدامان لێ ناکەن هێرش ناکەنە سەر مزگەوتەکان هێرش ناکەنە سەر شەرەف و ناموسمان قەینامانەش هەر برامانە لێمان جیابوونەتەوە با فیتنەیەکی کە نەقەومێت بەڵام ئەم خەواریجانە بەوەشەوە نەوەستان ڕۆژێکیان یەکێ لە هاوڵەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم کە ناوی عەبدوڵای کوڕی خەبابی کوڕی ئەرەد بوو خۆی و خێزانەکەی کەسکی هەبوو حامیلیش بوو ئافرەتێک بوو سکپڕ بوو بەلایەنە تێپەڕی گرتیان و وایان لێ کرد ویستیان اعتراف بە حەقی ئەوان کە بڵێ عەلی باتڵە وجدانی پیانەنا عەبدوڵای کوڕی خەبابی کوڕی ئەرەتیشیان کوشت شەهیدیان کرد ژنەکەشیان کوشت سکیان هەڵدڕی و شەهیدیان کردن کە ئەمەیان کرد ئیمامی عەلی وتی ئەمەیان بەسەرەوە ناچێ قبوڵی ناکەم لەسەر ڕشتنی خوێنی ناحەق من ئەوە قبوڵ ناکەم بۆی هێرشی کردێ سەریان و ئەوانیشی لە ناو برد کاتێککە هێرشی کردیان سەر پێشەوەی هێرشکردە سەر و بۆ جارێکە عەبدوڵای کوڕی عەباس چوو قسەی لەگەڵاکردنەوە ژمارەیەکی زۆر چەند هەزارێکی لێ پەشیمانکردنەوە لە هەنگی ڕێواتاڵێ 2000 کەسیان مایەوە کە شەڕیان لەگەڵ ئیمامی عەلیا کرد 2 ملیان نەیە لە هەنگی ڕێواتاڵێ 1000 کەسیان مایەوە تر عەلی ئیمامی عەلی پەلاماری وانەیەکەوان ئامادە نەبوو تەسلیم بوون و بکوژانی ئەو سەحابەیە بوون کە خۆی خێزانەکەیان بە ناحەق شەهید کرد کە خێزانەکەشی حامیلە بوو دەستیان چۆ خوێنی ئەو مسڵمانانەوە ئەوەی لێ قبوڵ نەکردن بۆی هێرشی کردە سەریان و ئەوانی لە ناو برد کاتێکیش کە شەڕەکە تەواو بوو تێمە ئەو جەماعەتن کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم باسیەکردن ئەیوو کۆمەڵێک لە کاتی فرقە و جیاوازیەکی ناو نێوان مسلمانانە کۆمەڵێک دەرەچن یەخرج قوم من أمتي يقرؤون القرآن ليس قراءتكم إلى قراءتهم بشيء ولا صلاتكم إلى صلاتهم بشيء ولا صيامكم إلى صيامهم بشيء يقرؤون القرآن يحسبون أنه لهم وهو عليهم كثانك بيا أبن لە ئێوە قورئان خوێنترن لە ئێوە نوێشکردن لە ئێوە ڕۆژوگرتن لە ئێوە عیبادەت زیاترەکەن بەڵام خۆی گەورە هیچیان لێ قبوڵ ناکە لە حەدیثێکا فەرمێ لە گویان بەرز نابێتەوە بۆ لای خوا لەم پەڕی گویان زیاتر بەرز نابێتەوە بۆ لای خوا ئەو نوع کەسانە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ
يمرقون من الدين كما يمرق السهم من الرمية الله چۆن تیر کاتێک کاینی بەنێ چیرۆنگە تیرەکەتی ژافی شەکەکەی بەزەلام و فیشەکەکە لەم دیۆ بەریەکە لەو دیۆ دێتە دەرەوە ئاوا لە دینە چنە دەرەوە ئاوا لە دین ئەچنە دەرەوە لە هەر شوێنێگەڵە پێیان گەیشتنەوانە لە ناوبەرن بە ناوی دینەوە بە حسابی خۆیان دینداریەکەن بەڵام توندڕەون مسلمانان بە کافرەزان دەستیانە چێتە خوێنی مسلمانانەوە لیا قبوڵ نەکەن پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێت نیشانەکەشیان ئەوەیە زەلامێکیان تایە باسکی قۆڵی ڕاستی قرتاوە کۆشتێکی نەرم بێرەوەیەتی وەکو گۆی مەمک گۆیەکی پێوەیە چەند تاڵەموویەکی پێوەیە چەند تاڵەموویەکی پێوێت تاڵەموویەکی سپی ئەوە نیشانەکەیانە نیشانی ئەو جەماعەتە سەر لێشەوان کە دەستیانە چێتە خوێنی مسلمانان و فیتنەیەکی کە دروست دەکەن بۆ مسلمانان جا ئیمامی عەلی کاتێک کە ئەمانە لێ ڕاپەڕین و ئەمیش قسەی خۆشی لەگەڵاکن تا جەماعەتێکی زۆریێنانەوە ئەو جەماعەتەشی کە دەستیان چۆ خوێنی ئەو سەحابانەوە شەڕی لەگەڵاکن کوشتنی وتی ئادی بگەڕنجان ئەو زەلامیان تایە کە پێغەمبەر صلی الله علیه و سلم باسێکە چونکە من پێم وایە هەر ئەم جەماعەتە بوون کە پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەگەر بژیم خۆمەیان کوشت بوون لە ناویان ئەبم کە گەڕاوتیان یا عەلیشتی وامان نەدیوە لە ناویانە خۆی هاو لەگەڵیانە گەڕا لە ناو کوژراوەکانە لە شوێنێکا سەیری کرد سێ چوار جەنازە بەسەر یەکا کەوتون کە جەنازەکانی لەسەر یەکلا بر سەیری کردی ئەو پیاوەی کە پێغەمبەر صلی الله علیه و سلم باسەکان لە ژێریانە کەوتبوو باسکێکی نەبوو هەر خۆی لە زگماکەوە باسکی نەبوو قۆڵی نەبوو گۆشتێکی نەرم بێرەوەیە بوو گۆی وەکو گۆی مەمک بەسەری باسکەکەی بوو چەند تاڵەموویەکی سپیەوە بوو کە عەلیەوەی بینی الله ئەکبەر کوتی الله ئەکبەر کەواتە ئێمە لەسەر حەقین الله ئەکبەر کەواتە ئەمە وعدەکەی پێغەمبەری خوایە سەڵات و سەلامی خوای لەسەر بێ ئەمە ئەو جەماعەتە بوون کە ئاوا پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرموو ئەیوە ئەگەر خۆم ببێنم خۆم ئەیان کوژم چونکە بەنەحەق مسلمانانە کوژن و بەنەحەق مسلمانان کافرەکەن نوێژیشان لە مسلمانان زیاتر ڕۆژوشیانەوە زیاتر بەڵام فریان ناکەوێت چونکە خوێنی مسلمانان بە حەڵاڵە زان و مسلمانان بە هیچ خۆڕایی کافرەکەن ئەو فیتنێژ ئەلحەمدولیلا کۆتایی هاو لە سەردەمی ئیمام عەلیە فیتنەیە خاریجیانە بەڵام پێشەوەی بەتەواوەتی کۆتایی بێت و بگەڕێتەوە لەگەڵ مەعاویە یا سڵحکە یا جاری کە بێنێتەوە ژێر کێفی خۆی کۆمەڵێک ئەوانەی لەم خەواریجانە نەکوژدان و قوتار بوون سێ نەفەریان کۆبووە بڕیاریاندا سێ نەفەر لەوانە کۆبووە بڕیاریاندا کەوە تۆڵەی خۆیان لەسەر کردە مسلمانەکانی ئەو سەردەمە بسەنن لە عەلی و لە مەعاویەش و لە عەمری کوڕی عاسیش سێ نەفەر لەوانە کۆبوونەوە بڕیاریاندا لە ماڵێکە کۆبوونەوە ئەو سێ نەفەرەش یەکیان ناوی عەبدوڕەحمانی کوڕی مەلجەم بوو یەکیان ناوی بەرکی کوڕی عەبدوڵای تەمیمی بوو یەکیان ناوی عەمری کوڕی بەکری تەمیمی بوو ئەم سێ نەفەرە کۆبوونەوە بڕیاریاندا هەر یەکەیان یەکێ لەو سێ سەرکردەیە بکوژن ڕۆژێکیان دانا هەر یەکیان خەنجەری خۆی ژەهراوی کات عەلی لە کوفەیە مەعاویە لە شامە عەمری کوڕی عاز لە میسرە بڕیاریاندا لە یەک ڕۆژی دیاریکراوە لە فڵانە مانگە لە فڵانە ڕۆژە لە نوێژی بەیانیا بچن لە دوایانەوە دانیشن کە ئەوان هاتن چونکە ئەو کاتە سەرکردەکان پێشنوێژی ئیمامەتیانە کرد لە دوایانەوە بۆستن لەگەڵ فرسەتیان بۆ ڕێکە و بە خەنجەر لێیاندەن و هەرسێکیان بکوژن تۆڵەیان لێ بسەنەوەکەوە هاوڵەکانی ئەمانیان کوشتو لە خەواریجەکان بالفعل هەستان لە هەمان ڕۆژە لە هەمان کاتە هەستان ڕێکەوتن شمشێری خۆیان ژەهراوی کرد ڕۆشتن شوێنیان کەوتن عەبدوڕەحمانی کوڕی مەلجەم ئەو مەلعونە سەر لێ شێواوە دەستی چۆ خوێنی ئیمامی عەلی لە کاتێکا لە ڕێگەی مزگەوتا بوو ئیمامی عەلی بەیانیان بوو هاوارێک کرد خەڵکی کۆ کردەوە و هەستن بۆ نوێژی بەیانی لە ناو دەرگای مزگەوتەکەیە پێشەوەی ئیمامی عەلی بچێتە ژوورەوە بە خەنجەرە ژەهراویەکە دای لە ئیمامی عەلی یای لە سەری شمشێرەکە خەنجەرەکە بەرسەری ئیمامی عەلی سێ ڕۆژ دوای ئەوە ئیمامی عەلی ژیا ئینجا وەفاتی کرد و شەهید بوو خوای گەورە بیخاتە بەر ڕەحمەت و بەرەکەتی خۆی ئەو ئیمامە عادلە ڕاستە ئامۆزای پێغەمبەر صلی الله علیه و سلم زاوای پێغەمبەر صلی الله علیه و سلم یەکەم کەس کە ئیمامی بە پێغەمبەری خوایە صلی الله علیه و سلم کە لە هەموو غەزاکانە لە خزمەت پێغەمبەری خوایە بوو صلی الله علیه و سلم کە پێغەمبەر صلی الله علیه و سلم بە ئەهل و بەیتی خۆی داناوە بەدەستی ئەو کابرا نابووتە خوێنی ڕژا و بە دەرەجەی شەهادەت گەیشت مەعاویەی کوڕی ئەبوو سوفیان ئەو ڕۆژە لە هەمان کاتە ئەویش پێشنوێژێک لەویدا مەعاویە برینار بوو دوایی چاک بووە نەمرد عەمری کوڕی عاسیش ئەو بەیانیە خۆی نەخۆش بوو یەکی کەی لە جێگەی خۆی دانابوو پێشنوێژێکە ئەویش لە کابراکەی کەی داوای زانی عەمری کوڕی عاسە ئەو زەلامە داماوی کە لە جێگەی ئەمرا بوو ئەویش کوژدا کەواتە ئیمامی عەلی شەهید بوو مەعاویە برینار بوو چاک بووە عەمری کوڕی عاس قوتار بوو لە مەسەلەکەیە کە ئیمامی عەلی شەهید بوو
قوەتی زۆر لەو کاتەیە بەدەستکەوێ بەدەست مەعاویە لە شامە مەعاویە ئەوەندەی تر زیاتر خۆی لە شامە گرت و خۆی سەقامگیر کرد مسلمانەکانی تریش لە منطقەی مەدینە و لە منطقەی عێراق کۆمانە بە تایبەتی لە منطقەی حیجازە هاتن بەیعیاننا بە حەسەنی کوڕی ئیمامی عەلی ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێت بەیعیاندا بە حەسەنی کوڕی ئیمامی عەلی و کردیان بە خەلیفەی مسلمانە حەسەنی کوڕی ئیمامی عەلی پیاوێکی زۆر نازدار و گەورە و سەردارێکی بە حورمەت بوو هەر لە ئەوڵی عمری حەزی بە خوێن ڕشتی مسلمانان نەبوو کە باوکیشی شەڕێکرد لە ڕێزی باوکیا و بەس هاوارێکردی توخوا با خوێن نەڕشێت هەر لێیا بە هەموو شوێک ئەو فیتنێ بەری ئەو فیتنێ بگری ئیمامی حەسەن پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دایم حەسەن و حوسێن لە باوەشیان بوون زۆری خۆشەویستن ئیمامی حەسەن ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ ئەبا بەکرا کە یەکێکە لە سەحابەکان نەک ئەبوو بەکر ئەبا بەکرا یەکێکە لە هاوڵەکانی پێغەمبەر سەڵات و سەلامی خوای لەسەر بێ ئەڵێ لە پێغەمبەرم بینی صلی الله علیه وسلم لە سەر بینبەرەکەی شاری مەدینە بوو حەسەن مناڵێکی بچکۆلە بوو لە تەنیشتیەوە هەر سەیری خەڵکەکەیەکە پێغەمبەر صلی الله علیه وسلم چاوێکی گێڕایەوە سەر حەسەن سەیرێکی خەڵکەکەی کرد و سەری حەسەنی کچە زایە کرد ئەڵێ دوایی فەرمووی ئین ئیبنی هذا سەید ئەم کوڕەی من هەر سەید و گەورە و سەردارە ولعل الله أن يصلح به بين فئتين عظيمتين من المسلمين أميدم وايا بلكو خواي قولي لسدسي أم كرما دو تاقمي زور قولي مسلمانا صلح بيبكا يترخير رشتن لبنيانا لمينه أميدم وايا وبالفعل حسن كلابة خليفة شش دانا ما خليفاتي كرد شش دانا ما إمامي حسن خليفاتي كرد جوابی نار بۆ معاویەتی معاویە کاکە ئەو من تەنازوری بۆکەم لە خەلیفەتی تۆرە بە خەلیفەی مسلمانان با یەک ڕیزی بگەڕێتەوە بۆ ئەم ئومەتە با ئیتر خوێنی مسلمانان لەوە زیاتر نەڕژێ با ئەو توانا و هێزی مسلمانانە بۆ جیهادکردن بۆ فتوحاتی ئیسلامی بۆ دەوڵەتەکانی چواردەور بەڕێکەوە دەوڵەتی ئیسلام قایم بکرێت و سەربەرز بکرێت نەک خوێنی خۆمان بەدەستی خۆمان بڕژێ حەسەن کرا بە خەلیفەش بەیعەشی پێدرا و بۆشی ئەچێەوە سەر بەڵام تەنازولی لەکەوتی بەس بۆ ئەی فیتنە و دووبەرەکی لە نێوان مسلمانانە نەمێنێ خوای گەورە ئەو فیتنە گەورەی لەسەر دەستی حەسەنە کوژانەوە و وعدەکەی پێغەمبەری صلی الله علیه وسلم هاتە دی کەوتی لەسەر دەستی ئەم کوڕی منە خوای گەورە فیتنەیەکی گەورە لە بینی دوو جەماعەتە ئاشوبێکی گەورە لە بینی دوو جەماعەتی گەوری مسلمانان ئاکوژێنێتەوە گەورە و سەردار بوو ئیمامی حەسەن ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێت خوای گەورە لە ئێمە ئەوانیش خۆش بێ ئینشاءالله ئەو فیتنە گەورانەی کە وەکو شەپۆل ڕووی کردە هاوڵانی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەو ماوەیە خایانی و دواتریش لە دوای ئەوانیش کە مەعاویە حکمی خۆی تەواو کرد 20 ساڵ دوای حکمی کردو لە سەردەمی مەعاویە فتوحاتی ئیسلامی بەرپا بوو ئیسلام بە شەرق و غەربی دنیا گەیشت هەموو وڵاتانی چواردەور فەتەحکران قواتی ئیسلام گەیشتە لێوارەکانی ئەستەمبوڵ و دەوڵەتی ڕۆما لەولاوە دەوڵەتی ئێران فەتەحکرا ئەفغانستان فەتەحکرا بەرەو ئازەربایجان ڕۆشتن لەولاوە بەرەو ئەفریقا جێیش بەڕێکرا بەرەو مەراکیش و مەغریبی عەرەبی قوات بەڕێکەوە لە زمانی مەعاویە ئوفتۆلی بەحری مسلمانان دروست کرا دەوری 600 دانە جار 600 دانە پاپۆر لە سەردەمی مەعاویە لە بەحرا دروست کرا دەوری 20 دانە غەزای گەورە لە بەحرەوە کرا لە سەردەمی مەعاویە تر سڵحێکی تەواو کرا مسلمانەکان هەموو بێدەنگ بۆ کردبووە هەتاکو مەعاویە وەفاتی کرد مرد لە دوای 20 دانە ساڵ لە حکم طبعا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە فەرمودەیەکی ئەفەرمێت الخلافة بعد 30 سنة ثم ملك بعد ذلك ئەفەرمێ خەلیفایەتی لە دوای من جێنشینەکانی دوای من ئەوەی کە بەتەواوەتی جێنشێنی پێغەمبەر صلی الله علیه وسلم و لەسەر سنەتی ئەوڕا خولەفای ڕاشیدینی مادینن ئەفەرمێ 30 دانە ساڵی ڕێک لە دوای ئەم 30 دانە ساڵە ئیتر ئەبێتەوە بە موڵکایەتی و بە پاشایەتی بەڵێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم وفاتی کرد لە مانگی ڕەبیعی یەکەمی ساڵی 11 کۆچی ئەبوو بەکر بوو بە خەلیفە لە مانگی ڕەبیعی یەکەمی ساڵی 41 ئیمامی حەسەن وازی لە خەلیفایەتی هێنا و دای بەکێ بە مەعاویە 30 دانە ساڵی ڕێک لە مانگی ڕەبیعی یەکەمی 11 کۆچیەوە بۆ مانگی ڕەبیعی یەکەمی 41 کۆچی 30 ساڵ و وعدەکەی پێغەمبەر صلی الله علیه وسلم هاتە دی ئەو نیشانەی تری قیامەت شادەدی 30 دانە ساڵ خلافەت ئیتر دوای مەعاویە بوو بە مەلیک لەمە پێی حەدیثی پێغەمبەر صلی الله علیه وسلم لە خولەفای ڕاشیدین نیە بەڵکو ڕاستە پێوتاوە خەلیفە بەڵام چییە حکمی مەلیکایەتی دەستی پێکرد لە ئومەتی محەممەدا سەڵات و سەلامی خوای لەسەر بێت حکمی مەلیکایەتی دەستی پێکرد لە دوای ئەوە ئیتر ئەو فیتنە گەورەی بەرۆکی مسلمانانی بەردا هەتاکو دوای وفاتی مەعاویە شەهیدکردنی ئیمامی حوسەینە خوا پەنامان بکە فیتنەیەکی زۆر دڵتەزێن و گەورەتر بوو
ئینشەڵڵا ئەگەر مەجال بوو لە ئەڵلقەیەکی گەیە باسیەکەین یاخود ئەگەر باسیشی نەکەین دەچینە سەر فیتنەکانی تر خی گەورە هەمووان بێدارکاتەوە و لەو فیتنانە بمان پارێزە يقول قولي هذا واستغفر الله لي ولكم وصلى الله على محمد النبي الأمي وعلى آله وصحبه أجمعين والسلام عليكم ورحمة الله والسلام على أشرف المرسلين محمد النبي الأمي وعلى آله وأصحابه ومن اتبعهم بإحسان إلى يوم الدين اللهم يا ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه اللهم آمين وشكانوا برياني بري السلام ورحمة إخواتان ليبت هاجوي الأرقاني بيشوا باسي ئەو فیتنە و ئاشوب بە گەورەیەمان کرد کە بەرۆکی بە هاوڵانی پێغەمبەری خواگر صلی الله عليه وسلم و لەو ڕێوە دەستیان چۆ یەخی یەکتر پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم زۆر ئاگاداری ئومەتەکەی کردوتەوە کە خۆیان لەوە پارێزن دەستیان بچێتە خوێنی یەکتر کوشت و کوشتاری ناو موسڵمانان گەورەترین فیتنەیە کە بەرۆکیان پێگرێ و لە هەموو بوارێکە دوایان ئەخاور و ڕەشی دنیا و قیامەتیشیانەکات بۆیە کوشتنی موسڵمان کارێکی ئاسان نییە دەستچوونە خوێنی موسڵمان کارێکی ئاسان نییە پێغەمبەری خوا صلات و سەلامی خوای لەسەر بێ دەفەرمێ ما يزال المؤمن في فسحة من دينه ما لم يصب دما حراما مسلمان هەرچی تاوانێک توش ببێ هێشتا هەر پانتاییەک لە دینەکەیان ماوە ئومێدی خێر ماوە پێی و ئومێدی ڕەحمەتی خوای بۆ ئەکرێت مادەم دەستی نەچوو بێتە خوێنی حرامەوە مادەم دەستی نەچوو بێتە حرام یەکێ لەو مشکلانەی کە لە قیامەتە حەلی نییە کوشتنی موسڵمانە بەناحەق خوێن ڕشتنی موسڵمانە بەناحەق یەکێکە لە گەورەتی مشکلەکان کە لە قیامەتە حەلی نییە خوا پەنامان بە هەڕەشەی کوشتنی ڕشتنی خوێنی موسڵمان بە ڕادەیە گەورەیە کە پێغەمبەری خوا سەڵات و سەلامی خوای لەسەر بێت ئەفەرمێ لە زەوال الکەعبەتی لە ڕوایەتێکە ئەفەرمێ لە زەوال الدنیا هون عند الله تعالى من سفك دم امرئ مسلم بغير حق فەرمێ فەوتانی دنیا هەمووی لە ڕوایەتێکە ئەفەرمێ ڕوخانی کەعبە بە کەعبەی ماڵی خوا بڕوخێنی هێشتا ئەهوەنترە لەوەی خوێنی یەک موسڵمان بە ناحەق بڕێژی بۆیە موسڵمانانە بێ زۆر ئاگاداری ئەوە بن گەورەترین فیتنە لەم ئومەتەیە قسەی خوێنڕشت ئەو سەحابانەش کە بەو شێوێ دەستیان چۆتە خوێنی یەکتر ئەو شەپۆلی فیتنەی کە هوروژمی کرد بۆ ئەوان بە حوکمیەوەی کە قەومێک بوون نزیک بوون لە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هێشتا کەسانێکیان تیا بوو هاوڵانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە مەکتەبەکەی پێغەمبەری خوایە لە مەدرسەکەی پێغەمبەری خوایە سەڵات و سەلامی خوای لەسەر بێ پەروەردەکرابوون ئەگەر شەیتانیش بینێک فریویدان ناحەزان و دوژمنان ئاشوبێکیان خستەنایەنەوە زوو خۆیان گرتەوە هاتن ڕیزەکانی خۆیان یەک خستەوە ئەوە تا ئیمامی عەلی لە وەزعێکی ئاوایە شەید کراوە لە شەڕ لەگەڵ معاویە لە کاتێکە خەواریجەکان فێڵیان لێکرەوە بەڵام حەسەنی کوڕی بۆ خزمەتکردن بۆ دینە ئامادە بوو تەنازول لە خەلافەت بکە بەس بۆی ڕیزی موسڵمانان یەخاتەوە و ئاینی ئیسلام سەربەرز بێ موشکیلە نێو خەلیفە بێ یا خەلیفە نەبێ فیتنەکان دامرکانەوە معاویە 20 ساڵ حکمی کرد بەڵام مشکلەیەکی کەی نایەوە لە دوایەوە ژۆ بوو کە لە دوای خۆی وەسیەتی کرد کە یەزیدی کوڕی ببێ بەچی بە خەلیفە ئەم وەسیەتەی معاویە فیتنەیەکی کەی جاری کە سەر لە نوێ هەڵگیرسانەوە کە یەزیدی کوڕی معاویە ببێ بەچی بە خەلیفە کە یەزیدی معاوی کوڕی معاویە دانا سەحابە یەزید نە سەحابێ و نە خەڵگەی ناسی و نە خەڵک حسابی بۆ کاو ئەو هەموو سەحابە بەڕێزەی ترماون یەکێ لەوانە حسەینی کوڕی پێغەمبەرە صلی الله عليه وسلم حسەین کوڕی فاتیمەی کچی پێغەمبەرە صلی الله عليه وسلم کەواتە کچەزای پێغەمبەرە صلی الله عليه وسلم ئەولای پێغەمبەرە سەڵات و سەلامی خوای لەسەر بێ چەندین سەحابەی بەڕێزی ترماون ئەوان لە شام و یەکسەر زەلامێکدا بنێن کە نە سەحابێ و نە ئەو ڕێز و حورمەتەی ئەوانی هەیە و نە ئەو خەباتەی لە پێناوی ئیسلامە هەیە و هەر یەکسەر ببێ بەمەل دوایە و کوڕی خۆی دابنێ ئەمە بوو بە مولکەکەی کە پێغەمبەر صلی الله عليه وسلم باسی کرد وتی خەلافەت لە دوای من خەلیفایەتی 30 ساڵە بێ ئیتر لە دوای ئەوە ڕێگە بێ بە پاشایەتی ئەو بوو بە پاشایەتی ئەو بوو معاویە کردی بە پاشایەتی و بۆ ئەولای خۆی دانا بۆ نەوەکانی خۆی دانا
معاویە گەل لە لایەکە و خزمەت بە ئیسلاموانەکە بەڵام ئەبێ ولا تبخسوا الناس أشياءهم چاک بڵێ چاکی کرد بڵێ چاکە خراپی کرد بڵێ خراپە ڕاستە ڕێز و فەڵسی مەعاویە لەوەیە بینێ کە چه خەباتێکی بۆ ئیسلام کردو و غەزای کردو و ئوستۆلی ئیسلامی دروست کردوانە بەڵام لەم ڕوبەڕووبوونەوانی لەگەڵ ئومەتی ئیسلامە و لەگەڵ ئیمامی عەلیە بە تایبەتیە ئەبێ بوتێکا کە ئەوە ئیمامی عەلی لەسەر حەق بوون وەکو هەموو عولەمای موسڵمانان لەسەری متفق بوون ئەبێ بزانێت کەوا عەمار فیئەی باغیە کوشتێتی کە فیئەی مەعاوی کوڕی ئەبوو سوفیانە ئەبێ بزانێت کە عەلی لەسەر حەق بووە کە خەلیفەی ڕەسمی موسڵمانان بووە پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەو بە خەلیفە ناوەبات لە سی ساڵەکەیە و خەلیفەیە هەتاکو حەسەنی کوڕیشی بەڵام ئەو ڕۆژەی کە مەعاویە حوکمەگرێتە دەستی ساڵەکە تەواوە ئیتر ئەو مولکەکەیە لە دوای بێ بە پاشایەتی ئەم پاشایەکی موسڵمانان بە زمانی کە خەلیفەی موسڵمانان بوون ڕێز و حرمەتی خلافەتی ئیسلامەتیان هەبوو ئەو بوو ئیمامی حسەینیش هەستا ڕاپەڕیوتی ئەمە یەزید ما قبول نییە خەڵکی عێراق دەوری 2000 نامەی بۆ هات بۆ حسەین لە خەڵکی عێراق و لە ڕێز عەشەرەتەکانەوە بەس وەرە لای ئێمە دیفاع لێەکەین ئەوەی کە بۆ باوکتمان نەکرد بۆ تۆ یەکەین وعد بێش ژن و منداڵی لێ دەرچێت تۆ ساحیبی هەموو شتێکمانی چۆن دیفاع لە شەرەف و ناموسی خۆمانەکەین ئەوە دیفاع لە تۆکەین حسەینیش هەستا کە بچێ بۆ ئەوێ ماڵ و خانەوادی خۆی کۆ کردەوە هەرچی سەحابەکانی پێغەمبەر بوو صلی الله علیه و سلم هاتنە ڕێیان پێگوتیان حسەین بیکە بە خاتی خوا حسەین دەستمان دامێنێ حسەین پیاوی چا بە ئەهلی عێراق جێی سیقە نین باوکشتیان بە کوژدا و دیفاعیان لێ نەکرد حسەین بۆ خاتی خوا نەڕۆیت هەرچەندێکی لەگەڵ ئاخەری بوون تەنانەت عەبدوڵڵای کوڕی عەباس هاتە بەردەمی وتی قەسەم بەخوا بمزانێ حسەین بە شەڕە بۆ کز بە شەڕ و زۆرانبازیە توانم پەشیمانێکم و قەناعەتی پێ بکەم بە شەڕ ڕێگری و بکەم نێڵم بچی بەخوا شەڕم لەگەڵا کردی بەس تۆ بە قسەمان ناکەی زان بە قسەی کەس ناکەی حسەین بیکە بە خاتری خوا عەبدوڵڵای کوڕی عومەر هاوپێی و سەحابەکانی تر یەک بەیەک هاتنە ڕێگەی پیانوت وتی کاکە دووباری دوو وڵاغ بەس نامەی ئەوانم بۆ هاتووە کاڵێ ئەم کابرایەمان قبوڵ نییە ئەمە دینی ئیسلام بەدەست ئەمانەوە زەرەر ئەهێنێ ئێمە قبوڵی ناکەین ئەبێ من ئەمە قبوڵ نەکەم و بەدەم داوای ئەو خەڵکەوە بڕۆم ئەوان وتیان کاکەەوە خەڵکێکتن خەڵکێک ڕاستیان نەکرد لەگەڵ باوکتە تاکو لەگەڵ تۆیان ڕاستکرد ئەو بوو ئیمامی حسەین هەستا بوو ئەوێ ڕۆشتوم یەزیدیش جێشێکی بۆ ناردوو پێشەوەی بگاتە شاری نەجەف و کوفە بگاتە کوفە لە مەنتیقەی کەربەلای ئەمڕۆیە جێشەکەی یەزید لی نزیک بۆ تەوقیان ناو ئەویش عەقیلی نارد هەتاکووە بچێ بۆ خەڵکە بڵێ بۆ خاتری خوا مسلمی کوڕی عەقیلی نار هەتاکو بڕۆ پیان بڵێ بۆ خاتری خوا ئێوە جوابتان بۆ من ناردووە ئەوە من خۆم و هەشتا نەفەرن هەشتا نەفەرەکەش ئەغلەبی ژن و مناڵ و ئەوەی عائیلە و خانەوادی پێغەمبەرن صلی الله علیه وسلم کوڕەزا و ئەولایەکانی پێغەمبەری خوان و ئامۆزاکان و بورزاکانی ئەون ئەی هەوار ئەوە جێشەکە هات و تەڵقیان ناین یەک زەلام نەهاو بە پیرەوە یەکێک لەو عەشرەتانەی خەڵکی عێراق کە هەتا ئەمڕۆژ قوڕی بۆ پێون و بۆی ئەگرین نەهاتن بە پیرەوە دیفاعی لێ بکەن لە مەنتیقەی کەربەلایە تەڵقیان ناب ئەویش لەگەڵیان ناوتی کاکی برا ئەگەر دەڵێن ڕێگەم کەن بگەڕێمەوە بۆ شاری مەدینە ئەگەر نا ڕێگەم بن بچم بۆ لای یەزید لەگەڵ خۆیان سوڵح بکەم ئەگەر نا ڕێگەم بن بە خۆم و ماڵم منداڵمە بچم بۆ یەکێک لە سەنگەرەکانی جیهادی پێشەوە لەگەڵ کفرا لێ جیهاد کەم تا ئەکوژدێم کەچی وتیان هیچیانە لێ قبوڵ ناکەین ئیلا بێ شەرت تەسلیم بی ئێوەتی ئەزانم بەبێ شەرت تەسلیم من سوکایەتیم پێکەن ئێوە کۆمەڵێکی بێئەدەبن بەدفەڕن قەیر و حورمەتی خانەوادی پێغەمبەرەکەتان نازانن کابرای سەرکردەشیان بەس بۆ ئەوەی کەوا خۆی لە لای یەزید خۆشەویستکە هەرچەنە بە زۆربەی مؤەڕیخەکان ئەڵێن یەزید ئەمری کوشتنی حسەینی پێ نەکرد و بە زەنگۆتی بڕۆ فیتنەیەم بۆ بکوژێنەرەوە حسەین پێڵێ ئەگەر ڕێگەم بە کاکە بگەڕێمەوە بۆ مەدینە ئەگەر ناڕێگەم باچم لەگەڵ یەزیدە بە دەورمەوە بناتا خۆم و هەشتا نەفەرین هەمووی مژن و مناڵە تا کۆچینە لای یەزید خۆم سوڵحی لەگەڵاکەم چونکە لێ ڕابینی کە یەزید ئەمری کوشتنەکەی پێ نەکردوون کایزانی کابراەک ئەمری کوشتنی واکە عایلی خانەوادی پێغەمبەرەکەی لە ناوبەرێت خەڵکەکەش قبوڵی ناکە بێڵا چمۆ لای یەزید لەگەڵ خۆیان سوڵحەکەم ئەگەر نا کاکە ڕێگەم بنەچم بۆ یەکێ لە سەنگەرەکانی جیهاد با لێوێ شەهید بکرێم کەچی نەخێوتیانە بێ شەرت تەسلیمی ئالێوەش سوکایەتێکی گەوریان بە خانەوادی پێغەمبەر صلی الله علیه و سلم کە حسەینی زانی بەزێ سوکایەتی پێ بکەن وەک شێر ئامادە نەبوو تەسلیمیان بێت خۆی و ئەو چەند پیاوەی کە لە خانەوادەکەی بوو هەتاکو ئاخر قەتری خوێنیان کە ڕژا
دیفاعیان کرد و دیفاعیان لە شەرەف و ناموسی خۆیان کرد و لە دینی خۆیان کرد ئەو سەر لە شێواوانە شاتن بۆ جارێکی تر فیتنەیەکی گەورەیان نایەوە خوێنی کوڕەزاکی پێغەمبەریان صلی الله عليه وسلم ڕشت خۆی و خانەوادەکەی و هەرچی نێرینەی هەبوو ئەوانەی کە لەنەوەی پێغەمبەر صلی الله عليه وسلم مابوون تەنها یەک کوڕی بچکۆڵی 2 ساڵی نەبێکەویش هەنگێکڵە نەیانزانی کوڕە هەنگێکی ژەڵە خەریب و بیکوژن و دوایی زەینەبە باوەشی پیا کرد و نەیهێشت کە بیکوژن و شەهیدیکەن ئالەیەکانە گەورەترین بێئەدەبی و سوکایەتی بەرامبەر بە خانەوادەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کرا من لێرەوە لە منبەرەوە ئەیڵێم کەسانێک هەن هەستەکەم بە ناوی سنەت و بە ناوی ئەهلی سنەت و جارجار زیادە ڕەوی ئەکەن خەریکە دیفاع لە بکوژانی ئیمامی حسین ئەکەن خەریکە لە مەوسوعەکانە دیفاع لە معاویە ئەکەن بەرامبەر بە حسین بەرامبەر بە ئیمامی عەلی ڕاستە ئێمە بە معاویە ناڵین وەکو ئاهلی سنە متفقن لەسەرەوەی کە تەکفیری معاویە و عەمری کوڕی عاص و ئەوانە ناکەن بەڵام ئەبێ پێیان بوتێ فی ئەی باغیەن ئەبێ دیاری بکرێت کە ئیمامی عەلی لەسەر حەق بووە ئەبێ دیفاعی ئەو حەقە بکرێت لە قەزەی حسێنیشا ئەبێ بڵێت دەستی ئەو کەسە بشکێت سەری لە بە قوڕا بچێت لوتی لە بەردیدا هەچ کەسێک دەستی هەبوو و پێی خۆش بووە لە دوور و لە نزیکەوە بە شەیدکردنی ئیمامی حسین و خانەوادەکەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەگەر ئەو کەسانە تۆزێک ئەدەبیان تیا هەبوایە بیریشان لەوە ناکرد و سوکایەتی بەرامبەر خانەوادەی پێغەمبەرەکەیان بکەن سەڵات و سەلامی خۆی لەسەر بێ و ئەو کەسانەشی کە جوابیان نار بۆ حسین کە دیفاع لێ ئەکەین و پشتگیری لێ ئەکەین دوای پشتی حسێنیشان بەرا ئەوانە لەو کەسانە مجریمترن کە هاتن حسێنیان کوشت ئەوانیش پێکەوە لە بەردەوی خوایە ڕۆڕەشن و تاوانبارن ئەوش فیتنێکی گەورە بوو کە درێژەی ئەم فیتنانەی تر کە هەر هەموو دووچاری پێغەمبەر صلی الله علیه و سلم باسی کرد و دووچاری ئومەتەکەی بێتەوە دووجاری خانەوادەی پێغەمبەر صلی الله علیه و سلم بە تایبەت ئەبێتەوە بەڕاستی پێویستە ئینسان مسلمانان هەر هەموو ئاگاداری ئەم فیتنە گەورەیە ببن فیتنێکی گەورە لە سەردەمی وانە ڕۆشتووە لە قەزەی حەقا جارێ ئەو سوکاتی بەرامبەر بە خانەوادی پێغەمبەر کراوە سەڵات و سەلامی خوای لەسەر بێت ئەو سوکایەتی کردنە بە هیچ شێوەیەک قبوڵ نییە هەچ کەس بە دووریشەوە پێی خۆش بێت دەستیە بێت لەو تاوانەیە و بەشداری خوێنی حسین و خانەوادەکی پێغەمبەرە بێت صلی الله علیه وسلم هەچ کەس حسینی خۆش نەوێت لە پێغەمبەر نییە هەچ کەسێکیش حسینی خۆش بێت دیفاع لە حسین و لە ئالوبەیتی پێغەمبەری خوا بکات صلی الله علیه وسلم لە عەلی بکە ئەوە دیفاعی لە پێغەمبەری خوا کردووە سەڵات و سەلامی خوای لەسەر بێت دەیان حەدیثمان هەیە لە مەدحی ئیمامی عەلی و ئیمامی حەسەن و حوسەیندا لەبەرەوە ئەوانەی کە ئەو تاوانەیان کرد ئەگەر ئەوانەی کە فەزڵی سوحبەیان هەبوو بێ بۆ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەوانە بێ خوای گەورە لیان ببورێت بەڵام ئەی ئەوانەی تر کە چاوێنەوە کردو قورب بەسەریان ئەوان چی هەچ کەسێک بۆ هۆکار بۆی ئەو فیتنەیە بەسەر ئیمامی حوسەین نابێت بە تینوێتی ئالە و سەحرایە سەری حوسەین لێ بکەنەوە سەرەکەی هەڵگرن و بیبەنەوە بۆ لای یەزید لەگەڵ ئەو هەموو ژن و مناڵە بتۆقێن و بیان ترسێنن ئەمە گەورەترین جەریمەیە گەورەترین تاوانە بەر دەرحەق بە دینی ئیسلام بە پێغەمبەری ئیسلام بە خانەوادی پێغەمبەری ئیسلام سەڵات و سەلامی خوای لەسەر بێکرابێ بە هیچ شێوەیەک ئەو مەسەلەیە قبوڵ ناکرێت بەڵام مانای ئەوەش نییە ئەم فیتنەیە کە ڕۆشت ئێمە هەموو ڕۆژێ زیینووی کەینەوە برینی مسلمانان بکرێنەوە بەڵام ئەڵێن ئەمەیەکێ بۆ لەو نیشانانەی کە پێغەمبەر صلی الله علیه وسلم باسی کردووە لە دوای خۆی بەسەر ئومەتەکەی دێ فیتنەیەکی گەورەیە خەی ئومەتەکەی گرێ پێغەمبەرانی پێشتر بەدەستی ئومەتەکانیان هەموو کوژراون سەریان لێکراوەوە پێغەمبەرێکی وەکو یەحیا سەلامی خوای لێبێ سەریان لێکردەوە بە هەدیە بردیان بۆ ئافرەتێکی داوێن پیس ئافرەت یان پیس پێ حەزی لێکرەوە بە شەرتی خۆمە تەسلیمەکەمە بێ سەری یەحیان بۆ لێکی تۆ لە کاسی سەری عەرەق بخۆمەوە سەری یەحیایان لێکردەوە بۆ ئەو داوێن پیسیان بە هەدیە برد پێغەمبەرێکی وەکو زەکەریا لە تەپڵی سەری و تاکو بەری پێی بە ناوەڕاست ئاو بە درێژی هێنایان بڕیانەوە بە مشار ئەم پێغەمبەرانە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی جارێ حەفتا پێغەمبەریان سەر بڕیەوە لە بەنی ئیسرائیلە ئەمە سنەتی پێغەمبەرانە ئەو زوڵمەی کە ئەکرێ بەرامبەر پیاوچاکان بەرامبەر موسیحەکان هەمان ئەوەیە کە بەسەر پێغەمبەرەکانە هاتووە سەڵات و سەلامی خۆیان لەسەر بێت ئەمە شتێکی نامۆ نییە بەڵام شتێکە ناوەشێتەوە لە سەردەمی سەحابەکانە ڕووبات ئەم سوکایەتی ئەم غەدرە بەرامبەر بە پێغەمبەری خوا و بەرامبەر بە خانەوادی پێغەمبەر لەسەر دەستی کەسانێک کە خۆشیان بە شوێنکەوتوی پێغەمبەری خوا بزانن سەڵات و سەلامی خۆی لەسەر بێت ئەم خوێن ڕشن و هەرج و کوشتارش خوا پەنامان بە هەر بە بەردەوامی لە ئومەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم بەردەوامە هەتا قیامەت گەورەترین فیتنە کەردی بەرۆکی ئومەتی ئیسلامی گرتەوە بەریشی نادا هەر ئەمەیە خوا بمان پارێزێت هەتاکو ئەم سەردەمەی خۆشمان ئەم کوشت و کوشتار و هەرەجە هەر بەردەوامە خوا پەنامان بە هەروە زوج بەرۆکی ئەم ئومەتە بەرنادا پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە فەرمودەیەکە کە ئەبوو موسای ئەشعەری ئیگێڕێتەوە فەرمێت إن بين يدي الساعة الهرج فەرمووێ لە پێش قیامەتە
لە بەردەم قیامەتە پێشوەی قیامەت بێت هەڕەج ڕوئەدا هەڕەج قالوا وما الهرج يا رسول الله هەڕەج چیە ئەی پێغەمبەری خوا هەڕەج مەبەستە پێ چییە قال القتل فەرمووی کوشتنێکی زۆر إنه ليس بقتلكم المشركين طبعا ديارك هنجي لصحابة كان يا رسول الله أو أكثر مما نقتل فإننا نقتل في السنة كذا وكذا يقتل منا كذا وكذا يعني أصلا لو كشتاري أمر زياتري مصالي أو نلا كافر كان كوجين كافر كان صالي واهي أو نلا ما كوجين لغزايا بيغم صاصر متينا أو كشتاري من باسكن كشتاري إيواني لقى الكافرة أو غزا وجيادا نيك إخواي قورة فورزي كردوا لسرتاني وشر لقى الكافرة بكنوا إيو لو أنا كوجنوا على ليو كوجن يقاتلون في سبيل الله فيقتلون ويقتلون باسي أو ناكم يا رسول الله قتلي تشي فرموي إنه ليس بقتلكم المشركين كشتاري كافر كان نية ولكن قتل بعضكم بعضا بلكو خوتان يكتركوا جن أي حتى يقتل الرجل جاره حتى وايل يديك كابرا دراسي خويا كوجي ويقتل أخاه براي خويا كوجي ويقتل عمه مامي خويا كوجي ويقتل ابن عمي كرمامكي خويا آموزاكي خويا كوجي دستانا شيت خويني يكتر تنانت حرمتي كفايتي يكتر إجرانا قرن قالوا ومعنا عقولنا يومئذ جاوت يعني يا رسول الله عقل ما رجك كذ عقلي لا خويتي كابرا بدراوسي ومامو برازاو آموزاي خوي كوجي في صلى الله عليه وسلم فرمي إنه لا ينزع عقول أكثر أهل ذلك الزمان وتي عقلي زور بخلقي والزمان أنا عقلي عن هذا يجي عقلي عن لأسندت ويخلف له هباء من الناس يحسب أكثرهم أنه على شيء وليس على شيء كثانة جميعنا وبوشلق لكثانة مينته كخوان بهموش تزانو هيك شيء أنت أبصرنيه خوان بهموش تزا خوان بعقل ترين كذا خوان بدل صوصين كذا لا في والله اجتماع بروري ودل صوزي وولاد باريزي ونازان ملة دوستي أمانان يكم كثيش خيوني ملته كسو كارو دفي ملة دخنا خيوني يكتروا أم جماعة ده كان بقج أو دفي شت خيوني أو وايلي براق لم تعقوا جماعته يك لو تعقوا جماعة يك لم حزبه أو لو حزبه دفي أنا شت خيوني يكتروا أم تقطع عام يكترك أما حديثي في غمرة صلى الله عليه وسلم حديثي كي صحيحة كإمام أحمد بسندك صحيح بوي جراينته لا حديثي كأبو هريرة رضي الله رحمته خويله بما نجرته عليه والذي نفي بيده لا تثب الدنيا حتى يأتي على الناس يوم لا يدري القاتل فيما قتل ولا المقتول فيما قتل فقيل كيف يكون ذلك قال الهرج القاتل والمقتول في النار خوابنا مامبا أبو هريرة جرته عليه بيغمري خواه صلى الله عليه وسلم فرمي فين بو ذاتي جاني مني بدثه فين بذاتي الله كجاني مني بدثه دنيا كوتاي بينايت وقيامت نايت حتى زمانك بسر أو خلق دادي كابراي بكوج نازاني خلقي لسرچي كوجتوا كابراي كوجداج نازاني لسرچي كوجدا وكوجتان أمن دزوره بي وايلي دي بكوج نازاني لسرچي كابراي برانبري خوي كوجتوا أو خلقي بوچي كوجت كوجدا وداما وكوج نازاني لسرچي كوجدا وتيان يا رسول الله شلون أما بي فرميو هرج بكوج كوجدا وكهردو كان لآقرايا شەڕیوایەتە پێشەوە ئەگەر لەوانەی جەنگاوەرەکان پرسێن و کاکە لەسەر چی شەڕەکەی خۆشی نازانێت سێگاڵا ڕئیسەکەی فەرموویەتی شەڕکەن ڕئیسی عەشرەتەکەیەتی حیزبەکەیەتی جەماعەتەکەیەتی دەوڵەتەکەیەتی و توێتی ئەبڕۆ بۆ شەڕ خۆشی نازانێت شەڕی وا کرا و خۆشی نێزانێت ئێستا لە شەڕی عێراق و ئێرانە ئەگەر لە هەر جوندێکی عێراقی پرسیارە کاکە تۆ لەسەر چی شەڕەکەی خۆشی نێزانی داماوە لەسەر چییە سەدام ئەڵێ بچۆ بۆ عەسکەری بێ بڕۆی شەڕ بکەیت و بکوژی شەڕی وا هاتووەتە پێشەوە نازانێت لەسەر چی ڕۆژانێکی نەکبەتی واتۆ بەسەرم ئومەتەیە سەیرەکەی لە ناو بازارێکە سەوزە فرۆشن هیچی تیانە سیارەیەکی ناوە تەقێندێتەوە ئەگەر لەم قاتیلە بڵێ باشە ئەم داماوانە و بۆ کوشتۆ خۆشی نازانێت پارێکی وەک تۆ شتێکی وەک تۆلێکی ئەم هەموو عالەم بەجای تەقینەوە بەجای سەکەس دوو سەکەس ژن و مناڵکە لە پاچا بێ نە عەسکەری نە لە شەڕان نە لە هیچن تۆ خۆت شەڕتە لەگەڵ بەرێکی کە ئەم خەڵکە داماوە بۆ لێرە بکوژێ لە کابرای عەرەبانچی داماوە پرسیارەکە کە بۆ کوژدای خۆشی نازانێت وەڵڵی نازانم کێ کوشتمی بۆچی کوژدا لا يدري القاتل فيما قتل ولا المقتول فيما قتل نا قاتل زاني بوشي أمي كشت نا مقتول داماو كشداو كازاني بوشي كشداو ياخذ برامبر يقوسن يكترك كش شر شمشيرك شر طفانك شر دباباك لحد كامي كان برسينا زاني السبب الشركة أصلا شر بوشي دسي بيكدو أو أنا كافر القاتل والمقتول في النار كشداو كشو بكشكش هادو كان لأجران كبرامبر يقوسون يكترك كشدو خوش أنا زان لفتشي شركا ياخذ في غمري خوا صلى الله عليه وسلم زۆر جار و حەدیثی کە لە حەڵقەکانی کە عەرزی جەنابتانە کرد ئەڵێ داوای سێشتم لەخوا کرد
دوانیانی پێدام سێمی پێ نەدام سێمەکە ئەوەیە کەوا وتم ئومەتەکەم دەستیان نەچێتە خوێن یەکتر و یەکتر لە ناو نەبن فەرمووی ئەوەیان نامێ دوانەکەیکی پێیاموتی ئەگەر هەموو کافری دنیا پەلاماری ئومەتەکە با بە شەڕ پێی ناوێرێت قەتیش ئومەتەکە و بە دەردێک و بە گرانێکی فەتافەری لە ناو نابن بەڵام ئەمەیانە نادەمێ ئەی محەممەد ئەی پێغەمبەری خوا سەڵات و سەلامی خوای لەسەر بێ بە قەدەری خوای لەسەر ئەم ئومەتە عقوبەی خوای لەسەر ئەم ئومەتە کە گوناحەکانی خوانی پێڵەوەرێ و غەضەبێکی خوای لەسەر ئومەتە ئەش کاتێ تاوانیان کرد و گوناحیان کرد خوای گەورە کوشت و کوشتانیان لە نێوانە هەڵەگیرسێنێت کاتێ فەساد لەناو ئومەتی محەممەدا بەرپا بوو بێدینی دەستی پێکرد خەڵک لە دینی خوا دوورکەوتنەوە ترسی خوا لە دڵەکانان نەما ئەو کاتە خوا پەنامە بە خوا عقوبەیان بەچەیە کە ئەمە کوشتاری یەکترەکەن و دەستیانە چێتە خوێنی یەکترەوە جا لەو فیتنانەیە حەل چییە ڕێگەی دەرباز بوون چییە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم حەلی بۆ دانای نەفەرمێ ئینەها ستەکون فتن ئەڵێ فیتنەی گەورە لە دواتانە دێت چەندین فیتنە بە دوایە دێت لە دوای ئێوە دێت ئەلا ثم تكون فتنة اینجا بە دوای فیتنەی تر دێ فیتنە لە دوای فیتنە دێ ئەفەرمێ القاعد فيها خير من الماشي کەسێ دانیشت بێ لەو فیتنەیە باشتر لە کەسێک کە بەرەو ڕووی بڕوە والماشي فيها خير من الساعي یەکێک کە بەرەو ڕووی ئەڕوا باشتر لەو کەسێک کە بە هەروە لە بەڕاکردن بەرەو ڕووی فیتنەکە ئەڕوا ألا فإذا نزلت أو وقعت فمن كان له إبل فليلحق بإبله ومن كان له غنم فليلحق بغنمه ومن كان له أرض فليلحق بأرضه هەچ کاتێ ئەو فیتنانە قەوما ئەگەر مەڕووماڵات بچۆ بەلای مەڕووماڵاتەکەتەوە ئەگەر ئەرز زەرعاتی بچۆ بەلایەوە ئەگەر شتێکە هەیە بڕۆ خۆت لەم فیتنانە بپارێزە خۆ مەشغوڵی شتێکە کە کار بکە کاسبی بکە زەرعات کە بەس خۆت بپارێزە خۆ دوورە پەرێز بگرە پیاوێک گوتی ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەگەر نە مەڕووماڵاتم هەبوو نە ئەرزم هەبوو وتی دەی شمشێرەکەت بێنە و بیشکێنە بۆی بپارێزیلەوە وتی ئێگر وازیان لێ نێنام بە شمشێر و هاتنە سەرم بۆ ماڵەکەم فەرمووی ئەگەر شمشێرەکان ئاوا بەرز کردو بیان لە تەپی سەری لێ بکەنەوە دەست بەرز نەکەیتەوە با دەستی تۆ نەچێتە خوێنی موسڵمانان بکوژرێ بەس مەکوژە ئەباکە و بە بەسەر تا بۆی چاو لێ نەبێت کە شمشێرەکە ئەیەن لە ملێ هەتا ئەو کوژن بەڵام تۆ دەست نەچێتە خوێنی خەڵک ئەو باشترە بۆ قیامەتێ با کوژراوەکە دوی فەکون عەبدەڵڵاه المەقتول لەلقاتیل عەبدەڵڵاه کوژراوەکە بە نەک بکوژەکە بە ئەو تاوانەکەی تۆ بخاتە ئەستۆی خۆی بۆ جەهەنەم بڕوا بەڵام تۆ بکوژ نەبی دەست بەرز نەکەیتەوە لە فیتنەیە با دەست نەچێتە خوێنی موسڵمانان ئەمە حەدیثی پێغەمبەر صلی الله علیه و سلم بەنەف پێغەمبەر صلی الله علیه و سلم نەسیحەتمانەکە طبعا ئەمە بۆ شەڕی موسڵمانان ئەڵێم لەناو خۆیانە نەک وابزانێک کەسانێک بێ ئەمە لێک باتەوە بڵێ کاکە ئەمە ئیتر نابێت لەگەڵ کافرە نابێت دیفاع لە ئەرزی ئیسلام کرێ نابێت دیفاع لە شەرەف و ناموسی موسڵمانان کرێ نابێت دیفاع لە مەظلوم کرێ ئەبێ بێدەنگی لە ئاسی تاغوتەکانە ئەبێ بێدەنگی لە ئاسی تەطبیق نەکردنی شەریعەتی خوایە نەخێر ئەمە بەس بۆ ئەوەیە کەوا مسلمان هەردوو لا مسلمان من دەستیان نەچێتە خوێنی یەکتر کە تۆ برای مسلمان تۆ ئەوش ئەهلی قیبلێ و نوێژەکە وەکو تۆ کاکە با زوڵم لێ بکە بەس تۆ زوڵم لێو مەکە قەی ناکە تۆ تەحەموولکە تۆ تەحەموولکە ئاچیتە باشتۆ ئەو دەستی چۆ خوێنی تۆ هەچ کامێکتان دەستان چۆ خوێنی ئەو مادەم هەردوو مسلمان زاڵمەکەتان نەچێتە جەهەنەمەوە ئەمە باز لە فیتنەی مسلمانان لە بینی خۆیانەکان نەگەڕ و بەڕەو بوونەوەی مسلمانان لەگەڵ کافران و لەگەڵ دژە دینەکانە خی گەورەم ئومەدە بێدار کاتەوە ئینشاءڵڵا نەسڕەتی پێ ببەخشێت بێداریان کاتۆکەوە لە ئاسی دوژمنەکانیانە شێر بن بەڵام بۆ یەکتر برابن و نەرم بن لەگەڵ یەکتران نەک لەگەڵ یەکترا شێر بن و بۆ یەکتر و بۆ گیان یەکتر شێر بن لە ئاسی دوژمنەکانیشیانە ڕێوی بن خی گەورە هیدایەتی هەموو لایە باقول قولي هذا واستغفر الله لي ولكم وصلى الله على محمد النبي الأمي وعلى آله وصحبه أجمعين والسلام عليكم ورحمة الله في حمد يليق بجلال وجهك وعظيم سلطانك اللهم لا أحصي ثناء عليك أنت كما أثنيت على نفسك فلك الحمد حتى ترضى ولك الحمد إذا رضيت اللهم صل وسلم وبارك على إمام المرسلين محمد النبي الأمي وعلى آله وأصحابه أجمعين اللهم يا رب اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقه قولي اللهم آمين وشكانوا برياني بري السلام ورحمتي خواتان ليبت لألقيم جاري نشانكان زنجير نشانكان روجي دعاي دها إن شاء الله پێکەوە دەچینە خزمەت چەند
فرمودەیەکی شیرینی تی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم زۆربەی ئەڵلقەکانی پێشووترماندانا بۆ باسی ئەو فیتنانێکەوە بەرۆک بۆ مسلمانان بە تایبەتی سەحابەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەگەن و کە گرتیان و وتمان درێژەی هەبوو هەتاکو سەردەمی خۆمان ئەو مەسەلەی کوشت و کوشتارە زیاد لە حەد باسمان کرد پێغەمبەر صلی الله عليه وسلم زۆر گرنگی بۆ داوە هانی مسلمانەکان و سەحابەکان بۆیە هەنگێ لە سەحابەکان لە سەردەمی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بێلایەن لەو شەڕانەیە دانیشتبوون بوو سووری زانی ئیمامی عەلیش لەسەر حەقە بەزنەوێرا بچێتە پێشەوە یەکێکی وەکو ئەبوو زەر ڕەزای خوای لێ بێگێرێتەوە لێ پێغەمبەر صلی الله عليه وسلم پێی فەرموو وتی ئەرەئەیتە ئین قتل الناس بعضهم بعضا حتى تغرق حجارة الزيت من الدماء كيف تصنع؟ الله بيوتم أجر روجي ها أبو ذر خلق بيني أمن دان ليكتر كوش هتاوى إليها وحجاري زي منطقة ولا لاي مدينة بردكاني زيت هرهمو بربغبون بخيون سور هالقران أجر أو روجو بيني أبو ذر كوتي أو روجو تشيكيت الله هالخوي جوابي دامو فرمي اقعد في بيتك وأغلق عليك بابك فرمي لمالي خوتا داني شو درجاي خود داخل الله منش بيوم وتم أي بيغمري خوا فإن لم أترك إيجر وازن لنا من دانش مال درجاي مالي خوم داخل إيجر وازن لنا قال فأتي من أنت منهم فكن فيهم تيب شو لا أوانيك بيشتل لقال يا أبوي هل لقال أوانا خد مجورة ورجاي خد مجورة يعني لقال كونها ولا كان بيغمر أبا صلى الله عليه وسلم الله منتم يعني سلاحك شم خلقرم لقال أنا الله بيغمر صلى الله عليه وسلم فرموا إذا تشاركهم فيما هم فيه تكاتة توجبي بالشريك أنا قد صدق سلاحك تلقال يا أبوي يعني توجبي بالشريك وأنا لو تواني لو فتنة ولكن إن خشيت أن يروعك شعاع السيف فألقي طرف ردائك على وجهك حتى يبوء بإثمه وإثمك ويكون من أصحاب النار أجا حذور ترسايكواشم شركة اللي برزكرات ولا ملدا عباكت هل غير روبية بس طبلي سرتا بان لملدا توب كوجا جناحي توشو أيش بكيوتا أستوي أو بلام تو نكش مش برزكيتو يعني بيغمري خوا صلى الله عليه وسلم آموشگاري بيغمري خوا صلى الله عليه وسلم بوم أمتي ئەگەرە دەوێ لە دنیاشا بێوەی بیت و بۆ قیامەتیش ڕوڕەشی دیوانی خوا نەبی و خەڵک یەخەت نەگرێ لە قیامەتە داوای خوێنی خۆ لێ بکە خەڵکی کە ئەهلی قیبلە و شایەتمان بێ بڵێ خوایە ئەمە بە ناحەق منی کوشت ئەگەر تووشی ئەو بەڵا گەورەیە نەبیت دەزمێرە شمشێر بەرامبەر بە برای مسلمانی خۆت با زوڵمە لێ بکرێت و تەعەدا لێ بکرێت بەڵام تۆ تەعەدا مەکە و دەزرێژی مەکە بۆ خوێنی برای مسلمانت ئەیڵێمەوە بۆ خوێنی برای مسلمانت نەک زاڵمێک نەک داگیرکەرێک نەک دەست درێژی کەرێک کە بێت تەعەدا لە شەرەف و ناموسی مسلمانانکە ئەڵێ مسلمانان ئەگەر هات و ئاشوبێک کەوتە بینیانەوە ناخۆشیە کەوتە بینیانەوە هەموو ئەهلی قیبلە و هەموو مسلمان بوون ئەگەر زوڵمیشی لێکرا تەحەمولکەی باشترەوەی لەوەی کەوا تۆ زوڵم لە بەرامبەرەکە بکەیت نەک ئەوەی کەوا لەسەر قەزەیەکی بەسیط جاری وهەیە دراوسێ لەگەڵ دراوسەیە ئەم دەزایەتە کلاشینکۆف و ئەو دەزایەتە کلاشینکۆف ئەم بە چەقۆ ئەو دادرێ و ئەویان بە خەنجەر ئەو دادرێ ئەم تەقە لە ماڵی ئەوەکە ئەو تەقە لە ماڵی ئەوەکە سەیرەکەی جاری وایە برا و برا تەقەلەیەکەکەن ئامۆزا و ئامۆزا لەسەر پارچە ئەرزێک لەسەر موڵکێک لەسەر قسەیەک لەسەر شتێکی بەسیط هەردوو شاخوایان بە مسلمانەزانن خەڵکی دێیەکن خەڵکی ئاواییەکن لەسەر باخێک لەسەر زەرعاتێک دەستیانە چێتە خوێنی یەکتر جاری واش هەیە شەیتان ئەو خەڵکە فریوایە دوو جەماعەتی مسلمانن دوو کۆمەڵی مسلمان و خۆشیان بە ئیسلامی دانێن و بە دیفاعکرد لە دینی خوازانە سێکی پەلاماری یەکتر ئەدەن دەستیانە چێتە خوێنی یەکتر لە یەکتر ئەدەن چاڵ بۆ یەکتر هەڵ ئەکەنن ئەمەیەکەوە فیتنەی گەورەیە ئەگە تاریخی ئیسلام خوێنی تۆ سەیرەکەی لەناو مسلمانەکانە جاری وا بۆ لە ڕقی یەکتر هیوایتیا بۆ چۆ دینی خۆی فرۆشتۆ چۆ پەنای بۆ کافرەکان بردو و کافریە ناوتە سەر برا مسلمانەکانی تری لە تاریخی ئیسلامە زۆر ئەوانەی تایە لە تاریخی مەمالیکەکانە زۆر لەوانەی تایە لە تاریخی بەناو مسلمانەکانە زۆر لەو باس و خواسانەی تایە پێویستە مسلمان زۆر زۆر ئاگادار بێ لەو مەسەلەیە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئامۆژگاریمانەکاڵێ لەو فیتنانەیە با دەست نەچێتە خوێنی مسلمان بەڵام ڕێگەیەکی کەی قوتاربوونیشی بۆ داناوین هەر لەو فیتنانە ئەفەرمێ ئەظەلەتکم فتن کەقطع الليل المظلم ئەڵێ وا کۆمەڵە فیتنەیەک وەکو تاریکی شەوی تاریک وەکو شەوی تاریکی نوتەک هات بەرەو ڕووتان ڕێگەتان پێ ئەگرێ ئەنجە الناسی منها کێ لە هەموو کە زیاتر باشتر قوتاریە بێ لەو فیتنانە و لەو تاریکی کە ئاوا ڕوو لە مسلمانانەکات و لەو نەهامەتی ڕوو لە مسلمانانەکە لەو فیتنەی کە بەرەوکی مسلمانانەگرێ ئەفەرمێ صاحب شاهقة يأكل من رزق غنمه زەلامێکەوە تا بەقەت پاڵی کێوێکەوە کۆمەڵێ مەڕووماڵاتی بۆ خۆین کردو خۆی پەناگرتووە لەو فیتنانە تەدەخولی ئەو فیتنانە ناکە لە شینی مەڕووماڵاتەکەی خوا ناچێت دینی خۆی بفرۆشێ بۆ مەعاشێکی کەم بچێ خەڵک بکوژێ و خەڵک بیکوژێ
نابێ بە چەگاری ئەوە بچێ خەڵک کوژێ و خەڵک بیکوژێ بە تۆزێ شیری مەڕووبزنەکەی ڕازێ کە بە قەتپاڵی کێوێکەوە بە خێوێکیانەکە ئەگەر نا ئەو ڕەجولون یا پیاوێک من وەڕائی دروب لەو دی و ڕێگاکانەوە ئاخذون بعنانی فەڕەسیهی لەغاوی ئەسپەکەی گرتووە تاوی لێ ئەدا یەکول من فەیئی ڕمحی لە پێناوی خوایە غەزا دەکا سەر بۆ کەس نەوی ناکا ڕوبەڕووی کافرە بێتەوە من لەگەڵ برای مسلمانی خۆمە دەسم ناچێتە خوێنی تعداشم لێ بکە حەقیەوە منە منەشم دیفاع لە دینی خواکەم دوژمنی گەورەی سەرسەختمان هەیە کە دوژمنی دین و ئاینمانە من لە بەرامبەر ئەواسم نەک لەگەڵ برای مسلمانی خۆمە ڕۆی سیلاحەکەی کاتە دوژمنە ڕاستەقینەکەی کە دوژمنی خوا و دینەکەیەتی نەک برا مسلمانەکەی کە ئەهلی قیبلەیەوەکو خۆی بچێت لەگەڵ ئەوا دەستیان بچێتە خوێنی یەکتر ئەمە بەرنامەی پێغەمبەری خوایە صلی الله علیه وسلم ئەڵێ ئەگەر برا مسلمانەکەەوە هاتە ماڵەکەەوە ئەگەر کوژداشی تۆ ئەو مەکوژە بعدم برای مسلمانتە یا ئەوە بکە یاخود ئەگەر بدوێ هەر قوتابی لەوە بڕۆ بە شوێن مەڕووماڵاتی بکەوە بەو شاخ و کیەوە خۆت پەنا بگرە لەو مەسەلانە ڕزقێکی کەمە دەستکەوە بەڵام دینی خۆ مەفرۆشە و دەستێ نەچێتە خوێنی مسلمانان ئەگەر نا ڕۆیشم شێرەکە و کارە دوژمنی ئیسلامەکە لە پێناوی خوایە غەزا بکە نەکچی دەسم چێتە خوێنی مسلمانانەوە ئەمە حەلی پێغەمبەر صلی الله علیه وسلم بۆ فیتنانە خاڵی کەشەیە کە زۆر پێویستە تیا ڕوونیکەمەوە خوا پەنامە بەوەزام لێکی لە ئەڵلقەکانی کەشە ئاماژەم پێکرد ئەغلەبی فیتنەکان کە بەرەوکی ئومەتی محەممەد دەگرێت صلی الله علیه وسلم لە خۆرهەڵاتەوە دێن خۆرهەڵاتی کوێ خۆرهەڵاتی مەدینە کە پێغەمبەر صلی الله علیه وسلم باسی کردووە کە ئەکاتە ئەم وڵاتی عێراقی ئێمە و ئێران ئەم دیوە خوا پەناما بە هەرچی فیتنەکان هەیە ئالێرەوە هەڵگیرسان و ئاشوبەکان هەرچی ئەو جەماعەت و کۆمەڵانە هەیە کە دایم بوون بە بەڵا بەسەر ئومەتی ئیسلام و شەڕ و تاقمێنەیان کردووە سبحان الله هەمووی لەم وڵاتی ئێمەیە پێیا بووە ئەبوو هورەیرە ڕەزای خوای لێبێ بۆمان ئەگەرێتەوە لە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی ڕەأس الکفر نحو المەشرق فەرمووی سەری کفرەوە تا لە خۆرهەڵاتەوە لە دیوی خۆرهەڵاتەوە سەری کفر ئەو تا لەوێەوە عەبدوڵڵای کوڕی عومەریش ڕەزای خوای لێبێ ئەفەرمێ لە پێغەمبەرم صلی الله علیه وسلم بیستۆ فەرموویەتی الفتنة ها هنا من حيث يطلع قرن الشمس أيو دفي بو أيو راكي شاب ولا يخرات أيو فتنة هر همي أعلى لو شريكة خوري لي هالديت أم قوتي خوري لكيو هالديت أفرمو فتنة كان شهر همو أعلى لو هالدين ودين لحديث كافر من رأس الكفر ها هنا من حيث يطلع قرن الشيطان فري كفر أعلى لو أعلم شريكة لم شنويكة قوتي شيطاني لي هالدين أخيري عمري بيغمر والصلاة والسلام خويل الثربيت إذا جاء نصر الله والفتح ورأيت الناس يدخلون في دين الله أفواجا نصرتي خوا داباري بسر پیغمبر صلى الله عليه وسلم مكة آزاد كرا قبيلة وهو زكاني چوار دوري جزيرة عربي هر همو هر روجي كوملا وفد قاعدة خدمة پیغمبري خوا صلى الله عليه وسلم إعلاني إسلامتي خوانا كرد إما نيونري فلانة عشتين إما نيونري فلانة هرمين إما نيونري فلانة دولتين نامەی پاشا و مەلیکەکانی بۆ ئاهاتەوە دینی خوا چەسپا لەسەر ئەزا ئەخیری عمری پێغەمبەری خوا بوو صلی الله علیه وسلم تەنانەت هەنگێک لە ڕوایەتەکان بازەکە کە لە شارە زووری کوردستانی خۆشمانەوە وەفدێک بە سەرۆکایەتی کابانی کوردی گەیشتۆتە خزمەت پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم و باسی جوایە کە دوو حەدیثی لە خزمەت پێغەمبەر صلی الله علیه وسلم بیسبێت و گێڕابێتەوە لەناو کتێبەکانی حەدیثە دوو جار ناوی هاتۆ کە حەدیثی گێڕاوەتەوە کابانی کوردی وەفدی شام هاتنە خزمەت پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دوایی کە ڕۆشتنەوە داوای دوعای خێران لە پێغەمبەر صلی الله علیه وسلم تێر دوعای خێری بۆ کردنوتی اللهم بارك لنا في شامنا و دوعای خێری بۆ کردنوتی حتا ڕۆژی قیامەت سەنگەری جیهادی ئومەتی من شوێنی عیزەت و سەربەرزی ئومەتی من لە وڵاتی شامایە سەنگەری ڕووبەڕووبوونەوەی ئومەتی من لەگەڵ کفرە لە وڵاتی شامایە دوای وەفدی وڵاتی یەمەن هاتن چەند ڕۆژێ لە خزمەت پێغەمبەر صلی الله علیه وسلم مانەوە فێری دینی کردن و ئایەت و حەدیث و دوایی کە ڕۆشتنەوە داوای دوعای خێران لە پێغەمبەر صلی الله علیه وسلم ئشتێ دوعای خێری بۆ کردن زۆر مەدحی یەمەنیشی کرد هي الإيمان يماني الحكمة يمانية أهل اليمن أرقاء الأفئدة زور حديثية لسروا مدحي كردن دعاء كر اللهم بارك لنا في يمننا دعاء خيري بو كردن هي مصر هاتن دعاء خيري بو كردن كروشن طبعا نصيحتي زوري كدعاء كروشنوتي حتى بصعاكاتي وفتان بوكم أهلي مصر تازا مسيحي كان شان ضرري النبي بوتا قبطي كان شان ضرري النبي لقال أنا باجبر إن شاء الله تا آخر زمان أهلي عراق أهلي نجد بيو كاتي خوي برزايكاني عراقيان بيود هادنا خدمة بيغمر صلى الله عليه وسلم
دوایی چەند ڕۆژە لە خزمەتی بوون و هەنگی ئاەت و حەدیث و دینیان لێوەرگە دوایی وتی یا رسول الله ئەڕین و دوعای خێرمان بۆ کە پێغمبەر صلی الله علیه و سلم دوعای بۆ نەکردن ڕۆژی کە خۆیان ماحتەر کرد یا رسول الله دوعای خێرمان بۆ بکە ئەڕینەوە هەر بۆی نەکردن و تا ئەڵێ ئەوە ئەظن فأظن قال في ثالث پێم وابێت جاری سێم بوو کە تەکلیفیان لێ کرد لە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کە دوعایان بۆکە کەچی دوعای بۆ نەکردن فەرمووی هناك الزلازل والفتن وبها يطلع قرن الشيطان پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمووی بوومە لەرزە گەورەکانی ئاخر زەمان زەمین لەرزەکان هەرچی فیتنە و ئاشوبەکان هەیە لەوێەوە دێ و قۆچی شەیتان لێەوە هەڵدێت فیتنەی ئومەتی من هەمووی لێەوە هەڵدێت پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بەناحەق ئەم حەدیثانەی نەئەفەرموو بێتاقەت نەبوو دوعای بۆ نەکە خەڵکی مەشریق بوون ئیمامی عەلییان شەهید کرد لە عێراقا ئامۆزاکەی پێغەمبەر و خەلیفەی موسڵمانیانە شەهید کرد خەڵکی مەشریق بوون ئەو خەڵکی نەجدە بوون کە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرموو فیتنە هەموو لێەوە دێت حسەینی کوڕی پێغەمبەریان صلی الله علیه و سلم شەهید کرد خانەوادەی پێغەمبەریان صلی الله علیه و سلم شەهید کرد و سوکایەتیان پێکردن و بۆ دەردەیان بردن پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بۆیە دڵی لێ خەڵکی لێ و بالفعلی وەکو مێژوو وەرە سەیری کە سبحان الله هەرچی ئەو فرقە و طائف و جەماعەتە گێرە شێوانایە کە بە طولی تاریخ ئاشوب و کێشە و گرفتیان بۆ خلافەتی ئیسلامی و ئومەتی ئیسلام دروست کردووە سبحان الله هەر هەمووی لێرەوە سەری هەڵەدا هەموو جا دەوڵەتی ئیسلامی بەس خەریکی کوژانەوەی فیتنە و ئاشوبی ئەم مەملەکەتان نەبووە ئەم وڵاتە خوا پەنامان بەر وڵاتی فیتنە و ئاشوبە تەنانەت جاری واشەیە هەر لەم سەردەمانی خۆمان من هەموو جار باز دەکەم ئەڵێم خوا پەنامان بە وڵاتانی کە ئابینی شەڕی تیا بێ ئینقیلابی تیا بێ ئاژاوی تیا بێ ئاشوبی تیا بێ یەکترە کوژن بەڵام نەمان بیستووە خەڵک بەم شێوە ئەوەی کە بیستمان لە ماوەیە فیتنەی دوای ڕوخانی سەدام خەڵک کەوڵکردن چاودەرهێنان گوێ بڕین لوت بڕین خەڵک هەڵواسین نادام پێف کەوڵکردن ئەوەی ئەمان بیستەوە بە طولی تاریخ نەبیستراوە باشە ئەبێ کەسانێک هەبێ هەتا ئەمەندا وحشی گەر و دڵڕەک بن بەرامبەر هاو نیشتیمانیانی خۆیان بەرامبەر هاو دینانی خۆیان لەسەروی مەذهەبی جیایە لەسەروی فکرێکی جیایە ئەگەر لەگەڵا ناگوجێ ئەگەر لە شەڕای کوشتنیش بە هەر حاڵە بە یەکتر لە هەموو شوێنێکە شەڕە بێت و کوشتارە بێ بەڵام ئەم ڕەفتارە نائینسانیانە بەرامبەر بەچی خەڵکانێکی هێندن دڕەک لە وڵاتەیە جێگیرن خوا پەنامان بە بۆیە هەموو جار دوعاکەمەڵە بڵکو خوای گەورە بکە کوردستان بە عێراق حساب نەکا ئێمە کاتی خۆی بە عێراق بەشی خۆی جا بۆ بێروتا و ئیقلیمی جەبەل ئەسڵەن بە عێراقیان حساب نەکردووە ئەسڵەن بە مەنتیقەی وەسەتیانەوە عێراق العەجەم ناوەڕاستی عێراقیش ئەو کاتە ناوەڕاستی عێراقیش عەرەبیتیان نەبووە کاتی خۆی کە خلافەتی ئیسلامی کە فتوحاتی ئیسلامی بەڕێکەوت لە زمانی عومەری کوڕی خەتابە پایتەختی کیسرا لە مەدائین بوو مەدائین لە نزیک دیالێ لە بینی دیالە و بەغایە یعنی ئەو مۆمەنتیقانەوە عێراقی عەجەم بە کوردستانی ئێمەیان هەرنە ئەو عێراق بۆیە هەموو جار ئەڵێم ئینشاءالله بە پشتیوانی خوای گەورە ئەم کوردستانەی ئێمە بە دوورە بێ لەو هەڕەشانە و لەو هینانەی پێغەمبەر صلی الله علیه و سلم چونکە ئینشاءالله هەر بە عێراق حساب ناکرێ ئەمە ئیقلیمی جەبەل بووە حتا عومەری کوڕی خەتاب نامەی ناروتی کە گەیشتە مەنتیقە شاخاوەکان گەیشتە شاخەکانی حەمری وتی لێ بۆستن ڕازیم نییە بە هیچ شێوە بڕۆنە ئەو دیۆ من نازانم ئەو چیا بەرزانە کیتیایە کێ لەو دیوانەوە ڕازیم نییە کەس بچێتە ئەو دیۆوە ئەو خەڵکی ئێمە بە کوژمێن هەتاک و بۆم یەکلا بێتەوە کیتیایە بۆیە هەر خەڵکی ئەم مەنتیقانە خۆیان بەخۆیان وەفدیان نارد شارە زۆر خۆی وەفدی ناردە خزمەت جێشی ئیسلامی و ئیعلانی ئیسلامەتی خۆی کرد بەبێ ئەوی شەڕ و ئاشوب یەک ڕیوایەتی صحیح نییە بگێڕێتەوە کە سەحابەکانی پێغەمبەر صلی الله علیه و سلم هاتبوون لە مەنتیقەیە بەشەر هات بێتە ناو کوشت و کوشتاریان کردبێ هەموو ئەو ڕیوایەتانەی کە گەرە زۆری لە واقیدی و لە هەنگی ڕاویەوە هاتووە کە ئەسڵەن لە لای مؤەرریخەکان کاتێک کە باسییان لەڵە کە فڵان کەس کەذاب واقیدی ئەو حاڵەتی لە ناو مؤەرریخەکانە حسابی کەذابی بۆ کرێت کەس ڕیوایەتی لێوە وەرناگرێت چون لە یەک دوو ڕێوایی ئاوا هێنایەنە کەسی ئاوا کە ڕێواتی گێڕاتەوە بەشەر هاتوونەتە کوردستان و ئەسڵەن عومەر نامەی ڕسمی هەیە کەوتی گەیشتە مەنتیقەی جەبەل لەیەکان ناوەستن ناچن ناو شاخەکان و چکە نازانم کەیتیایە سەحابە بە کوژنان و خەڵکیش ناکوژن تا بۆم یەکلا بێتەوە ئەمە سەبارەت بە مەنتیقەی خۆمان سەبارەت بە هەر ئەوەی ئومەتی پێغەمبەری خوش صلی الله علیه و سلم ئەفەرمێ لە دوای خۆم ئومەتەکەم بە عام ئەبێ بە 73 فرقەوە حەدیثی پێغەمبەرمان هەیە صلی الله علیه و سلم بۆمان باز دەکات دەفەرمێت مەسیحیەکان جوولەکەکان لە ناو خۆیانە بوون بە 71 فرقەوە مەسیحیەکانیش بوون بە 72 فرقەوە ئومەتەکەی منیش ئەبێ بە 73 فرقەوە هەمووی ئەچێتە ئاگرەوە بەس یەک فرقە نەبێ هەر هەمووی ئەچێتە ئاگرەوە تەنها چەند نەبێت تەنها یەک فرقە نەبێت
وهي الجماعة ئەو فقێش ئەوەی کە جەماعەت و کوی مسلمانەکانی لەسرە خەتی پانی مسلمانەکان نەک شازەکان کە هەر یەکە و تو لە ڕێک بۆ خۆی دۆزێتەوە و قسەکە پانتایی ئومەتەکەم بەگشتی ئەوەی کە لەسەر ڕێگە ڕاستەکەی و لا نادات ئەوەی کە شوێن بەرنامەکەی خۆ پێغەمبەری خوا کەوتووە صلی الله علیه وسلم. أبو هريرة رضي الله عنه بما نجرته أفرمي في غمري خاصة فرمي افترقت اليهود على 71 فرقة وتفرقت النصارى على 72 فرقة وتفترق أمتي على 73 فرقة. أما حديثي في غمرة صلى الله عليه وسلم حديثي صحيح أبو داود والترمذي وابن ماجه رواية كده البانيش لصحيح جامع الصغيرة أفرمي الصحيحة للروايات كإمام أحمد وأبو داود وحاكم روايات كده إمام البانيش هذا الصحيح دانه أبي عامر عبد الله كوري لحية جرته دله لەگەڵ معاوی کوڕی ئەبوو سوفیانە چین بۆ حەج کە گەیشتینە شاری مەکە پاژۆی کە نوێژی نیوەڕۆی کرد هەستا وتی معاویە خوتبەی داوتی پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرموویەتی حەدیثێکی پێغەمبەری صلی الله عليه وسلم گەڕایەوە معاویە کاتێک کە خەلیفە بوو وتی إن أهل الكتابين افترقوا في دينهم على 72 ملة وتی أمتي أهل الكتاب مسيح جولەکان لەناو خۆیانە بوون بە 72 بەرەکەوە وإن هذه الأمة أمتي من ستفترق على 73 ملة أبن بحفتاو ثيب بروا يعني الأهواء لبيني دوكوانا يعني الأهواء يعني حفتاو ثيب آرزو هل يكوب آرزو خوي وهل يكوب بويستي خوي جماعتي بخوي داتاش كلها في النار هم يجت آجر إلا واحدة وهي الجماعة تنها يكبر كان نبيوش كجماعتك بانتايم أمتك ما بعام كشون حقك كوتو ليلا نداو وإنه سيخرج في أمتي أقوام تجارى بهم تلك الأهواء كما يتجارى الكلب بصاحبه كثانق لأمتك كما بيا أبن شون هاري فكيك فك قبل هنگێکە دەگرێت فەگێکە تووشی نەخۆشی هاری بێت قەپیلی ئەگرێ ئەو میکرۆبی هاریە بەناو خوێنی ئەو زەلامەیە ڕۆ ئەوش تووشی هاریەکە ئەڵێ ئاوایی ئەم هاریە چێتە گیانی ئەو خەڵکەوە لا يبقى منه عرق ولا مفصل إلا دخله هیچ دەمارێک هیچ جونگەیەکی نامێنێتی نەچێت بە تەواوەتی ئەچێتە ناویانەوە ئەم هاری ڕێگی هاری ئەچێتە ناویانەوە ئەچێت جەماعەت داهاتاشی بۆ خۆی و بەرەکە داهاتاشی بۆ خۆی ئامادەنێ گوێ لە حەق بگرێ ڕزی مسلمانان لە دەکا ئەڵێ ئەم پەتایە تووشی ئەم ئومەتەی منیش دەبێت و ئاوایان لێدت جاء ئەمە حەدیثی صحیحی پێغەمبەر صلی الله عليه وسلم بەڕاستی یەکێک لە گەورەترین نەهامەتیەکانی ئەم ئومەتە ئەوەیە کە ئەم ئومەتە چی بەسەر مەسیحی و جوولەکاناتەوە ئەوان چۆن ڕیزەکەی خۆیان و حەقیقەتەکان لەناو خۆیانە کەتکەت کرد لەدلەتیان کرد هەر جەماعەتەوە بە حسابی خۆی ئەوە تا فقەیەکی حەقە و ئەوکانی کە هەموو باتڵن هەمان دەرتووشی ئەم ئومەتەش بوو پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ لەتەتەبیعون سبل من قبلكم ئەفەرمێ جێپێی قەومەکانی پێش خۆتان هەڵەگرن ياخذ لحديثك أفرمي لا تقوم الساعة حتى تأخذ أمتي بأخذ القرون قبلها شبرا بشبر وذراعا بذراع على قسم بخوا قيامت هالنافع قيامت دانايت حتى أمتي من جيبي قومكاني من بيش خوان بذ بال ببال هل أقرن أوان لكي روشتبن حتى لو دخلوا جحر ضب لدخلتموه حتى أقبتنا كوني بذن مجيكو ما أجبدوا نايو قال فقيل يا رسول الله كفاري ثورون فرمي يا أي بيغمري خوما بس بيكي فارس كان والروم كان فرمي ومن الناس إلا أولئك قلت يا خلق كان غيري أو أنا بي أو أن شيء كده يوشالو أنا كان أو أمتاني بيشو شون قمرابون هو كاري قمرابون كان يعني شيء كشيء يوجدون جي بي أوان هلا قلوا تشاولو أنا كان خوا بنامان باب لا حديثي كيك أبو سعيد خدري رضي خويله بما نقلت ولا بيغمر صلى الله عليه وسلم فرمي لا تتبعون سبل من كان قبلكم شبرا بشبر وذراعا بذراع حتى لو دخلوا جحر ضب لاتبعتموهم أفرمي بذ بال ببال جي بي قوماني بيش خوتان هلا قرن أجر أوام بتشنا بكوني بذن مجيك شوا كوني قاريك وكوني كوني دعباك وأوام بتشنا نايو إيش بدوانا أتشنا أو كنو تشاوي عليك جي بي أنا هلا قرن بدوانا أرون قلنا يا رسول الله اليهود والنصارى ما أي بيغمري خوام بس بيجوا لكم مسيحي كان قال فمن وتي أي كي بلا ما بس في أوانا أي كي أنا والله مسيحي وجوا لك كان تشيان كردوا شون دينك إخوان لدلت كردوا كريان بهذا المذهب وبركوا إيوش شاول لو أنا كانوا جي بي أوان هلا قرن أوان بتشر جيك عروشتن سلي شيء إيوش شاويان لي أكن غلط كان يوان شاول باش كان أنا كان لو أنا ميلت أنا كومل صفاتي باش يعني تبي كتشيو شاول باش كان أنا كان أتنشي كان
جێپی ئەوان هەڵەگرن بۆ کاری خراپ خوا پەنامان بە چی بۆ مای ڕوخانی ئەوان ئێوەش دەچن چاو لەوانەکەن یاخود پێغەمبەر صلی الله علیه و سلم لە زۆر شتا پێمان ئەڵێ بە ئاشکرا خالیف اليهود والنصارى ئێوە پێچەوانەی جوولەکە و مەسیحەکان کەن پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ویستێتی خڵقی ئەم ئومەتە شەخصیەتی ئەم ئومەتە کەسایەتی ئەم ئومەتە شونافی ئەم ئومەتە جیابێ لەگەڵ ئەوانی کەیە حتا لە سیمایە لە شکڵە ئەوان ئەڵێ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ ئەوان سمێڵ گەوراکە جوولەکەکان ڕیژە تاشنیەوە بەعەکسەوە ڕیژ بێڵنەوە سمێڵتان بچووکەنەوە یاخود پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە جژنەکانە جیاوازی لەگەڵەوانە کردووە لە عیبادەتەکانە و ڕۆژوگرتنەکانە فەرقێکی کردووە لەگەڵ ئەوانە ئەوەی باش بێ ئێمە بخوای گەورە لە قورئان و لە حەدیثە پێغەمبەر صلی الله علیه و سلم پێی گەیاندوین ئەوەشی کە باشنەوە بێ پێغەمبەر صلی الله علیه و سلم هەوڵی داوە شتێ بکەین کە ئەوان نەبێ بۆ ئێمە بمێنێتەوە کەچی ئێمە بەعەکسەوە هەرچی صفاتی خراپ هەیە نەک هی باشیش ئەچین چاو لەوانەکەی نوێنی ناو ئومەتەوە جێپەی ئەوان هەڵەگرین بست بە بست ئەو غەڵەتانەی کە پیاوە ئاینیەکان زانە ئاینیەکانی ئەوان کریان بۆ تێکدانی ئەو دینە و گۆڕینی ئەو دینە سەرێکی کەسانێک بە ناوی دینەوە بە ناوی زانست ئیسلامی و خەریکە جێپەی ئەوان هەڵەگرن بە ناوی حیلە شەرعیەوە شتی وا حەڵاڵەکەن کە بە ئەقڵی کەسان نایەت پاپاکانی ئەوان چیان نەکرد بۆ خۆیان ئەو قەدافەتەی بە خۆیان ئەبەخشی پێغەمبەری خوا سەڵات و سەلامی خوای لەسەر بێ ئەو پیاوە خۆشەویستە و سەرداری پێغەمبەران لە عومریا ڕۆژێ لە ڕۆژان نەیهێشتۆیەکێ لە سەحابەکان لە بەری هەستێ نەیهێشتۆ دەستی ماچ بکرێ کەچی کەسانێک ئەمڕۆ بە ناوی ئەوەی کە ئەولایی ئەو ئەولای پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم سەیرەکەی تەقدیسێک بۆ خۆیان دائەنێن کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەسڵەن بمایە بە کفری قبوڵ ئەکرد ئەبێ عەرز و خۆڵ ماچکەیە تاکۆ گەیتە قاچی نەک دەست ماچکردن بەڵکو قاچ ماچکردنیشی ئەمە کەی لە ئیسلامە هەیە ئێمە خەریکە کەسانێک جێپەی ئەوان هەڵەگرن مەسەلەن بۆ نمونە ئەولای موسڵمانە ئەچێت چاو لە مەسیحی جوولەکەکانەکە حیجاب و پۆشاکی ئیسلامی گۆڕا بەچی بە جلی سفور و بە مینیجۆب و بە تەنورەی کورتکردنەوە و بە نازانم ئەم ناوە غەریب و عەجیبانەی کە هێناوە ئافرەت ڕوت و قو دەکاتەوە جێپەی قەومەکانی پێشخۆمان هەڵەگرین چاو لە مەسیحی و جوولەکانەکەن ئەوان بەدەو چ نەهامەتی و فەسادی ڕۆشتووە سەرەکەی ئومەتی محەممەد صلی الله علیه وسلم یەتەوە بۆ ماڵە بە پەلە لەچکێ گەیا بەسەر یاو ئەچێتە سەر بەرماڵی ژنەکە یەتە ژوورەوە ئەچێتە بەردەمی خوای لەتە لەچکێ گەیا بەسەر یاو بەڵام کە ڕۆشتە بازاڕ بەردەمی هەموو خەڵکەکە خۆی ڕوت و قوت کردوێتەوە بەناو خەڵک ئەمە هەڵگرتنی جێپەی قەومەکانی پێشووترە سەیرەکەی قورئان خوێندن و ذکری خوا کە سونەتی ئەم ئومەتەیە گۆڕاوە بە مۆسیقا و گۆرانی و ڕەشبەڵەک و حتا ئەوانە وەسابێ نەبیری قورئانی هەیە نەبیری ذکری خوای هەیە هەرچی گۆرانی و عاداتی ئەوانەیە بۆ بە عاداتی ناو میلەتی ئێمە مناسەباتی ئەوان بۆ بە مناسەباتی ئێمە ئەمە مناسەبەی ڕۆژی خۆشەویستیە ئەمەیان ڕۆژی نازانم عیلاقەی کوڕ و کچە ئەمەیان ڕۆژی چییە ئەمە گوڵە سوورەکە ببەشەرەوە ئەمە جەژنەکانی خۆمان دینی خۆمان لە ڕۆژی جەژنی مەسیحیە چێ هەڵەپەڕێ شەو تا بەیانی خۆی سەرخۆشەکە ئاخر یادی پێغەمبەرێک سەڵات و سەلامی خوای لەسەر بێ وەکو عیسا بەوە ئەکرێتەوە تۆ تا بەیانی خۆت سەرخۆشکەیت و زینا بکەیت ئەمە دیناریە ئەمە شوێنکەوتنی ئومەتی محەممەدی صلی الله علیه وسلم خۆش بە ئومەتی محەممەد دەزانی صەلیبێکی کردوتە ملی چاو لەوانەکات کە بە درۆخستنەوەی قورئانە نەعوذ بالله سەیرەکەی لە جیاتی ناوی پیاوچاکان ناوی پێغەمبەران ناوی سوورەتەکانی قورئان ناوی سەحابەکان ناوی عولەمای ئەم دینە هەرچی ناوی ئەمە هونەرمەند و گۆرانی بێژ و مۆسیقاژەن و ئەمە مومەسیلی هۆلیۆدە و ئەمە یاری چی نازانم چ تیپێکەوە هەرچی ئەم ناوی شەیتان و مەلعونانە هەیە ناوی سەماگێڕ و ڕاقیسەی تیاترۆخانەکان هەر هەمووی لەبەرە ناوی چوار لە هاوڵەکانی پێغەمبەری صلی الله علیه وسلم پرسی نازانێ ئەمەیە کە ئەڵێ بز بە بز باڵ بە باڵ شوێن پێی قەومەکانی کاکەون ئەگەر بچنە کونی بزن مژەیەکەوە ئێوەش بە دوایان ئاچنە کونی بزن مژەکانەوە مزگەوت و ماڵی خوا هاتوچۆی مزگەوت و ماڵی خوا کە شوێنی ئەهلیمانە گۆڕاوە بە تیاترۆخانە و نادیەکان ئەو هەموو نادی ئەکرێتەوە بۆ شوێنی ڕابواردن و بۆ فەساد ناچێت سەرکا بە ماڵی خوایەوە بەرە مزگەوتەکە بڕۆ خۆشی بە موسڵماندانێ کە مردیژەوەی بێنەوە بۆ مزگەوتەکەی پێغەمبەر صلی الله علیه وسلم لەوێ کفن کرێ و دفن کرێ و تەلقین کرێ بنێژێ و نوێژی لەسەر بکرێ لە عمریشا سەری نەکرێەوە ماڵی خوایە هەر لە نادیەکانە خەریکی سەرخۆشی بۆ چاوی لە مەسیحی و لە جوولەکان کردووە شریعەتی ئیسلامەکەش بەرنامەکەی خوش قورئانەکەی خوش کە هیچ کەس حکمی پێ نەکا خوا گەورە حکمی کفر و فسق و ظڵمی بەسەرا داوە
هاتو گۆڕێتی بە کۆمەڵە بەرنامەیەکی دەستکرد کە دەستکردی مەسیحی و جوولەکانە ئەوە دێنێ بەسەر ئومەتەکەی خۆیان تەطبیقیەکە شوێن بەرنامە دەستکردی مەسیحی و جوولەکانەکەی شوێن قورئانەکەی خوا سونەتەکەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ناکەوێت ئەمەیە کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمی ئومەتەکەم بز بە بست و باڵ بە باڵ ژێپەی مەسیحی و جوولەکان هەڵەگرن ئەگەر تەنها بچنە کوری بزن مژەیەکیشەوە ئەمانش بە دوایان ناچن خوا پەنامان بەمە ئەو ڕۆژێک کە پێغەمبەر صلی الله علیه وسلم باسیە کرد بە ئاشکرا بە چای خۆمان ئەیبینین بەڕاستی نیشانەیەکی گەورەی لە نیشانەکانی ڕۆژی دوایی بەڕاستی پێغەمبەر صلی الله علیه وسلم وەکو ئەوەی ئاوا سەیری کرد بێ لەبەر چای و بێ بۆی باس کردوین و هاتی شەدی و بە چای خۆشمانەوە ئەیبینین خوای گەورە بمان بارێزێ لەم فیتنە گەورەیە و عاقبەتمان خێرکا و دامەزراومان کە لەسەر ڕاستە ڕێگاکەی ئیسلام و ڕاستە شەقامی ئیسلام أقول قولي هذا واستغفر الله لي ولكم وصلى الله على محمد النبي الأمي وعلى آله وصحبه أجمعين والسلام عليكم ورحمة الله وبركاته. أشرف المرسلين محمد النبي الأمي وعلى آله وأصحابه ومن تبعه بإحسان إلى يوم الدين. اللهم يا رب اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقه قولي اللهم آمين. برانو خوشكاني بري السلام ورحمة إخوة لها متان بيت نالقي أمروي زنجير نشانة كاني روجي دوايدا چەند نیشانەیەکی تر لەو نیشانانەی کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرموویەتی قیامەت نابێت تا ئەم نیشانانە ڕوو نەدەن و نیشانەکانیش ڕووی داون ئێمەش باسییان نەکەین دەڵێن پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەم نیشانانەی فەرمووە کە ئەمە لە دوای خۆی ڕوو ئەداوە بە نیشانەی قیامەتی داناوە و ڕووشی داوە و هاتۆتردی و کات و شوێنی هاتنە دیەکان باز دەکەین ان شاء الله. یەکێک لەو نیشانانەی کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم باسی کردو کردوتی بە نیشانەی قیامەت ئەفەرمێت لە حەدیثێکا کەوا ثەوبان کە لە هاوڵانی پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆمانەگەڕێتەوە لە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی لا تقوم الساعة حتى تلحق قبائل من أمتي بالمشركين وحتى يعبدوا الأوثان وإنه سيكون في أمتي 30 كذابون كلهم يزعم أنه نبي وأنا خاتم النبيين لا نبي بعدي. أفرمي قيامت هەڵناسێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ لا تقوم الساعة قيامت هەڵناسێ حتى تلحق قبائل من أمتي بالمشركين هەتا وای لێ دێ کۆمەڵە هۆزێک خێڵێک عەشرەتێک لە ئومەتەکەم سەر لە نوێچنەوە پاڵ کافرەکان و وازە دینی ئیسلام دێنن هەڵەگەڕێنەوە لە ئیسلام وحتى يعبدوا الأوثان ووای لێ دێ بتپەرستنەوە وإنه سيكون في أمتي 30 كذابون ولم أمتي منا في كثي دروزن فيا أبي بطول أمتي من في كثي دروزني تيا هلكوي كلهم يزعموا أنه نبي هذا هم يعني لا في أول يدن كبيغمرن كأواني جواحية يعني لدواي بيغمري خواه صلى الله عليه وسلم حتى قيامت نايت حتى كدوري السينة فربيا ببن كهر يكيان بلي من بيغمرم وأنا خاتم النبيين لا نبي بعدي بيغمبر صلى الله عليه وسلم وباش زانم من كوتاي بيغمبر كانم لدواي من بيغمبري تنايا هموي كذابي دروزنن دجالو قلبرن لا في بيغمبراتي ليدن بدواي منا بيغمبري تنايا من كوتاي بيغمبر كانم كوتاي أمتك كان أمتي منه من كوتاي بيغمبر كانم برنامج قرآنك من كوتاي برنامج كتاب آسماني كان جاء باز لوي كوا قيامت نايا حتاكو دوري في كذلا في بيغمبراتي ليدا كلا حديث كافر لا تقوم الساعة حتى يبعث الدجالون كذابون قريب من 30 قيامت الله في حتاكو كوملك دروزن بيا ببي حرف فردمو لفردمك كوملك دروزن بيا بيا نفر يا دوان ادعاء بيغمبرك انا لا تاويل نزيكي في نفر بيتو كي ادعاء بيغمبرك على دواي من كلهم يزعموا انه رسول الله حمي الله في اول يدن كوا بيغمبري اخوان لحديث إيكاك سمري كوري جندب وما نجرته أفرميه والله وإنه والله لا تقوم الساعة سين بخوا قيامت هالناس حتى يخرج 30 كذابا حتى في دروزن فيا أبيت آخرهم الأعور الكذاب ككوتاكيان دجالي
درۆزنە کوێرەکەی دەجالە کوێری درۆزنە دەجالە کوێری درۆزن ئەخیری درۆزنەکانە کە ئیدعای لە ئەوڵ ئیدعای پێغەمبەرایەتێکە دوای ئیدعای خوایەتێکە نەعوذ بالله ئەم حەدیثانەی پێغەمبەر صلی الله عليه وسلم هەمووی نوری نبووەتی پێوەیە هێشتا پێغەمبەر صلی الله عليه وسلم خۆی مابوو چەند نەفەری ئیدعای پێغەمبەرایەتیان کرد هێشتا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە ژیان نابوو کەوا کۆمەڵێک کەس ئیدعای پێغەمبەرایەتیان کرد یەکێ لەوانە ئەسوەدی عنسی بوو ئەسوەدی عنسی کە لە خێڵی مەزحەج بوو لە یەمەن لە سەنعا ئەمسەر لە شێواوی ئیدعای پێغەمبەرایەتی کرد دواتر هەر بە هاوکاری ژنەکەی خۆی کە بە زۆر ئەویشی پەشماکە بۆ بە شایەتمان بێنیکەوە من مسلمانم ژنی کابرای فەیروزی دەیلەمی داگیر کردبوو بە زۆر ژنەکەی لێسەند بوو تر فەیروزی دەیلەمیش بە هاوکاری ژنەکەی خۆی ئەم کابرا درۆزنیان ئەم ئەسوەدی ئانسیان دەرمانخواکردن و کوشتیان و خوای گەورە فیتنەکەی کوژانەوە پێغەمبەری صلی الله علیه وسلم هەر هێشتا لە مەدینە بوو وەفاتی نەکرد و چەند ڕۆژە پێش وەفاتەکەی وتی ئێستا خوای گەورە ئەسوەدی لە ناو بردو لە کۆڵی کردو کە ئیدعای پێغەمبەرایەتی کرد کوشتی بە چەند ڕۆژە پێغەمبەر صلی الله علیه وسلم هەواڵی کوشتنەکەیدا بە سەعات و کاتێکوتی ئێستا خوای گەورە ئەسوەدی عنسی لە ناو بردو کوشتی بە دە ڕۆژ دوای وەفاتی پێغەمبەر صلی الله علیه وسلم هەواڵ لە یەمەنەوە هات کە لەو ڕۆژ و ساتایی کە پێغەمبەر صلی الله علیه وسلم قسەی کردبوو ئالەو کاتەیە ئەسوەد کوژدا و خێزانەکەی خۆی دەرمانخواری کردو کە خێزانی نەبوو ژنی کابرای و بەناوی فەیروزی دەیلەمی چوو لی داگیر کردبوو بۆ خۆی دانا بۆ مەلا خۆی ئیدعای پێغەمبەرایەتی شێ کرد ولا هل زمانی ئەبوو بەکری سیدیق لە دوای وفاتی پێغەمبەر صلی الله علیه وسلم زەلامێک پێیا بوو بەناوی تەلحی ئەسەدیەوە کام پیاوە لە پێشان مسلمان بوو لە خێڵی بەنی ئەسەد بوو سەرۆکی ئەوان بوو دوایی کە پێغەمبەر صلی الله علیه وسلم وفاتی کرد هەڵگەڕایەوە لە مرتەدەکان بوو دوایی پێشەوەی دەستی بەسەرا بگرن هاتووی تۆبەی کرد و گەڕایەوە و تۆبەیەکی ڕاستەقینەی کرد و پیاوێکی زۆر باشی لە دەرچوو حتا لە جیهادیشا دوایی شەهید کرا بەس ئیدعای پێغەمبەرایەتی کرد بۆ ماوەیەک و بەرامبەر بە ئەبوو بەکر و جێشی ئەبوو بەکر وەستا هەر لە زمانی پێغەمبەر صلی الله علیه وسلم مسەیلەمەی کەذاب پیا بوو لە بیرمان نەچێ مسەیلەمەی درۆزن کە هەر بە ناوی درۆزنی بەسەرا دابڕا کە ئیدعای پێغەمبەرایەتی کرد و ئیدعای ئەوەشێ کرد کە وەحی بۆ دێ لە ئاسمانەوە نامەیەکی بۆ پێغەمبەری خوا ناردبوو صلی الله علیه وسلم بۆی نووسی بوو محەممەد وەرە بە ئەرز بەشکین لە بینی من و تۆیان نیوەی بۆ من و نیوەی بۆ تۆش پێغەمبەری تۆ منش پێغەمبەرم پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم نامەیەکی بۆ نووسیەوە بۆی نووسی لە محەممەدی پێغەمبەری خوا بۆ مسەیلەمەی درۆزن ئەرز نەی من و نەی تۆی خوای دای بە هەچ کەسێ ئەیدا تۆش بگەڕێرەوە پێش ئەوەی کەوا بە عەمەلی پێ وسەلمێنم کەوا درۆزنیت و پێغەمبەری خوانیت و بالفعلیش هێشتا پێغەمبەر صلی الله علیه وسلم خۆی مابوو جێشان بۆ بەڕێکرد پێغەمبەر صلی الله علیه وسلم وفاتی کرد هیچ زانی ئەخیری عمری پێغەمبەر صلی الله علیه وسلم لە کاتی نەخۆشی سەرەمەرگیا بوو پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم وفاتی کرد بەڵام ئەبوو بەکر جێشی بۆ بەڕێ کرد و جێشێکی ئەجگار زۆر ئەو کابرای خۆی لە یەمامە عاسی کرده بوو دەوری 40,000 چەکداری هەبوو بەڵام ئاخری سەحابەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم جێشەکەشی ئاشکان و لەسەر دەستی وەحشیا کوژدا ئەو وەحشیەی کە حەمزەی مامی پێغەمبەری کوشت صلی الله علیه وسلم دوایی مسلمان بوو شایەتمانێنا هەر بەو ڕمەی کە حەمزەی کوشت مسەیلەمەی درۆزنیشی کوشت دوای ڕمەکەی فڕیاوەتی ئابەم ڕمە باشترین خەڵقی خوام کوشت کە حەمزە بوو خراپترین خەڵقی خوش کە مسەیلەمەی کەذاب پێم کوشت ئیتر ئیشم پێی نەماوە یعنی وەکو ویستی کەفارەتێک بۆ ئەو خوێنە پاکەی کە پێڕشکە خوێنی حەمزە بووتی ئەم تاوانەم پێکرد بوو بە ئەم مەلعونەشم پێ کوشت و لە کۆڵ مسلمانانم کردەوە خوای گەورە یاشە مسەیلەمەی لە کۆڵ کردەوە پاش ئەنافرەتێ پیا بوو بە ناوی سەجاحەوە هەر لە سەردەمی ئەبوو بەکرا ئەمە لە خێڵی تەغریبیەکان بوو لە عشیرەتی تەمیم ئەویش بەینەی ئیدعای پێغەمبەرایەتی کرد حتا لەگەڵ مسەیلەمەی کەذاب هەنگی ڕیوایەت دەگێڕێتەوە لە شووی کرد بە مسەیلەمەوتی تۆ پێغەمبەر و منیش پێغەمبەر بەتەما بوون مناڵی پێغەمبەر بخەنەوە نەعوذ بالله ڕیزەیە هین بخەنەوە دوای سەجاحیش دوای وازیێنە کە مسەیلەمە کوژدا و تۆبەی کرد و ئەوژەڵێن دواتر تۆبەیەکی باشی کرد و بۆ بە ئافرەتی مسلمانی باش بەم شێوەیە هەر لە سەردەمی پێغەمبەر صلی الله علیه وسلم و سەحابەکان و درۆزنەکان دەستیان پێ کرد یەک دوو سێ ئەگەر تاریخ بخوێنیتەوە لە سەردەمی هەر هەمیانە کەسانێک هەبوون لافی پێغەمبەرایەتیان لێەوە هەمووانشی لافی پێغەمبەرایەتیان لێەوە هەر لە دنیای خۆی گەورە ڕیسوای کردوون ئەگەر زووش تۆ بەیان نەکردێ سوبحان الله هەر بەدەستی خەڵک کوژراون و ناوچوون زۆرن ئەو کەسانەی کە لافی پێغەمبەرایەتیان لێداوە مختاری سەقەفیەکی بوو لەوانە متەنەبی شاعیرێکی بوو لەوانە لە سەردەمی فیتنەی زنجیەکانە زەلامێ بەناوی بەهبوودۆری دیعای پێغەمبەرایەتی کرد لە زمانی مکتەفی و زمانی قەرامیطەکانە کەسانێکی تر یەحیای کوڕی زەکرەوەی قڕموطی دیعای پێغەمبەرایەتی کرد لە دوای خۆشی حسەینی برای هەر بە هەمان شێوەی دیعای پێغەمبەرایەتیە کرد لە دوای ئەوانەوە
کوڕەمامێکیان هەبوو ناوی عیسای کوڕی مەهرەوەی بۆ ئەو شەری دیعای پێغەمبەرایەتیە کرد لە سەرمانی مقتەدیرە خەلیفەی عەباسیە زەلامێک بە ناوی ئەبوو تاهیری قورموتیۆری دیعای پێغەمبەرایەتی کرد لە سەردەمی ئیمامی ڕازی لە سەردەمی خەلیفە ڕازیە خەلیفەی عەباسیە زەلامێک بە ناوی محەممەدی کوڕی عەلی سەلەغانیەوە ئەوش بە هەمان شێوە ناسرا بوو بە ئیبن ئەبیل عێراقی و من پێغەمبەرم بەنێ حەلافی خوایەتی لێدام سەر لێ شێواوی نەکبەتە ئەم کابرای سەلەغانیە کە بە ئیبن ئەبیل عێراقی ناسرا بوو لافی ئەوی لێدا کە مردوو زیینوە کاتەوە ئیتر کۆمەڵێکی زۆر لە شوێنکەوتەکانیا کوژدان و لە کۆڵ کرانەوە لە زمانی موتیعی خەلیفەی عەباسی کۆمەڵی پێیاد بوو پیانەوە تا تەناسوخیەکان کوڕێکی گەنجی جوانیان تیا بۆیانەوە ڕۆحیانەتی مام عەلی هاتۆتە بەری ئەمە و ئافرەتێکی هەبوو ئەیوەمە ژنمە و فاتیمەی ڕۆحی فاتیمە هاتۆتە ئەو خەڵکیان بەم شێوایە هەڵە خەڵەتان کۆمەڵێکی زۆری دیعای پێغەمبەرایەتیان کرد و کۆمەڵێکی زۆری دیعای مەهدیەتیان کردوانی کە دیعای مەهدیەتیان کردو هەرێجگار زۆر بوون ئەم سەر لێ شێوانە تاکۆ گەر بە ژمار دەبیانکەین هەتاکو ئەمڕۆ هەتاکو ماوەیەکی لەمە پێش لە ئەمریکایە زەلامێکی دیعای پێغەمبەرایەتی کرد و هەر حکومەتی ئەمریکی لەیدا تقریباً 500 کەس بوون لە ئۆردوگایەکە هەمیان کوژدان و لە یەکیانی دیعای پێغەمبەرایەتی کرد هەر لە ئەمریکای خۆی و هەمووانی کە لەگەڵیا بوو دەرمان خواردی کردن و هەمیانی بە کوژدا و دوای خۆی دەرچ و دوای ئەمریکا دۆزیەوە گرتی و ئەتەوە حاصی کەلام حتا بە بەردەوامی حتاکو ماوەی لەمە پێشیش لە کوردستانی خۆمانە زەلامی دیعای پێغەمبەرایەتی کرد لە منتیقەی پشدەر و کتێبێکی بڵاو کردەوە بە ناوی کتاب الله آخر ما أنزل بعد القورآن یەکێ لە چاپخانە کوردیەکانە زانستیەکانی خۆشمان بۆی چاپ کرد بوو کە چاپخانە یەکێ لە زانکۆ ناودارەکانی کوردستانیشە ئەو بۆی چاپ کرد بوو بۆی بڵاو کردبووە آخر کتاب کە لە دوای قورآن دابەزیەوە کتابی خوا آخر کتاب کە لە دوای قورآن دابەزیەوە خوارەوە ئەویش تیاچوو خۆی کۆمەڵێک لە هاوڵەکانی و والحاصل بە توولی تاریخەوەی دیعای پێغەمبەرایەتی کرد بێت سبحان الله خوای گەورە هەر لە دنیای ئابڕووی بردووە فەسحی کردووە و لە ناوی بردووە و پێغەمبەر صلی الله علیه و فەرمێ کۆتای ئەوانەی کە دیعای پێغەمبەرایەتی و لافی پێغەمبەرایەتی لێدەن مەسیحی دەجالە کە دواتری دیعای خوایەتی ژەکە نەعوذ بالله ئەمەش دیکە لەو نیشانانی کە پێغەمبەر صلی الله علیه و هەر لە سەردەمی خۆیان باسی کردو و هاتوشە تەردیب یەکێکتر لە نیشانەکانی کە پێغەمبەر صلی الله علیه و باسی کرد لە نیشانەکانی نزیکبوونەوەی ڕۆژی دوایی پێغەمبەری خوا صلی الله علیه و مژدەی پێداین ئەڵێم ئیسلامە بە هەموو خۆر هەڵات و خۆر ئاوای دنیا ئەگات و بالفعل پێغەمبەر صلی الله علیه و ڕۆژانێ بوو خۆی و چەند نەفەرێ بە ترس و لەرزەوە لە شاری مەکەوە کۆچیانە کرد بۆ شاری مەدینە لە ترس و لەرزێکی عەجیبە لە وەزعێکی وایە کە ئیتر چەند سەحابێ بوون هەمووی لەژێر تەعزیبە ماڵیان داگیر کرابوو خانوویان داگیر کرابوو ڕزقیان داگیر کرابوو دوکان و بازاڕیان داگیرابوو خۆیان بە ترسەوە بە قاچاقەڕێکانە دەرەچوون هیوایتیا بوو مناڵەکەیان لێسن ژنەکەیان داگیرەکردیانێش لەگەڵ کابرایە بڕوە کەچی ئالەم وەزعەیە پێغەمبەری خوا صلی الله علیه و سەلەم مژدەی پێ ئەیوو قەسرەکانی کیسرا و قەسرەکانی قەیسەری ڕۆم ئێوە لە بینی خۆتانە خەزنەکانی دابەژەکەن ئەبێ بە موڵکی ئێوە ئەوانیش گاڵتەیانە کردیان ئەو پێغەمبەر سەر لە شێواکەتانە نان نێبی خوا شوێنێ خۆی تیابشارێتەوە وادی قەسرەکانی کیسرا و نازانم ڕۆمتان پێ ئەدا ئەگەر ئێوە سەر لە شێوانە من شوێن پیاوی ئاوا ئەکەون کە هاتن سەحابەکان گلەیانە کردیان و یا رەسوول الله بۆ دوعاما بۆ ناکەی خوا سەیرماخە پێغەمبەر صلی الله علیه و سەلەم فەرمووی ئێوە قەومێکن پەلە ئەکەن قەسەم بەخوا قەومەکانی پێش ئێوە بە مشار دوولەتیانە کردن نە ئەگەڕانەوە ئەگەر سەبر بگرن ئەبینن بە چاوی خۆتان کە قەسری فارس و ڕۆم کە ئەو دوو دەوڵەتی ئەوسا وەکو ئەمریکا و ڕووسیا ئیسا بن معقول ئایسا بە کۆمەڵێکی داماوی زەعی و بڵێ کاکە لە ماوەی چەند ساڵی کەما ئێوە قەسرەکانی ئەمریکا و ڕووسیا ئێوە بەشێکن لە بینی خۆتانە و دابەشێکن ئەو وعدەی پێدان و بالفعلیش هاتە دی و ئەو سەحابانە بە چاوی خۆیان هەموو ئەویان بینی تەنانەت لە ڕۆژی ڕاکردنەکەیە پێغەمبەر صلی الله علیه و سەلەم کە لە مەکەوە هیجرەتی کردبووە مەدینە سەڵات و سەلامی خوای لەسەر بێ لەگەڵ ئەبوو بەکرا بە قاچاغەڕێە فێڕ شەو هەر لە ئەشکەوتا خۆیان شاردەوە کابرایەکی قاچاقچی کافر ڕێگەی پیشان ئەدان بە توولە ڕێکە بە قاچاغەڕێکە بە گوێ لێواری بەحری ئەحمەڕە هیجرەت کەی تۆ بەرەو لە مەکەوە بڕۆی بەرەو مەدینە هەموو عەشایری عەرەب بەدواتەوە بێ هەرچی دز و جەردە و چەتەکانی ئەو سەحرایە هەبێ لە تا ئەو سەد حوشترەی کە خەڵکی مەکە و دەوڵەمەندەکانی مەکە بڕیاریاندا بوو هەچ کەس سەری محەممەیان بۆ بێنێ بە زیینوێتی بیا بە مردوێتی بێ سەد حوشتری بنێ هەرچی دز و جەردە هەبوو یابیانە ئەو شاخ و کێوانە بۆ ئەوەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سەلەم هەرچۆنێ بێ بگرن یا بکوژن بۆی سەد حوشتەکەیان دەستکەوێ لەو کاتەیە دزێک بە ناوی سوراقەوە هات شوێنیان کەوت و گرتنی دۆزینەوە بەڵام سێ دانەجار پێشەوەی بگاتە پێغەمبەر صلی الله علیه و سەلەم لەگەڵ لێ نزیکە بۆ عەرزەکە قاچی ئەسپەکەیە گرت و بە دەمائیرا بە عەرزە هەتا جاری سێ مەستایەوە وتی وعد بێ بەز محەممەد بێڵە نەجاتم بێت حەقم نییە بەسەرتەوە
يعني ئەمانی داوای ئەمانی لە پێغەمبەر کە ساسم هاتووە بیگرێ اینجا داوای کەچی ئەو داوای ئەمانی لە پێغەمبەری خوا کە ساسەلم پێغەمبەری خوا ساسەلم پێویست سوراقە چی دێ لێبان تۆ لەگەڵ منا پێت ناکرێ من پێغەمبەری خوام و سوراقەش سەیری پێغەمبەری کە ساسەلم وتی والله یا محەممەد من لەبەر خاتی سەحۆش لە شوێن تۆ کەوتوم هەرچەند سەری دەموچاویش دەکەم دەموچای تۆ دەموچای پیاوی درۆزن نییە دەیوتی سوراقە حەزەکەی بادەم هەر حەزی لە سەحۆشتەکەی شتێکی باشتر بەمێ لە سەحۆشتەکە و بەرۆکمان بەردا وتی چییە ئەی محەممەد وتی حەزەکەی بازنەکەی دەفی کیسرا مەشهور بوو کە هاڵە سەر پێ لەسەر تەختەکەی با ئەڵلقەیەکی ئاڵتونیان بۆ کردبوو لە دنیا یان و مادەی وا ئاڵتونی وا ساغ نییە وا جوان نییە و وتی ئەو ئەڵلقەی دەفی کیسرا ئەو بازنەی کە دەفی پێواگرێ هەڵەسێتە سەر پێ بۆ تۆ بێ سوراقە بە زوازمان لێ بێنم سوراقەش زەردەخەنەیە گرتی وتی وەڵی جا تۆ وعدی ئەوە بە من بیت من نازانم چی پێڵم تۆ خۆت قاچاغ و خۆ دووا ڕاو کردو بەس هەرچەند سەی دەموچاو دەکەم قەسم بەخوا دەموچای تۆ دەموچای پیاوی درۆزن نییە باشەوە قوبوڵم کرد با ئەوە بۆ من بێ و بەس بۆ من وازتان لێنم ئەوە پێغەمبەری خوایە صلی الله علیه وسلم لەو حاڵەتەیە ئەیزانی مەسیری ئەم ئومەتە بەرەو کوێ ئەڕۆ بۆ کوێ ئەچێ خوای گەورە چ ڕێز و حورمەت و نەسڕەتێکی بۆ ئومەتە داناوە بەڵێ پێغەمبەر صلی الله علیه و وفاتی کرد ئەبوبەکر حکمی کرد ئەبوبەکر وفاتی کرد عومەر هاتە سەر حکم جێشی ئیسلامی بەرەو دەوڵەتی فارس کەوتنە ڕێ لە مەدائین قەسری کیسرا گیرا کاوەکە گوێتە نزیک بەغا و دیالەوە لەو بینەیە کە شاری مەدائین هەتا ئێستاش ئاثارەکەی ماوە ئالوانە قەسرەکەی کیسرا گیرا و هەرچی خەزنە و زێڕی تیا بوو بە غەنیمە هێندا بۆ قەسری عومەر لێ دابەش کرا عومەریش هەمووی دابەش کرد بەسەر موسڵمانەکانەوە خسێ خەزێنەی دەوڵەتەوە بەڵام کاتێک کە ئەڵلقەکەی بینیوتیەوە ئەڵلقەیە جیاکەنەوە ئەویان دابەش ناکەوتیان بۆ خەلیفەی موسڵمانان وتی و کاتی خۆی پێغەمبەری خوا صلی الله علیه و وعدی بە سوراقەیەوە سوراقەم بۆ بدۆزنەوە سوراقە لەکوێیە کەسێکە سوراقە موسڵمان بۆ ئەوتەی ژۆتا لە غەزا لە یەکێ لە جەبهەکانە بانگی سوراقەیان کرد و هێنانوتیان سوراقە وەرە عومەر بانگ دەکا وتی بەڵێ خەلیفەی موسڵمانە وتی و ئەڵلقەکەی کە پێغەمبەری خوا صلی الله علیه و وعدی پێدابووی و وعدەکەی هاتە جێ دەبڕۆ ئەڵلقەکەی دەستی کیسرا بۆ خۆت بەرە ئەی سپاسی خوای کرد و سوژدەی شکری بۆ ئەو خوای بر کە سوراقەیەکی چەتەی ڕێگر خوای گەورە بەو ئیسلامە وا سەربەرزی کرد و ڕێزی لێنا ئەڵلقەی دەستی کیسرا بکوێتە دەستی ئەوە ئەمە وعدەکانی پێغەمبەر صلی الله علیه و کا فەرمی قیامەت هەڵناسێتە ئەمانە ڕوونەدەن بەڵێ پێغەمبەری خوا صلی الله علیه و وعدی داوە ئیسلام شەرق و غەربی دنیا بگرێ لە حەدیثێکا فەرمی پێغەمبەر صلی الله علیه و تغزون جزيرة العرب فيفتحها الله جزيرة عرب ئازاد دەکەن غەزای ئەوەکەن هەموو دورگەی عەرب لەسەر دەستی ئەوەیە ئازاد دەبێ بەڵێ دورگەی عەرب ئازاد کرا ثم فارس فيفتحها الله پاشان غەزای وڵاتی فارس دەکەن خوای گەورە ئێشتا لەسەر دەسە ئازاد دەکا بەڵێ غەزای فارس کرا و وڵاتی فارسیش ئازاد کرا لە ڕۆژێک ئەم قسانەیە کە پێغەمبەر صلی الله علیه و سلم کە خوایان لەناو جزیرەی عەرەبا بە حاڵ جێگەیان نابووە هەر ڕۆژەی خێڵێک پەلاماریەدان و هەر ڕۆژەی خێڵە عەرەبێک هجوومیە کردە سەریان ثم تغزون الروم فيفتحها الله پاشان غەزای دەوڵەتی ڕۆمەکەن خوای گەورە ئێشتا لەسەر دەسە ئازادەکە بەڵێ غەزای ڕۆمیان کرد و دەوڵەتی ڕۆمی شکا و قەیسەری شکا و بۆ هەتاتای قەیسەری کە دروست نەبووە ثم تغزون الدجال فيفتح الله پاشان لە ئاخر زەمانە ڕوبەڕووی دەجالە بنەوە غەزای دەجالەکەن خوای گەورە بەسەر دەجالی شازاڵتانەکە کە ئیشەڵڵا ئەمەیان لە ئەڵلقەکانی داهاتووە باز دەکرێت هاتنی دەجال و کە خوای گەورە چۆن مسلمانان بەسەر دەجالە زاڵەکە ئەوانی کە هادەدی تاکید بن ئەمەشیان دێتە دی تاکید نو لەبەر چاوتان سوور بێت ئەوەی کە ئیمانی بە فەرمودەکانی پێغەمبەر هەیە صلی الله علیه وسلم چۆن هەموو ئەوانەی تر هاتە دی ئەمەی دەجالیشان لە ئاخر زەمانە دی دێتە دی کە خوای گەورە ئومەتی محەممەد صلی الله علیه وسلم بەسەر دەجالە زاڵەکات لە حەدیثێکەیە کە سەوبان یەکێ لە هاوڵەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم بۆ ماڕوایە دەکات لە پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی إن الله زوى لي الأرض خوای گەورە و ئەرزەی ئاو بۆ پێچاموێ نایە بەردەم بۆی بچوو کردمەوە لە بەردەما بیبینم فرأيت مشارقها ومغاربها مەشریقەکان و مەغریبەکان ناژنێ مەشریق و مەغریبی ئەڵێ هەموو مەشریقەکان و هەموو مەغریبەکان ینی هەموو خۆر هەڵاتەکان و هەموو خۆر ئاوەکان چونکە خۆر هەڵاتەکانی زەوی جیا لە شوێنێکە بۆ شوێنێکی ئەگۆڕێ لەگەڵ خۆر ئاواکانیە لە یەک کاتێک کە گۆی زەوی خۆر هەڵدێ خۆر هەڵاتەکان ئەگۆڕێ ئەڵێ هەموو خۆر هەڵاتەکانی خۆر ئاواکانی بینی وإن أمتي سيبلغ ملكها ما زوي لي منها أمتكي منيش هەرچی بۆم ئاوە بچووکراوە هێندای بەرچاوم سرم کرد مڵکی ئومەتەکەی من هەرەیگاتی ئەمڕۆیە سبەینێ ئەمڕۆ هەنگێکێتی ئیلا مڵکی ئومەتەکەی من هەر هەموو یەکرێتەوە وأعطيت الكنزين الأحمر والأبيض وهردو كنزك خوای گەورە پێی بەخشیم سپێکەش و سوورەکەش سپێکە کەنزەکەی کیسرا بوو دەوڵەتی فارس سوورەکەش ئەوەی ڕۆم بوو وبالفعل هەردوو کەنزەکە هەردوو دەوڵەتی فارس و ڕۆم بەچۆکە هاتن لە بەردەوری دەمی ئەو موسڵمانە ڕەش و ڕوتانەیە و لە بینی خۆیانە ئەو کەنزانیان دابەش کرد و لە سەردەمانێکی شابۆک و سەردەمی عوسمانیەکان لە سەردەمی پاشایەکی وەکو سولەیمانی قانونیە
جێیشی ئیسلامی لە ناو خاکی ئەڵمانیا حتا نەمساشی داگیر کردبوو لەو لاشەوە هەتاکو ناوەڕاستی ئەفریقای زیاتر داگیر بوو لەم لاشەوە هەتاکو وڵاتی سین داگیر کراوە لەو لاشەوە تاکو ناوەڕاستی فەڕەنسا و لەم لاوە هەتاکو مەراکیش هەموو لەژێر دەستی دەوڵەتی ئیسلاما بوو و لە ئاخر زەمانیشا لە سەردەمی محەممەدی مادی و ئیسایە ئەو شوێنانی تریش کە ڕۆژانەی حکمی ئیسلامی لەژێر دەسانە بۆ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم وعدی پێداینەڵێ ئەوانەشان هەموو یەتۆ ژێر کێفی ئیسلام ئەو ڕۆمایی کە پایتەختی ئیتالیا پێغەمبەر صلی الله علیه و سلم وعدی پێداینەڵێ یەتۆ ژێر کێفی ئیسلام چۆن ئەم وعدانێکی هەموو هاتۆ دەدی ئەوەشی کەماوە بە چای خۆمان ئەیبینین ئینشاءالله لە حەدیثێکا پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمی ئیزا هەلەکە کیسرا فەلا کیسرا بعده و هەچ کات ئەم کیسرای زەمانی خۆی ئەفەرمی هەچ کات ئەم کیسرایە لە ناوچوو بە دوایە کیسرای کە نامێنێت 2000 ساڵ بوو لە ناو فارس هەر کیسرا هەبوو فەرمووی ئەم کیسرایە لە ناوچوو کیسرای تکەی بە دوایە نایە وإذا هلك قيصر فلا قيصر بعده وهج كاتيكش قيصر لناوچو قيصري تري بدوايا نايا والذي نفس بيدي لتنفقن كنوزهما في سبيل الله هرچی کەنزەکان و سەرۆت و سامانی قەیسەر و کیسراشەیە لە پێناوی خۆیان سەرفیانەکەن بالفعل کە قەیسەر لە ناوچوو قەیسەریکی بەدوایە نات کە کیسراش لە ناوچوو کیسایکی بەدوایە نات هەردوو کەنزی هەردووکیان کەوتە دەستی موسڵمانەکان و فەتحیان کرد و ئازادیان کرد و هاتە ژێر دەستی موسڵمانەکان و بەڕاستی ئەمانە هەر هەموو نیشانەی گەورەی پێغەمبەرایەتی محەممەدە سەڵات و سەلامی خوای لەسەر ئەم نیشانانە لە ژیانیا لە کاتی ضعیفی بێدەسەڵاتیە ئەم بژدانی بە هاوڵەکانی داوە کەچی هەر هەمووشی هاتوۆتە دی جار هەبوو عەدی کوڕی حاتم کە یەکێ بوو لەو سەحابانی تازە موسڵمان بوو مەسیحی و هێشتا سەلیبەکە لە ملیا بواتە خزمەت پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەڵێ لە خزمەتیا دانیشم تازات مشایەتمان بێنم بەڵێ هەنگە هاوایان و یا ڕەسوڵا لە فلانە شوێنەوە چەتە ڕێگەی پێگەتووی لە هەڵانی شوێنەوە دز و نازام جەدەی تایە بۆیان باز دەکرد بۆ پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەڵێ دواییش پێغەمبەر صلی الله علیه و سلم ئاوریایە و بەلای من ناوتی عەدی لەوانەیە ئەم شتە لا سیر بێت ڕۆژێک دێت حیرەت دیوە حیرە وتم بەڵێ یا ڕەسوڵ الله وتم نەمدیوە بەس بیستومە فەرمووی ئەگەر ژیانێ باقی بێ بمێنیت ڕۆژانێگە بینیت ئافرە دەبینیت لە حیرەوە دێت هەتاکو و تەوافی کەعبە ئەکا بە دەوری ئاسوڕێتەوە ترسی ئەوەی نییە زەلامێک ڕێگەی پێ بگرێەوە ڕووتی کاتەوە لە حیرەوە لە لای یەمەنەوە ئافرەت بێ بۆ لای کەعبە بە تاقی تەنیا بە دەوری کەعبە تەوافکە ترسیەوە نەبێت جەتێ ڕووتی هەڵە مش دەدڵی خۆواتم ئای قوڕ بەسەرمە ئەوە هەموو چەتەوە ڕێگری کە ئەو سەحرایان گرتووە بێ لەکوێ بنەوانە هەڵێ لە دڵی خۆما وامەوت فەرمووی ئەگەر ژیانێ باقی بێت ئەبینی کەنزەکانی کیسرا وتم کام کیسرا کیسرای کوڕی هورمز دەڵێوتی بەڵێ کیسرای کوڕی هورمز دەبینی ئالێرەیە بەژەکری و دێتە دەستی ئێوە ئەگەر ژیانێ باقی بێت ئەبینی پیا ئاو پڕچنی پڕ کردووە لە ئاڵتونەڵێ لە ڕای خوا فەقیرێک لێمەوە گرێ فەقیرێکی دەست ناکەوە وەریگرێ ئەڵێ دەی قەسەم بەخوا ئەوا بینیم ژن لە حیرەوە هاو لە دوای وفاتی پێغەمبەر صلی الله علیه و سلم حکمی ئیسلام هاتوو لە مۆتقەی حکمێکە دز و جەردە نەما هیچ بە چای خۆم بینیم ژن بە تاقی تەنیا لە حیرەوە هاو بە دەوری کەعبەیە تەوافیە کرد وتم ئەمە قەولەکەی پێغەمبەر صلی الله علیه و سلم هاتە دی دووهەم بینیم دەوڵەتی کیسرا ڕوخێنرا دەوڵەتی فارس ڕوخێنرا بینیم خەزنەکان هێنا لە ناو شاری مەدینە بەسەر فەقیر و هەژارەدا بەشیا کرد وتم ئەمە دوو ئەگەر بمێنم تاکیدمەوەی سێمیشانە بینم ڕۆژێک دادێ ئاوە کابرا پڕ بەچنگی لیرەی گرتووە ئەگەرە بە دوای فەقیرێکا بیبەخشێتەوە دەستی ناکەوێت ئاوە وعدەکانی پێغەمبەر صلی الله علیه و سلم هاتووەتە دی ئەوەشی کە تا ئیسنا نهاتبێتە دی چاوەڕێی ئەکەین هەیەکی بۆ ئەو کاتەوە هەیەکی بۆ زەمانێکی دواتر هەیەکی بۆ ئاخر زەمان و تۆ بۆ ئەم سەردەمەی ئێمە هەچ کامێکیان ببینی شایەت دێن ئەی محەممەد کە بەڕاستی تۆ پێغەمبەری خوای سەڵات و سەلامی خوا لەسەر بێ هەرچی وتوتە لە گیرفانی خۆت دەرێنێناوە بەڵکو وحی خوای و بە ئێمە و گیانەوە بەڕاستی ئەمانەتەکە و گیانەوە ئێمەش پێمان گەیشت داواکارین کە خوای گەورە لەو فیتنانەمان پارێزێ ئیسلام سەرخا عاقبەتمان خێرکە أقول قولي هذا واستغفر الله لي ولكم وصلى الله على محمد النبي الأمي وعلى آله وصحبه أجمعين والسلام عليكم ورحمة الله وبركاته